وزیرت بارزت کم هرچند بابت کومبین یا داشته مال سر کوالتیا نرخ و کوالتیا درمان و نرخ نخوشخانه تحلیل بس بابت گرنگن بس هم جا بابت گرنگ ترجیکت هاي ناف کرد تندرستی ده جوانا یاسا مفو ارکت نخوشی الپرلمانی درکت و رینمایش پی درکتن هر 2020 بس وقت پیویست نوکا جبجه نابتن ام حس کن دیفچونک بو بیت کرنل دیفچونا ما درکتی که خلک هر گازنده تاین سر چوانی آسر داری کرنات گل نخوشا ام حس کن جدیتر بی بابتی کار سر بیت کرنه جلوی وزارت تندرستی و هر واسه دام و دستگاه کرد تندرستی دهو که زورترین ریجا دیف آمار هندک آمار ریجا توجبونا شیر پنجه های گل برادر راج بحث کرد از بیجم وقت ویجا سنترک یانج نخوشخانک بو شیر پنجه و همه اجهزه و اشعه و به دینان که خلق مزدتر بو پارزگاه دینه چطن بو چاره سریه برای سروکا پرلمانی کارمند تندرستی زور جارا هم اگر بیرا خوابینن پزیشکو کارمند دی و همین مناسبة اون يعني خواشية خوا قرباني نخواشية هولاتيات كان الفيري بابتك هبيم فياز بحث بكم دوسي برادر راجع وماجا بيكر چند فرمانبرت هين سر کرد تندرستی الپارزگاه دهو که حتی نوکه گریبستوان آل سر پارت پرپیدانینن هرچند هاتی نی کرنه بس پاروان آنها اتصرف کرنم حس کن پیدا چونک بو بیت کرنش لای جناب وزیری و بوچی حتی نوکه پارنات نصرف کرنه اگر نش دفعون بن وزارت دارایی هم حس کن به سرخط خالب کت خودان تشتاک دی گرنگ هم ویت از بحث بکم هم حس کن اف دانشتنا اخفنت پرلمانتارت بارز نببن اگر نمانا باوری نا بینا کرد تندرستی ما حکومی چونکه خدمتک زور برجاوت کتن همش بیر نکن رولک زور جواز هبید سرداری کردن گل کرونا ده ویتام رولانج بیر نکن ببت نبتن اگر نمانا باوری نا بینا خلقی و کرد تندرستی ده و زور سپاس. بله زور سپاس. دکتر گلاویش. برای سروچ پرلمان سرتا بخیر هاتنی وزیر برزکان دکم سپاس آماده بونیان اوی لای من گرینگا و وابزانم کسیش آماجی پیندا سنتری تارسری جوانی ماده هوش برکانه پیوستی چی گرینجی کاملگاه آیتا استثه هنگاوک بپی یاسای ماده هوش برکان راوا بۆ دروستکردنی سنتەرێکی پێشکەوتوی چارەسەری توشبوانی مادە هۆشبەرەکان بەپێی یاسای مادە هۆشبەرەکان دەبێت سنتەرێکمان هەبێ بۆ چارەسەرکردنی توشبوان و ئالوودەبووان بە مادە هۆشبەرەکان. بەڕێز وەزیری تەندروستی ئایا چ هەنگاوێک دراوە بەپێی ئەو راپۆرت و پێشنیارانەی کە لیژنەی تەندروستی پێشکەشی ئێوەی کردووە بۆ لە ناوبردن و چارەسەرکردنی پاشماوە بەپێی بەدواداچوونی ئێمە تەنها 2 ئۆتۆکلیف شرەیدەر هەیە لە نەخۆشخانەکانی هەولێر کە پاشماوە پزیشکیەکان چارەسەر دەکەن بۆیە کە لە پێشنیارەکانمان گوتمان دەبی ڕێژەیان زیاد بکرێت و پاشماوە پزیشکیەکان بە شێوەیەکی زانستی و تەندروستی لەناو ببردرێت بۆ ئەوەی زەرەر و زیانی ژینگەیی نەبێتن و زەرەر و زیانی تەندروستی تری نەبێت بۆ سەر هاوڵاتیان. بەڕێز وەزیری تەندروستی بەپێی ئەو راپۆرتەی کە ئێوە پێشکەشتان کردووە لە وەرگرتنی سامپڵی ئاو لە قوتابخانەکان تەبان ئەوە جێگای دەستخۆشیە بەڵام ئەوەی کە لێرە تێبینیمان کرد کە نمونەی نەشیا و 3745 کە دەکاتە ڕێژەکەی 108 ئایا بۆچی ئەم نمونە نەشیاوانە هەیە ئەمە ڕاستە ڕێژێکی کەمە مقارنەتەن بە ڕێژەی سەدیەکە بەڵام هەر زۆرە چونکە زۆر نەخۆشیمان هەیە لە ڕێگەی ئاوەوە دەگوازرێتەوە خاصەتەن ئیلتیهاب ڤایرۆسی کەبەدی کە لە قوتابخانەکان نابێت ڕێژەی نمونەی نەشیاوی ئاو هەبێتن. بەڕێز وەزیری تەندروستی بەپێی ئاماری ئێوە لە ساڵی 2021 ڕێژەی منداڵان لە تەمەنی 1 ساڵی تا 5 ساڵی لە کەمبوونەوەدایە ئایا چ پلان و هەنگاوێتان هەیە کە چ هۆکارێک بووە بۆتە هۆی ئەوەی کە ڕێژەی منداڵان کەم بێتەوە
بۆ ئەوەی زیاتر گرنگی بەو هۆکارانە بدەن بۆیە ئەو ڕێژەیە زیاتریش کەم بێتەوە و ڕێژەکە تقریبان بگاتە سەدایەک یعنی زۆر کەم بێتەوە دەستان خۆش بێ. بەڵێ سپاس دکتۆرە خان. دکتۆرە کرێم پێم باشە جەنابی وەزیر ڕوونکردنە کۆمان بدەتێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان، سپاس بۆ بەڕێزان هەردوو وەزیرەکە بەخێر بێن و سپاسی دەکەین کە کۆمەڵێک لە راپۆرتی ئامادە کردووە هەر سەبارەت بە راپۆرتەکە خاڵی دووەم راپۆرتی گرنگترین چاکسازی و خزمەت گوزاریەکان لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لێدا ئاماژەت بە دەرچواندنی پرۆژە یاسای ماف و ئەرکی نەخۆش داوە کە گواهی حکوومەتی هەرێمی کوردستانە، بەڵام ئێمە لە پەرلەمانی کوردستان لیژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستان لەو پەرلەمانە پێشنیازە یاسای ماف و ئەرکی نەخۆش خوێندنەوەی یەکەمی بکرا و لە دواییدا نێردرا بۆ ئێوە تەنها بۆ هەماهەنگی، کەواتە پێشنیازە یاساکە هەر یاساکەش هەر هی پەرلەمانی کوردستانە. سەبارەت بە خاڵی دووەم هەر لە راپۆرتەکە جا خاڵی دێم خۆی ڕیزبەندیەکەی نوێمە، بەڵام بۆ بە خاڵی دێم پێداچوونەوە بە لیستی فەرمانبەران و دەرچواندنی فەرمانی خانەنشینی بۆ ئەو فەرمانبەرانەی گەشتوونەتە تەمەنی خانەنشینی، کەواتە کۆمەڵێک فەرمانبەری بەڕێز خانەنشین بوون. ئایا پلانتان چییە بۆ دامەزراندنی خۆبەخش و گرێبەستەکانی تەندروستی؟ خاڵی سێم سەبارەت بە سنتەری دڵە. دەزانین سنتەری دڵ لە پارێزگای هەولێر لەم ساڵدا تووشی کۆمەڵێک کێشە بووە بەهۆیەوە زیاتر لە 30 فەرمانبەر فەرمانی کۆتایی هێنان بە ڕاژەکەیان لەو نەخۆشخانە یاخود گواستنەوەی ڕاژەکەیان ببورە، نەک کۆتایی هێنان بە ڕاژەکەیان، گواستنەوەی ڕاژەکەیان بۆ کراوە. هۆکارەکان چین؟ زۆر سپاس، دەستخۆش. بەڵێ دکتۆرە. کاک لوقمان فەرموون. بەخێراتنی بەڕێز وەزیری تەندروستی و وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمانەکەین. ئاشکرایە کە لە هەرێمی کوردستان کەرتی تایبەت بە شێوازێکی بەرفراوان بەشداری کردووە لە کەرتی تەندروستی، بەڵام لە ڕاستیدا ئەم بەشداریکردنە ئیستیغلالی زۆری پێوە دیارە و بەشداریەکی تەندروست نییە لە کەرتی تەندروستی. هاوڵاتیان کەوتونەتە ژێر بارێکی قوڕس لە چارەسەرکردنی نەخۆشیەکانیان لە نەخۆشخانە هەلێکان. ساڵێک بەر لە ئێستا لە ئەنجامی بەدواداچوونمان بۆ کێشەکانی دەرمان سەردانی کوالیتی کۆنتڕۆڵمان کرد. بەڵێنیان پێدان کە هەموو دەرمانێک پشکنینی بۆ بکرێ، هەموو دەرمانێک ستیکەری لێ بدرێت و چاودێریەکی ورزدی نرخی دەرمانیش پێ بکرێ. بەڵام لە ئێستادا هەموو دەرمانێک پشکنینی بۆ ناکرێ و هەموو دەرمانێک ستیکەری لێ نادرێت و لە ڕاستیشدا بەداخەوە چاودێری وردی نرخی دەرمان و چارەسەری نەخۆشەکان لە نەخۆشخانە ئەهلیەکان و ناکرێت. لە بابەتی نرخی دەرمان بە شێوازێک ئیستیغلال کراوە و بە دیاریکراوی ئەو دەرمانانەی کە بە ئیمتیازی تورکی ناسراون کە شەریکەی دایک دەرمانێک دروستەکە، دوجار بە تایبەت بە دیاریکراوی لە تورکیا نمونونەکەی دروست دەکرێت هاوشێوەکەی بەشێک لەو دەرمانانە کە ئێمە نمونەمان لەلایە و دوجار بۆ بەڕێز وەزیری تەندروستی خەینە ڕوو کە نرخی دەرمانێک لە نێوان 5 بۆ 6 دۆلارە، بەڵام لە هەرێمی کوردستاندا بەبێ پشکنین ستیکەریشی پێدرێ و لە بازاردا بە 20 دۆلارە فرۆشێ. بەڕاستیەوە کارەساتە دەرمانێک 100-300 قازانجی بخرێتە سەر کە ئەمە هەمووی دوجار باجە قورسەکە ئەبێ هاوڵاتی بدە. لە بابەتی پشکنین لە تاقیگەکاندا چاودێری نییە. بۆ نمونە پشکنینی ڤیتامین دی کیتێک بە 100 دۆلارە، 150 پشکنینی پێکرێ. نرخەکەی لە نەخۆشخانە ئەهلیەکان و لە مختبەرەکان 46,000 دینارە. تەسەوڕی ئەوە بکە. پشکنینی CBC 1000 دینار تەکلیفەکە، 17,000 دینار لە هاوڵاتی وەرەگیرێ. من ئەپرسم بەڕێز جەنابی وەزیری تەندروستی ئەبێ ئەم پرسا چاودێریەکی وردی بکرێ، ئیستیغلال بەو شێوەیە لە تاقیگەکانی پشکنین لە ڕاستیدا کارەساتە. وێڕای ئەوە لە نەخۆشخانە تایبەتەکاندا کە ئێمە چەندین جار گفتوگۆمان لەسەر ئەوە کردووە، نرخی حەقدەستی دکتۆر بە شێوازێکی خەیاڵیە، نرخی مانەوە، نرخی دەرمان، نرخی خزمەتگوزاری کە هاوڵاتی کەوتۆتە ژێر
بارێکی یەجگار قوڕ کاک بەختیار لە بابەتی کاک خومان نیو دقم ماوە ئەو پەیامەم هەر ئەبێ بگیرم لە بابەتی دەرمانی شێرپەنجە دوو جۆرە دەرمان هەیە بەڕێز جەنابی وەزیری تەندروستی کیترۆدا و پێرجێتا کە ئەو دوو دەرمانە جەنابەت لە 27/3 نووسراوت کردووە بۆ بەڕێوەبەرەتەکانی گشتی تەندروستی دابینی بکەن ئەم دوو دەرمانە دوو دەرمانی زۆر پێویستە بۆ چارەسەری سەرەتانی لە ئێستادا لە بازار دەست ناکەوێت و هاوڵاتیش نرخەکەی ئەوەندە گرانە پێی ناکرێت بابەتێکی تر هەیە بەڕێزان لیژنە 3 دقەمان دابوونی ئەندامان 2 دقە تاو بوو 3 دقەکەش تاو بوو وەڵا کاک خومان سوپاس کاک بەختیار فەرمووی بەڕێز سەرۆکی پەرلەمان زۆر سپاس دەستپێکی بخێر هاتنە وەزیرە بەڕێزەکان دەکەم سەبارەت بە یاسایەکان وابزانم وزارەتی تەندروستی زیاترین یاسا لە پەرلەمانی کوردستان و لە لجنەی تایبەتی هێناردیە ئەوە جێگای دەستخۆشیە بەڵام کێشەی سەرەکی ئیکردی تەندروستی دوو بابەتن یەک نەقسی یاسایە یە دووەمیش متابعە و بەدوادە چۆنە لەسەر ئەو یاسایانە لە پەرلەمانی دەرچوونە ئەوی هەواڵان بەحسیان کرد ئەمڕۆ 180 ڕەبتی هەیە بە متابعە لەلایەن سندیکاکان و وزارەتی تەندروستیەوە مەسەڵەن نرخی دەرمان کوالەتی دەرمان نرخی نەخۆشخانەکانی تایبەت کوالەتی نەخۆشخانەکانی حکوومەت ئەوە هیچ ڕەبتی بە بودجەی و تەرخانکردنی بودجەی حکوومەت نییە بەڵام ئەو کێشەی ئەمرو هەیە سزادان و متابعە لە لای وزارەتی معنی و تایبەت سندیکایەکانە ئەوانن ئەوی دەوری سەرەکیان هەیە کو ئەو جێگەی مخالفەی یاسایی بکرد سزا بدرێن بابەتی دیتر بابەتی یاسایی ئێمە نقصانێکمان هەیەەوە تقریبان زیاتر لە 2 ساڵە چاوەڕێنەکو ئەو یاسانە بێنە لجنەی ئێمە لجنەی ژینگە و تەندروستی و مافی بەکاربەر ئەویش یاسای بیمەی تەندروستیە دووەم دامەزراوەی خۆراک و دەرمان سیەم جیاکردنی کەرتی گشتی و تایبەت چوارەم ئەنجومەنی پزیشکی ئەو چار یاسایە ئەگەر بێنە پەرلەمانی کوردستان وابزانم زۆربەی ئەو کێشانە چارەسەر ئەکرێن پێم باشە جەنابی وەزیر ڕوونکردنەوەکۆمان بدەتێ بوو تا ئێستا ئەم یاسایە نەهاتینە لجنەی ئێمە معنی و پەرلەمان تاکو بتوانن چارەسەر بکەن بابەتی دووەم بابەتی ئەو ئامیرانەی شێرپەنجە ڕەنگە زۆربەی برادەران بەحسی کرد لە پارێزگای و دهۆک و ئیدارەی سربەخۆی زاخ و پێویستیان بە هەندێک ئامێریان هەیە ئەوانەی تووشی نەخۆشی شێرپەنجە دەبن تەحویلی پارێزگای سلێمانی و دهۆک ئەکرێن ڕەنگە سرایش بە 6 مانگ پێیان ناگات دەزاننیش ئەوی نەخۆشی شێرپەنجە بێت ڕەنگە بە 6 مانگ ئەگەر عیلاجی وەرنەگرێت دەمرێت پێم باشە وەزیری بەڕێز لە نێزیکەوە متابعی ئەم بابەتە بکەت و ئەو ئامێرانە تەرخان بکەت لە زاخ و دهۆک زۆر سپاس بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزان لیژنەی تەندروستی کە زۆر ماندوو بوون بە ئامادەکردنی ئەو راپۆرتەوە ماوەیەکی کەمیشمان دابوونێ وابزانم ڕۆژوونیوێک بوو دەستخۆشی لە هەر هەمویانەکەین و زۆر سپاسی بەشداری و پەرۆشی ئەندامانی پەرلەمانەکەین کە 76 ئەندامی بەڕێزی پەرلەمان بەشداریان کردو و پرسیاریان کردو ڕەنگە بە معدل بگاتە نزیکەی 300 پرسیارێک 250 بۆ 300 پرسیارێ و پێشەوەشی دەرفەت بدەینە بەڕێز وەزیری تەندروستی بۆی وەڵام بداتەوە بە ناوی پەرلەمانی کوردستانەوە زۆر سپاسی سەرجەم کارمەندان و پزیشکان و پەرستار و هێزکاری تەندروستی وەزارەتەکەین ئەوانەی کە میلاکی هەمیشەین ئەوانەی کە گرێبەستن ئەوانەی کە بە خۆبەخشی لە سەردەمی کۆرۆنا شەونخونیان کردووە و بە ئیمکانیەتێکی سنوورداری حکوومەتی هەرێمی کوردستان و کەتی تەندروستی و ژێرخانی تەندروستی لە هەرێمی کوردستان توانیان بە کەمترین زەرەر هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە دەست ئافات و نەخۆشی کۆرۆنا تا ڕادەیەکی زۆر ڕزگار بکەن بەڕێزان ئێستش دەرفەتە دەین بە بەڕێز وەزیری تەندروستی بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانی بەڕێزان ئەندامانی پەرلەمان بەڵێ حەسیبەخان بیکە با ببێتە 77 بەڵێ بەناوی خودای مەزن و دلۆڤان زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕاستی پرسیارەکە دووبارە نییە لەبەر ئەوە ویستم مداخەلەکە بکەم هەرچەندە تقریبەن بە نووسراو ناردم بەڵام دڵنیا نەبووم لە وەڵامدانەوەی بەخێر هاتنی وەزیرە بەڕێزەکانەکەم بەڕێز وەزیری تەندروستی پرسیارەکەی من لەو پرسیارانەی هەواڵانم کردیان جیاوازە
و سەبارەت بە زۆربوونی ژمارەی سەنتەرەکانی جوانکاریە لە هەرێمی کوردستاندا. لە پاڵ ئەوانیش ئێستا لە ناو جوانکاریەکانی خانمانیش بەشی جوانکاری هەیە و پڕن لە بابەتی پزیشکی. ئایا ئەو دەرمانانەی لەوێدا هەن لە کواڵیتی کۆنتڕۆل دەرەچن لە ژێر چاودێری ئێوەن و مۆڵەتی ڕێپێدانیان هەیە؟ بەپێی ئەو زانیاریانەی کە من هەمە نرخی دەرمانەکان لەنێو ئەو سنتەرانە و هەروەها لە نێو جوانکاریەکانیش وەک هەمان نرخی دا و دەرمان لە کەرتی گشتی و تایبەت لێرەشدا جیاوازیەکی زۆری هەیە و بۆ نەخۆش هەتا نەخۆشێکی تر جیاوازتر بەکاردەهێنن. لەلایەکی ترەوە ئێمە یاسای ماف و ئەرکی نەخۆشمان هەبوو کە تێیدا ئاماژە بەوە دەکرێت پێویستە ڕێز لە نەخۆش بگیرێت و بە هیچ شێوەیە کوێنەکانی بڵاو نەکرێنەوە ئەگەر ڕەزامەندی نەبێ. بەڵام ئەوەی ئێستا لەناو ئەو سنتەرانە ئەبینین بەداخەوە پێچەوانەی ئەو یاسایە و ڕۆژانە ژمارەیەکی زۆری وێنەی جەستە یعنی بەشێکی جەستەی خانمان و پیاوان نمایش ئەکرێت و بازاریان پێدەکرێت. و هەروەها ئەمەیان لەلایەک کە دژی یاسایە و لەلایەکی تریشەوە دژی ئاداب و فەرهەنگی نەتەوەیمانە و لەگەڵ دابوونەریتمان ناگونجێ. پرسیارەکانم دەبن بە چەند پرسیارێک لەوانە مەرجەکانی ڕێپێدان بۆ ئەم سنتەرانەی جوانکاری چییە؟ ئایا هەموو کەسێک مافی ئەوەی هەیە سنتەری جوانکاری دروست بکات ئەگەر پسپۆری نەبێ؟ لەلایەکی ترەوە ژمارەیەکی زۆر لەو بەڕێزانەی کە پسپۆریشیان هەبێ ئاگادارن وەک ئەوەی کە لە ناو دەرمانخانەکاندا هەیە مۆڵەتەکانیان بەکرێ ئەدەنا کەسانی تر بۆ ئەوەی کە سنتەری جوانکاری پێ دروست بکەن. دوا پرسیاری من سزای وەزارەت یان سزای یاسایی ئەم کەسانە چییە کە ئەم جۆرە کارە دەکەن چونکە ئێمە هەم مردن هەم لە کارکەوتنی جەستەی نەخۆشمان هەیە و زۆر سپاس. بەڕێز وەزیری تەندروستی بەڕێستان فەرموون بە وەڵامدانەوەی پرسیاری ئەندامانی پەرلەمان بۆ ئەوەی کە پەیوەستە بە ناوەڕۆکی هەردوو یاداشتەکە داواکارین وەڵامی پرسیاری پەرلەمانتاران بدرێتەوە چکە پێشتر خۆتان بۆ ئامادە کردووە بۆ ئەوەی لە دەرەوەی ئەو دوو ناوەڕۆکی ئەو دوو یاداشتە پرسیارتان لێکراوە ئەوەی کە ئێستا ئامادەن وەڵام بدەنەوە ئەوەشی کە ئامادەنین بە پێی پەیڕەوی ناوخۆ دواتر دەتوانن بە نووسرا و ئاراستەی پەرلەمانی کوردستانی بکەنەوە. فەرموو هەوڵ بدەن لە ماوەی سەعاتێکە وەڵامی هەموو پرسیارەکان بدەنەوە ئینشاءڵڵا. زۆر سپاس جەنابی سەرۆکی پەرلەمانی کوردستان بەڕێز جێگر و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان زۆر سپاس بۆ ئەو بانگێشت و گفتوگۆیە. سوپاسی لێژنەی تەندروستی پەرلەمانی کوردستان دەکەین کە بۆ راپۆرتەکەیان و بە دۆداچوون و بە دۆداچوون ڕۆژیان. سپاس بۆ ئامادەبوون و پرسیارەکان. هیوادارین تۆزێک تحمل و سەبرتان هەبیت تا بتوانین بە جێرەی بابەتەکە بە جێرەی پێویست وەڵام بدەینەوە چونکە بەڕێزان دیارە بابەتەکان زۆرە پرسیارەکان زۆرە. لای من 258 پرسیار لە 72 بەڕێز لە 73 بەڕێز ئەندام پەرلەمان کراوە بەڵام زیاتر لە نیوەی تکراری تێدایە. هەوڵ دەدەم تکرارەکان تەنها جارێک بە پوختی وەڵام بدەینەوە. بەڕێزان لەسەر هەردوو بابەتی لێژنەی تەندروستی و ژینگە و مافی بەکاربەر کە بابەتێکیان لەسەر ڕەوشی دەرمانە بابەتی دووەمیان لەسەر کەرتی تایبەتە دوو راپۆرتم ئامادە کردبوو لە دەستی بەڕێستانە و لەلایەن لیژنەی تەندروستی بەڕێزە. ئەگەر دەرفەت بیت راپۆرتەکانیش دەخەمە ڕوو بە کورتی. بەڕێزان دیارە ڕەوشی دەرمان سەرەتا باسی دەرمان دەکەم لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی و تایبەتمەندی خۆی هەبووەوە لە چەند بڕگەیەکیش باس کراوە و بەشێکی بەرزکردنەوەی ئاستی خزمەتگوزاری تەندروستی بەڕاستی دەرمانە کە بەشێکی گرینگە. بەڕێزان ئێمە لەگەڵ دەست بەکاربوونی سەرەتای کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە سوپاسەوە راپۆرتێکی لیژنەیەکی تایبەت لە پەرلەمانی کوردستان بەدەستمان گەیشت و ئەم راپۆرتە وێڕای جوابدانەوە و بەڵێنەکانمان کە لە نووسراوی بەردەستان ئاماژەی پێکراوە و وەڵام دراوەتەوە زۆربەی بڕگەکان دەتوان بڵێن بەشێکی زۆری بەشێکی لە بەردەستماوە کاری لەسەر دەکرێت بەڵام بەشێکی زۆری چوە بواری جێبەجێکردن و بنەما و پەیڕەوێکی گرنگ بوو بۆ ئێمە بۆەوەی بتوانین کاری لەسەر بکەین.
بۆیە ڕاستپاردەکانی راپۆرتی لیژنەی تایبەت بە دەرمان لە پەرلەمانی کوردستان چووە بواری جێبەجێکردن زۆربەی ڕاستپاردەکان دانانی میکانیزمی گونجاو و یاسایی و کارجێڕی و من باسی کەرتی گشتی دەکەم سەرەتا تەواوی میکانیزمی یاسایی کارجێڕی و دارایی پێڕەو کراوە لە دابینکردنی دەرمان و پێداویستی پزیشکی کە بە تەواوەتی 100% لەسەر 7 بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی لە هەرێمی کوردستان دەسەڵات شۆر کراوەتەوە هیچ دابینکردنێکی دەرمان لە ناو دیوانی وەزارەت بۆ نەخۆشخانەکان لە هەرێمی کوردستان ناکرێت چونکە هەندێک بەڕێز هەمووی لە بەڕێوەبەرایەتی گشتەکان لە پێناوی گەیشتنی ئامانجەکە زوو کەمکردنەوەی ڕۆتین و دەست بەجێ دابینکردن دەسەڵاتی بودجەی یاسایی کارجێڕی ئیداری تەنها لە سنتەرەکانی شێرپەنجە لەلایەن سندوقی کۆمەکی توژبانی شێرپەنجە کە بە یاسایەکی تایبەت و بە دەستگایەکی سربەخۆیە ئیداریەن و مالیەن پەیوەندی بە وەزارەتی تەندروستی نییە بەڵام لەلایەن وەزیری تەندروستیەوە سەرپەرشتی دەکرێت بۆیە ئەم میکانیزمە دانراوە و سوودی هەبووە تا ڕادەیەکی باش بەڕێزان تا من دەمێت لەو نقطەیە قسەیەک بکەم تا ساڵی ناوەڕاستی ساڵی 2018 نیایەتی 2018 لە دوای ساڵی 2003ەوە تەواوی دەرمان و پێداویستی پزیشکی بە لیژنەی کڕین دەکرا بەبێ پرۆسەی تەندەرینگ من بەخۆم لە دام دەستگاکانی تەندروستی کارم کردووە چەند جارێک لە بیدایەتی 2000ەکان هەوڵدرا دەرمان وەکو هەر تەندەرێکی دیکەی خزمەتگوزاری بدرێتە پارێزگاکان بەڵام بەهۆی پسپۆڕی ورد و تایبەتمەندی و وردەکاریەکی یەکجار زۆر گەڕایەوە بەڕێوەبەرایەتە گشتەکان بە چەند جۆرێک و بە چەند قۆناغێک دەسەڵات درایە بەڕێوەبەرایەتە گشتەکان کە دەرمان دابین بکەن بە شێوازی ڕاستەوخۆ بە ڕێگەی لیژنەی کڕین تەنها 3 ئۆفەر یان 3 عەرز و دەرخستە وەردەگیرا و لیژنە بڕیار دەدا بەڵام بەهۆی ئەوەی کە چەندین جار تێبینی و چاودێری دارایی و کە باز لە تەجزیەکردنی کڕین دەکرێت بۆ منە بتەوێ 1000 ئەو بوتڵە ئاوە بکڕی دەبێت بیکەیە 100 بیکەیە 10 پرۆسەی کڕین 10 دەرخستە 10 چەک 10 کەشفی هەبی بۆی بتوانین دەسەڵاتی بەڕێوەبەری گشتیەبی بتوانانی دابینی بکات بۆیە لەبەر ئەو تەجزیە بڕیار درا کە بکرێتە پرۆسەی تەندەرینگ پرۆسەی تەندەرینگ تەمان پرۆسەیەکی قورسە هیچ دەرمانێک بەلایانی کەم لە 3 مانگی زووتر ئیحالە نابێت چونکە وردەکاری تێدایە زۆر لیژنەیەکی تەخمینەیە دواتر لیژنەی فەتحەیە دواتر لیژنەی ئیحالە هەیە دوایی لیژنەی سکاڵا هەیە هەندێک جار شروعی تێدانێت جارێشتر کە دووبارە بکرێتەوە پرۆسەیە جارێشتر جاری وا هەبوو باوەڕکەن زیاتر لە 6 مانگ 7 مانگ خەریکی بابەتێک و ئایتمێک بۆ پرۆسەکەت بۆی بە تەواوەتی شەفاف بی طبعا ئەو پرۆسەیە چووە بۆ جێبەجێکردن بەڵام بۆ ئەوەی تووشی کەمهینان یان کورتێنان و نەبوونی دەرمان نەبین ڕەزامەندیمان لە سەرۆکایەتی ئەنجومەنی وزیران وەرگرت کە لەو بودجەی تەخسیس دەکرێت لە کاتی ئێستادا ڕێژەیەک کە پێشتر 112 بوو زیادمان کرد بۆ 125 دەسەڵاتی بەڕێوەبەرە گشتەکان هەبی بەبێ پرۆسەی تەندەرینگ ڕاستەوخۆ بە لیژنەی تایبەتمەند و لیژنەی کڕینی ڕاستەوخۆ کە پشیڕە ئەم باشڕی پێدێن 125 لە دەسەڵاتەیە واتە 175 دەبێتە تەندەرینگ 125 ئەو بودجەیە بودجەکە چەندە بەڕێزان تا قەیرانی دارایش تا ساڵی 2014 مانگی شوبات بودجە کراوە بوو تهدید نەکرابوو بەڵام لە ساڵی 2014 لە مانگی شوباتەوە دوای ئەوەی کە بودجە لەلایەن بەغداوە لە هەرێمی کوردستان بڕا ئەو کاتی لە بیرتانە کە چارەگە موچە و نیوە موچە و هەبوو بودجەی دەرمان کرایە 6 میلیارد بۆ 7 بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی 100% هەمووی دابەش کراوە بە جێرەی ڕێژەیەک و ستاندەردێک دابەش کراوە ئەم بودجەیە تەنها بۆ دەرمان و پێداویستی پزیشکیە بۆ ئەجزەی طبی نییە تا ئەگەر بمانێ ئامێری پزیشکی بکردن سیتیسکانە گێماڕای خۆ لە بودجێ ناکرێت کەوانە یانش ئیکۆیەکی دڵ بکڕی ئیسیجێ کرد دەبێت دایرشتر بە کەشفی موافقەی وەزارەتی مالیە وەربگرین چەند بودجەیەکی دیکە هەیە جگە لەو 6 میلیارە بودجێ تایبەتمەند هەیە بۆ سەنتەری دڵ بۆ هەر سێ سەنتەری دڵ لە دهۆک هەولێر سلێمانی 450 میلیۆن 400 میلیۆن 300 میلیۆن بۆ دهۆک ئەو بودجەی شێرپەنجە بۆ یەکەمین جار لە هەرێمی کوردستان لە ساڵی پارەوە جگە لەو بودجەیە کە سندوق تەمویلی دەکات و هاوکاری و پاڵپشتی سنتەرەکانی شێرپەنجەیە بەڵێ بودجەی حکوومەتی هەرێمی کوردستانیش بە بڕی 700 میلیۆن بۆ سنتەری هیوا بۆ هەولێر 600 میلیۆن بۆ دهۆک 500 میلیۆن بودجە دانراوە چەند بودجەیەکی بچووکتر دیکە هەیە کە ڕەنگە علاقەی بە بودجەی تەرخانکراوی پێدەڵێن ئێمە تەخسیساتی علاقەی بە دەرمان نەبێ وەکو وقوودە هەندێک سیانەی بچووکەیە لە ئەوانە وەکو بەرچاوڕوونیەک طبعا دەرمانی ئەکسپایر بەڕێزان دڵنیاتان دەکەین دەرمانی ئەکسپایر قەدەغەیە بگاتە دەستی نەخۆش من ناڵێم دەرمانی ئەکسپایر نابێ ئێستا من دراسەکمان لەکردنە دوێنێ لەگەڵ بەڕێزان لە وەزارەتی تەندروستی دەرمانە
لە جیهاندا جیاوازە ڕێژەکە لە پێشکەوتوترین وڵاتی دنیادا ڕێژەیەک دەرمان ئەکسپایر دێ بەڵام ئەو دەرمانە نابێ بگاتە دەست نەخۆش نابێ نەخۆش دەرمانێک وەرگری ئەکسپایر ببی یعنی تا دوهامین قۆناغ لە مەغزانەوە بگرێت تا دەگاتە دەرمانخانەی نەخۆشخانەکە ڕەنگە ئەکسپایرتر ڕێژەکە بێ بەڵام نابێ بگات دەست نەخۆش ئەگەر پرسیاری ئەوە دەکەن دەرمانی ئەکسپایر کڕایە و ئەکسپایر دەبی من دڵنیاتان دەکەم لێرەوە دڵنیاتان دەکەمەوە 1 دیناری حکوومەتی هەرێمی کوردستانیش لەو بودجانەی تەرخان کرا تەنها 1 دیناریش دەرمان ئەکسپایر نەبووە و بە زۆر بەسیقەوە بە دوواداچوونیش دەکەین وەرن هەموو ئەو ڕاختامشان لەبەرەوەی تعهودێکمان دانایە هەر کۆمپانیا کە گرێبەستێکیە دەرمانێک بۆ نەخۆشخانە دابینکە ئەگەر ئەو دەرمانەیە لە 6 مان کەمتر بی ئەسڵەن لی ناکردێ بەڵام ئەگەر زۆر پێویست بێ لە کاتی خۆی ئەکسپایرش بێ بۆ دەگۆڕێت یعنی تۆ نابێ خاوە لەبەرەوەی گرێبەستەکان کۆنسایتمنت کۆنتراکتن یعنی گرێبەستی عەتەسریفە ئەوەندە دەرمانە تۆ ئیتۆ پارەی واصل دەکەی لەو گرێبەستە کە وەرد گرتەوە بەکاردێنەیە اینجا چۆن دەرمانی ئەکسپایر لەسەر خۆت دەکەی ماڵ مۆدێلێکی گرێبەستە کە ئەم گرێلویە ئەوەی ئەکسپایر دەبێت چیە بۆ ڕێزان دەرمانی ئەوەی کە لە بەغدادێت جارێ من تۆزێک بگەڕێمەوە فکرێکتان سەر دەرمانێک دەرمان دەبێت خۆی 100% عێراق لە مؤسسەی کیمادیا مؤسسەی کیمادیا بۆ هەموو عێراق بە هەرێمی کوردستان شۆ دەرمان دابینکە لە بودجەی حاکیمە لە بودجەی حاکیمە دەبێت دەرمان و بەڵام عێراق نەک 100% براد بەڕێزە گوتی 100 چلا بابەت دەزانانی هەندێک بابەتەیە من پێتان دەڵێم 100 عێراق هیچی دابین ناکە هەندێک ئایتمەیە ڕەنگەوانەی شێرپەنجە باز دەگەن نەگاتە 110 بەڕێزان 105 دەرمانی شێرپەنجە لە عێراق نایە بەڵام ئەگەر لە ڤاکسین دەپرسی 100 لە عێراق دێت ئەگەر لە ڤاکسین دەپرسن هەندێک دەرمانی نادر هەیە لە بۆ دەرمانە بایۆلۆجیەکان 100 دەمە احتیمالمان سەر عێراقا نایکردن خۆمان هەندێک دەرمانی دیکە هەیە عنی ئەوە زۆر بابەت و ئایتمەڵی بەڵام بە شێوەیەکی گشتی تان بڵێم لە نێوان 150 تا 155 دەرمانی ئێمە لە پێداویستی پزیشکیش لە عێراقەوە دێت کە عێراق ئەوە ماوەی چەند ساڵێکە ئەجیزەی توبیش نانێریت هیچ ئامێرێکی پزیشکی نانێریت چونکە دەڵێت لە بودجەی حاکیمە نووسرایە بەس تەجیز و تەوفیری دەرمان نەینووسیە ئەجیزەی توبی سیانەی ئەجیزەی توبی ئەوەی مەیجەر دیڤایسی پێدێن سیتی سکان ئێمارای قەستەرە لیناک ئەوەی خەڵک پێدێ لەیزەری سەرەتانی ئەو مەیجەر دیڤایزانە هەمووی عێراق عەقدەکی وەتەنی دەکرد لە زاخ و حتە بەسرا چەند جیهازی GE هەبایە سیمینز هەبایە فلیپس هەبایە تۆشیبا هەبایە لێک عەقدەوە بەڵام ئێستا هەرێمی کوردستانی لێ دەری نایە دەڵێ لە بودجەی حاکیمە سیانەی تێدا نیە تەنها دابینکردنی دەرمانی تێدایە پێشتر زیاتر لە 40 میلیارد دینار تەخمین کرابوو لە عێراقەوە کە بۆ سیانەی ئەجزەی توبی بەڵام لە ڕێگەی تیمێکی ڕایشکاری زۆر پرۆفیشناڵ لە حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ تیمەکانی وەزارەتمان دیراسەکی زۆر ورد و باشیان کرد گەیاندراوە سیانەکە بۆ 21 میلیارد دینار 21 میلیارد دینار عێراقی هەمووش ڕەزامەندی سەرۆکایەتی ئەنجومەنی وزیرانی هەیە کە لە ڕۆژانی داهاتوو ئەو بودجەیە لە وەزارەتی مالیە دەگەڕێتەوە و دەچێتە ئەو پرۆسەی سیانەکردنی بۆیە ئەو بۆ شایی دروست بوو کە بەڕێزێک باس کرد لە زاخۆ لە سۆران لە شوێنێک کە ئێمارایەک تێک دەچیت یان سیانەی نییە ئەمە خەلەلەکە لێرەیە سەبارەت بە دابینکردنی بودجەی دەرمان بودجە جیاوازەکانی شێرپەنجە و دڵباسمان کرد تەواوکردنی ئامادەکاری بۆ دامی ئێستا بەڕێزان لەگەڵ تیمی وەزارەتمان و بەڕێوەبەرایەتی گشتەکان تیمێکی ڕایشکاری بیانی سەرقاڵی ئەوەنە وەکو تێستێک بەشێک لەو دەرمانانە چۆن عێراق بۆ هەموو محافزات دابین دەکا بتوانن ئالێتێک دابنێن بۆی جیاکاری لە دەرمان نەبێت دەرمانێک لە دهۆک جیاواز نەبێت لە هەولێر لە هیچ شوێنێک لە ڕاپەڕین لە قەڵاتجێ لە هەڵەبجە لە هەموو شوێنەکان بۆیە بەشێک لەو ئایتمانە وەکو نمونە و ئەزمونێک پرۆسەیەکە تێدا کار دەکەن بۆی لەو پرۆسەیە ئەگە سەرکەوتوو بین ئەمە دەستپێکێک دەبێت بۆ دامەزرانی کۆمپانیای نیشتیمانی بۆ دابینکردن کە هاوشێوەی کیمادیە لە عێراقدا کیمادیا هەیە پێداچنەوە بەڕێنمایەکانی دەرمانی شێرپەنجە بە گادلاینێک ڕخراوە دەرمان چۆن بەکاربێت چ دەرمانێک پرۆتۆکۆلی خۆی هەیە ناکرێت دەرمانێک هەر دەرمانێک لە بنی دنیادا دەرچێگە بەدیل هەبێ و دەرمانە پێویست ناکا بکردێت پزیشکێکی بۆ بنووسێ و دەرمانە گرانبەهایە بەڵام ئیقرار نییە دەبێت دەرمانە ئیقرار کرابێ عنی بەڕسمی تەزیل کرابێ دەرمانە نەک دەرمانەکە کە ناوی لێ بنین دەرمانی دەگمەنە قاچاغا یان کەسێک بۆیە ڕێگە لەو سەیدەڵیانە گیراوە کە پێشترێ دەرمانی چاندەینا لە پرۆتۆکۆلی عیلاجی نەبوو ئیقرار نیە لە هەرێمی کوردستان بەڵێ پێش بەڵام ئەوە بە پرۆسەیە بە شەو ڕۆژێک ناکرێ هەموو نەخۆش بێ دەرمان بکەیت دەبێت خۆت حازرکەی ئەو دەرمان دەگمەنانە بە شێوەی گرێبەست و تەندەرینگ و شەفافیانە دابین کە بۆ سنتەرەکان اینجا ڕێگە بگری لەوەی کەسێک بە دەست و بە دەرمانەکان دابین بکە بەڕێزان دەرمانی شێرپەنجە من ئەوە قسەی سنتەری هیوایە دوێنێ شەو 12 شەو دکتۆریات قسەم زیاتر لە 185 دەرمان و پێداویستەکان و خزمەتگوزاریەکانیش شێرپەنجە لە سنتەری هیوا بەڕێوە دەچێت
من دەمێ پێتان بڵێن بەڕێزان سنتەری شێرپەنجە لە سلێمانی لە دۆگ لە هەولێر لە هەموو شوێنەکان زۆر لە سنتەرەکان و خزمەتگوزاریەکانی دیکە باشترە بەڵام بۆچی ئەگەر لە سەتایەتیش نەقسیانە بێ دەنجی لێوە دێت گلەی لێوە دێت لەبەرەوەی من دڵنیاتان دەکەم زیاتر لە 1970 و 1970 خەدەماتی شێرپەنجە بە هەموو عیلاجەکانیەوە بە لەیزەرەکەوە لەسەر حکوومەتە لەسەر نەخۆشخانە حکوومیەکانە نەخۆشخانەی بەدیلی نییە سنتەرێکی شێرپەنجەی ئەهلی هەبێت دابنیشێت لێزەر بکات و تەشخیصی بکات و عیلاجی کیمیایی بدات و بۆیە لێرەدا نەخۆش تووشی کورتێنانێک بێ گلەیەک هەبێت بەڵێ گلەی دەکرێت ئەگەرنا شێرپەنجە بەو دەرەجەیە خراپ نییە بەڕێزان چکە خۆم یعنی بەدواداچونم کردووە هەموو ڕۆژ لەسەر هێڵین و بەڵام بڵێ دەرمانێک یەک ئایتم لەوانەیە نەخۆش مشۆشکات چونکە عەتفی خەڵکیشی لەگەڵە شێرپەنجەیە بۆیە هەمومان لە هەوڵی چارەسەرکردن و پڕکردنەوەی ئەو فەراغەداین دەرمانی دەگمەنەوەی باسم کرد لە چارشێر ڕێکخراوە ئێستا بە ڕێنمایی دەسەڵاتی دارایی ڕاستەوخۆ بۆ دابینکردنی دەرمان لە فەرمانگەکان بەڕێزان ئێمە ڕەزامەندیەکمان بەر لە 2 هەفتە بەر لە ئێستا وەرگرتووە لە سەرکاتی ئەنجومەنی کە ئەو بودجەی 6 میلیارەکە بە بودجەیەک زیاد دەکرێت بۆ 7 میلیار جارێکتر دابش دەکرێتەوە بەسەر هەموو قەزا و ناحیەکان و ئیدارە سەربەخەکان بە شێوازێکی یەکسان و بە ڕێژەی دانیشتوان بۆی هەمووی بە یەکسانی بگاتە دەستیان و ڕێژەی دابینکردنی کاش یان پارەی سیولە ئەوەی نەختینەی پێ دەڵێن بەو ڕێژەیە زیاد بکرێت ئێمە کۆبنەوە بەشمان لەگە وەزارەتی دارایی و مدیرعامی بانقەکانیش کردووە و حضوری بەڕێزەنابی سەرۆکی دیوانیش کە کێشەی سیولە بڕێژەیەکی باش لەو 7 میلیارە سیولە هەبێ بۆی کۆمپانیەکان زیاتر تەشجیع بن و خەستخانەکان بێدەرمان نەکەن لە کەرتی تایبەت بەڕێزان بۆ یەکەمین جار لە کوردستان ئەوەی دێخینەوە زۆرێک لە ڕاستپاردەکانی راپۆرتی پەرلەمانی کوردستانش بە بۆ یەکەمین جار لە کوردستان لیستی نیشتیمانی دانراوە لیستێکی نیشتیمانیە ئێستا ئەو لیستە لیستی نیشتیمانی دەرمانە کە یەقرار دەکرێت و ئەو دەرمانە دەبێت بەکاربێت بەدەر لەو لیستە ئەسڵەن ڕێگە پێدانی بێنادرێت ئەسڵەن لە حدود داخل نابێت ئەمە باسی دەرمانێک ناکەم کە دوور لە چاوی ئێمە بەبێ تیمی ئێمە بەبێ کوالیتی کۆنتڕۆل داخل دەکرێت ئەمە دەرمانێکە ئێمەش لە دژی دەوەستنەوە هەر کەسێکیش معلومات لەسەر ئەو جۆرە دەرمان هەیە بابێ پێمان بڵێ زۆر بە ئاسانی دەچین و نەفسی ڕۆژیش دەستی بەسەدا دەگرین کەمکردنەوەی نرخی دەرمان و بەڕێزان ئێستا وا لێرەن لە کوالیتی کۆنتڕۆل لەگەڵمانن کە زیاتر لە 170 دەرمان نرخەکانی پێداچوونەوەی بکرێت بە ئاراستەی کەم کردەوە من لێرە بەڵێنەکە دووبات دەکەمەوە لە چەندین بۆنە و لە پرێس کۆنفرانسەکان جرامان گەیاندووە ئێستا ئێمە پرۆسەی دەرمان من دەمەوێت پێتان بڵێن بەڕێزان ئەو ڕۆژ لەناو معرەزێکی دەرمان بووین لە یەکێک لە کۆنفرانسەکانی سنتەری دڵ تاکە شت کە گران نەبوو بێ من باسی جیاوازی ناکەم ڕاستە لە سەیدەلێک بۆ سەیدەلێککرد نرخی جیاوازیە بەڵام تاکە بابەت کە هەمووتان دەزانن نەقل و بۆی 2 ساڵی ڕابردوو لە هەر بابەتێک دیکەی ژیان دەڵێن گرام نییە بۆ بەڵام لە دەرمان هیچ گرانیەک تەنانەت لە نرخەکانیش کە لەسەر ستیکەردانرایە گرانبوون نەبووە بەڵام ئێستا ئێمە بەو نرخەی پێشوش کە دانراوە ئەو نرخە کەم دەکرێتەوە و زیاتر لە 170 کە 9800 ئایتم بە تەواوەتی جیاکراوە و هەر بە ڕێزێک ویستی دەتوانێت لیستەکان و نرخەکان ببینی لە بەڕێوەتی کوالیتی کۆنتڕۆل بۆیە دەرمان لە ئایندەیەکی زۆر نزیک ئێمە ڕای دەگەێنین لیستی دەرمان کە بە ئاراستەی کەمکردنەوەی نرخی دەرمان و بەو ئاراستەیەش دەبێن ئەو نرخی کە دادەندرێت یەک دەخرێت هیچ جیاوازێک نابێت لە نێوان بەڕێزی گوتی لە دەرمانخانەیەک لە 6 مەتری و لە 100 مەتری نرخی دەرمان بە سیستەمێک دەبەسرێتەوە سیستەمی ئەلکترۆنیا ئەو سیستەمە جێستە دێمە کە برسیاردان لێکرد جوابی دەدەمەوە بەڕێزان بەکارهێنانی ڕفرێنس بۆ یەکەمین جارە لە کوالیتی کۆنتڕۆل بۆ دەرمان بەکاردێنرێت دواتە چەند ڕفرێنسێکی نێودەوڵەتی هەیە یعنی مەرجع مەصدەرە ئەگەر دەرمانێک خاوەنی ئەو ڕفرێنسە بوو ئەو دەرمانە ئەسڵەن پشکنینی ناوێت بەڕێزێکی باس کرد بۆیە ئێستا پشکنینیش کردبووەوە ماوەی پشکنین جاران ڕەنگە 4 مانگ 5 مانگ 6 مانگ ئێستا بە تەحەدیاتەوە من ئەوڕۆ پرسیارم کردیا لە 2 مانگ تێپەڕ نابێت ئەمە ڕفرێنسەکە یعنی خۆتان دەزان FDA کۆمەڵێک نمونێ من نامەوێت ڕفرێنسەکان لێرە باز بکەم ئەسڵەن ئەو ڕفرێنسانە کرایتە مەصدەری پشکنینەکان و ڕێگە پێدانەکانی بەکارهێنانی دەرمان لە هەرێمی کوردستان کە ئەمە یەکەم جارە بە ڕێنمایی ڕێکخراوە ڕێنمایەکانی پێداچنەوە کرا بە تایبەت بە ڕێگەپێدان ڕێگەپێدان زۆر کەم بووە لە 40 سەعات یعنی بگاتە 3 ڕۆژ هەموو ڕێگەپێدان من باسی فەحسی پشکنین ناکەم ئیطلاق سەرف ڕێگەپێدان کە بۆی باسەوە نەکرێت لە حدود دەمێنێتەوە بۆیە نرخ گران دەبێت بەڕێزان 100 ڕۆژیش لە حدود ناقلەکی دەرمان بمینێتەوە تاسیر لە نرخ ناکات کە خۆی نرخ دانانێ نرخ لای ئێمە دادەندرێت پاشوی چۆن گران دەبێت ئەگەر ئەو بازی دەدات و ئەوراقی تەواو نیە ئەی پێداویستەکان چۆن دێتە حدود ئەگەر ئەوراقی تەواو نەبێ
بۆیە ناکرێ ئەگەر مامەڵەی تەواو نەبێت ئێمە بڵێن با زۆر نەمینێتەوە زۆر باج نەدا و لە گومرگ نەمینێتەوە فەرم و داخل بە نەخێر ئەسڵەن هەرداخل نابێت بابەتی دەرمان و پێداویستە تەواوکراوەکان ئەوەی سەپلیمنتی پێ دەڵێن پێداچنەوەکراوە پێداچنەوە بەڵێنمایەکانی دەرمانی جیاوی میلەکان کراوە و ئێمە چەند کۆنفرانسێکمان لەگەڵ سندیکای دەرمانسازان و نەخشە ڕێگایەکمان بۆ چاکسازیکردن لە دەرمان داناوە کە ئێستا لەسەری دادەڕۆین ڕەشنووسی پەیڕەوی دانانی کۆگا و دامەزراوی دابینکردنی دەرمان و پێداویستی پزیشکی لە کوردستان دەستمان پێکردووە وەکو ڕەشنووسێک لە بەردەستمانە ئەوەی کە پێی دەڵێن کۆگای نیشتیمانی کارکردن و چونکە ئەمە حەلی زۆر مشکلەکە حەلی هێنان و نەقل و نرخدانان و پێدانی ینی پێونسانی ستیکەرەکە و زۆر کێشە بەو کۆگا مرکزیە ئەندامەزراوەیە حەل دەبێت کارکردن و دانای ڕێنمایی تۆمارکردنی کارگەی دەرمان بۆ یەکەمین جار معاملەکان مەسانعەکان دەست پێکراوە بە تەزیلکردنیان ئەوانەی ناو هەرێم و لە دەرەوەی عێراقیش ڕێگە گیراوە لە هەر دەرمانساز و فەرمانبەرێک لە کوالتی کۆنتڕۆڵ ئیش بکات لە دەرەوەش لە کۆمپانیایەک و لە کەرتی تایبەت ئیش بکات هەموو فەرمانبەرەکان مەوجودە و کوالتی کۆنتڕۆڵ زۆر دوونیە دەتوان بە دۆداچوونی بۆ بکەن ڕێگە گیراوە لە دیاردەی ڕێزبەندی شکاندنی یان بڵێن سڕەبڕی ئەگەر بە خۆمان وای پێ بڵێن کە ڕێگە پێدان و پشکنینی یەکێک بە پێش بخرێ سیستەمێکی ئەلکترۆنی کە خۆیان تەقدیم دەکەن و خۆیان ستەمەکە تحکم بۆ دەکات تەنانەت هەندێک جار ئێمە لە گرێبەستمان هەیە لە شێرپەنجە لە نەخۆشخانەکان کە ئەو دەرمانە معتەل بووینە زەرورە زوو پشکنینەکەی بۆ تەواو بکرێت چونکە لە ڕێگەی سیستەمەکە ئەو ڕێزبەندی ئێستا بە سیستەمێک رخراوە ڕێزبەندیە یان سڕەبڕیە ناکرێت کە خوا نەخواستە بیر لەوە دەکراوە ئێمە لە راپۆرتی پەرلەمان خینمانەوە کە ئەمە بەرژەوەندی چەند کەسێک و کۆمپانیای چتە دەبێ ئەمە ئێستاکە ڕێکخراوە سیستەمی نوێی ئەلکترۆنی بۆ بەستنەوەی دەرمان و ستیکەر بۆ یەکەمین جارە بەڕێزان سیستەمێکی ئەلکترۆنی ئەوەی کە بەڕێز وەبزانم پەرلەمانتان بەڕێز لیزەخان بوو باسیەوەی کرد کە بەڵێ QR کۆد چۆنەوەی کە لە زۆر شتی دنیا سیستەمێکە ئەمڕۆ تەکنەلۆجیا و دژە ساختە دەبێ بەکار بێت و هەموو هاوڵاتێک مافی هەبێ ئەگەر لەو ئاو بپێت و بسێتە ناو ئەولیاتی و ئاوە بە ڕێگەی ئەو پۆرتال و ئەپلیکیشنە بەڵێ ئەمە لە ئایندەیەکی زۆر نزیک دەست بەکار دەبێ هەموو ڕێکارەکانی تەواو بووە بەڵام ئەوەی تاخیر بوو بەڕاستی بەڕێزان لەلایەن چەند پەرلەمانتارێکی بەڕێز باز لەوە دەکرێت و لەسەر ئەو قسانەی کە پێشتر ستیکەرێک هەبووە چۆن بەکار نهاتووە تاخیربوونی ئیشەکە لەبەر لێکۆڵینەوە و لەبەر کێشەی دادگایی و لەبەر بەدواداچوونەوە کە خۆشبەختانە هەموو ڕێکارەکان بە ڕێکارێکی هونەری دروست و یاسایی و بە یەکسانی و شەفافی کراوە نێشتنی دیاردەی بەڵێننامە بۆ دەرمانی بێ ئەولیات بەڕێزان ئێستا دەرمانێک ئەولیاتی تەواو نەبێت یان نوسخەی ئەسلی نەبێت بەڵێننامەی لێوە ناجرێت ئێمە کە هاتین لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 1000 بەڵێننامە نەچوو بۆ بواری جێبجێکردن هەموو ئەو کۆمپانیایانە دەیانتوانی بەڵێننامە نوسخەستەکە بین بەڵام دوای چەند ساڵێک بهێنێت و مقارنەیەکی بێ بەڵێننامە کۆنەکە ڕەنگە مقارن نەکرێ بۆیە ئەوانە هەمووی غەرامەکران ئێستا دیاردەی بەڵێننامە و تەعهود دەرمانێک چۆن دەبێ بە تەعهود بچێت دەبێت پشکنین دەربچێ هەموو ئەوراقی تەواو بێت ئینجا بۆیە ئەو دیاردەیەش نەماوە ئەوەش ڕێگرتن بووە لە قەچاغ و تەزویر و دەرمانی فەیک فەرمانگەی کوالتی کۆنتڕۆلێکێک لە کێشەکانی ئەوە بوو کە فەرمانگەی تاقیگەی خۆراک تێدا ئێستا تاقیگەی خۆراکێکی بە تەنیامان دامەزران تاقیەکانی فراوان بووە و زۆر لە تیمی ئێوەی بەڕێزیش چوونەتە وێندەر ڕاستپاردەی ئێمەیان کردووە تاقیەکانی پشکنین بۆی زوو دەرمانەکان پشکنین بۆ کرێ زوو بکەێتە بازار چونکە لە دوا کەوتنی پشکنین بەڕاستی ڕەنگە ستیکەرەکە لێ نەدادیان ئەو دەرمانە دەچێتە جنوبی عێراق و ناوەڕاستی عێراق و ئەو دەرمانە پێشەوەی پشکنین دەربچێت ئەمە یەک لە چێشکان بوو بۆیە فراوان کرا ئێستا تاقیەکان ماوەیەکی کەمتر پشکنینەکان دەدەنەوە کۆمپانیەکان ماوەی مانەوەی دەرمان لە دەواازە و باسکەکان باسم کرد ئەگەر کێشەی مامەڵە و ئەوراقیان نەبێت دەست بەجێ لە ماوەی ئەو دوسێ ڕۆژە ڕێگە پێدانی پێدەدرێت ڕێکاری یاسایی بەڕێزان لە دادگا و لە کارخستنی ژمارەیەک لە کۆمپانیەکان بەڵێ بلاگلیست سەرپێچی و کەم تەرخەمی لە بواری دەرمان هەبووە لە داخستن هەبووە لە غەرامە هەبووە لە تا گەیاندراوەتە سەحبی مۆڵەت و بلاگلیست و کۆمەڵێک کۆمپانیا لە دادگانە ئەسڵەن ڕێگەی لێگیراوە و بەڕێزێکیش باسی کرد گوت کۆمپانیایەک بەڵێ دەرمانی ساختەی بەڵامەوەنە ئەو حالەتانە حالەتی هەندێکیان چەند ساڵێک بەر لە ئێستاکە دۆسی تحقیقی تێدا دەگرێت و من بە ژمارەکان دەتوانم هەمووی ئیجراعات یاساییەکان بە ژمارە بدەمە بەردەم بەڕێستان و لە راپۆرتیش دیاری کراوە تەنها لە ساڵی 2021 زیاتر لە 25130 مۆڵەتی هەڵسەنگاندن و پشکنین دەرچووە بەڕێزان بۆ دەرمان لە کوالتی کۆنتڕۆل لە 5 ساڵی ئەم ساڵدا زیاتر لە 8420 مۆڵەتی هەڵسەنگاندن و پشکنین تەنها لەو ساڵ کرایە ئەمە
بە ئەوە دەگەێنێت کە دەرمانی پشکنین دەرمانی بە کوالیتی کۆنتترۆل زۆرە ئێمە ناکرێت بە مطلقی بڵین هەموو دەرمان قاچاغا هەمووی تەزویرە بەشێکی زۆری دەرمان بەڕێگەی کوالیتی کۆنتترۆلاتەوە ئەو دەرمانی بەڕێگەی کوالیتی کۆنتترۆل ناتوە ئێمە بە دەرمانی یاسایی و فەرمی دانانین و لیژنەکانی بە دوواداچوون مافی دەست بە سەرداگرتنیان هەیە. ڕێگە گیراوە لەوەی نوێنەری کۆمپانیا و ڕێکخراوەکان بێن بەڵ سیستەمە ئەلکترۆنیک کە ئێستا بەرکارە لە ناو کوالیتی کۆنتترۆل نوێنەری کۆمپانیا تەداخلات بکات و بچێت و نۆڕەبڕی و مەساڵح بێتە ناو بابەتەکان و هەمان فەرمانبەر لەوێ بکار بکاو لێکار ئەمانە هەمووی لە چاکسازیەکانی دەرماندا خۆشبەختانە چۆ بواری جێبەجێکردن. بەڕێزان جاران لە بۆ پشکنینی ئەو دەرمانە دەبواە کۆمپانیەکان خۆیان ڕفرێنسیان دێنا ئیندیکیتەریان دێنا ئەو بابەتێک کە تۆ پشکنینی پێ دەکەی بابەتە تاقیگەیەکە ئێستا کوالیتی کۆنتترۆل خۆی دابین دەکات چۆن دەبێت کۆمپانیا خۆی بابەتێک بێنێ بڵێ ها ئەو بابەتە مینایە دەربانەکەم بۆ پشکنی بکە دەرمان دەبێت ئەوە لەلایەن کوالیتی کۆنتترۆلەوە ڕفرێنس ستاندەرد خۆی دابین دەکات بۆی دەرمانەکانی بێ پشکنین بکە پەرەپێدان و توێژنەوەی زانستی بە دوواداچوونێکی باش کرایە ئێستا کارە کراوە ئەم پرۆسەیە لە کوالیتی کۆنتترۆلکردنەوەی هۆبەیەکی بە دوواداچوون لەسەر دەرەنجام و کاریگەرە لاوەچەکان کە ئێستا ئێمە فیدباکی دەرمانەکانیش دوای ئەوەی هەموو شتیشتەوە ئەو دەرمان بە نەمازە زۆر دەژرێ بۆی فیدباکەی و کاریگەریە لاوەچەکانی لەسەر دەرمان زۆر جار ئەوەش هۆکاری ئەوەیە کە تعمیم دەکەین ئەگە بڕێستان ئێستا هینا بام ڕەنگە چەند ئەوراق بوو کە ڕۆژانە ئێمە تعمیم دەکەین مەسەن نەخۆشخانەکان هەندێکی لە بەغدا لەوان دێ هەندێکی لە کوالیتی کۆنتترۆل کە ئەو دەرمانە بابەتە ڕابگیرێ بەکار نەیە یعنی ئیقاف سەرفی پێ دەڵێن و هەندێک جار لە عێراقیش بە مؤسسەی عێراقیشدا چووە بەڵام ڕۆژانە و بەریدەمان لۆ دێت دەڵێ ئیقاف سەرفی فلان ئایتم بگرێ بەو باج نەمبەرە بەو باج ئەوە پرۆسەیەکی نۆرمەلە معنای نییە کاریسەیەک ڕوویدایە شتێکی گەورە نەخێر ئەمە پرۆسەیە هەندێک جار جارێکتر دەگەڕێنرێتەوە تحقیقی تێدا دەکرێت هەندێک جارش بەیەک جاری ئێوە ئەکسپایر دەبی بەڕێزان ئەوەی کە لە بەغدا دێت ئەکسپایر دەبی یعنی باوەڕ بکەن لە وەختی شەڕی داعش و پێشترێش ئەسڵەن دەرمانی ئەکسپایر بەغدا وەری نەدەگرتەوە شاخێک لە دەرمانی ئەکسپایری بەغدا دروست دەبوو ئەوەی کە باسی کۆگای نۆزدەی کرد ئەم دەرمانانەی بەغدا خۆی ئێستا لەگەڵ بەغدا یەکێک لە محۆرەکانی ئێمە وەرگرتنەوەی دەرمانەکانی خۆیانەکە ئەکسپایر دەبێت چکە بەغدا دەداتێ و لەسەر حسابەکە تۆ ناتوانین بڵێ وەری ناگرم دەبی لە ماوەی 90 ڕۆژە دەرمانە جارێکتر بستەوە بەغدا ئێمە لەوە شاندی پێرێ گەڕانەوە شاندی وەزارەتمان ئەوەش اتفاق لەسەرکرایە کە بەغدا ئەو دەرمانانە وەربگرێتەوە چکە بۆ ئێمە دەبێت کێشە لێکۆڵینەوە و دادگا و چێ مسەبیبە و مسەبیب نییە دەرمانێک لۆ دەنێت ئەسڵەن زیادە لە حاجەتی تو ئەسڵەن پێویستت پێ نییە بۆیە ئەو دەرمانانە بەڕێزان زۆر جار یان سوودی لێوە ناگرین ئەو بەڵام ئەو دەرمانانە هیچیان لەسەر حکوومەتێنێ مکڕین نەبووە سیستەمی پشکنینی کۆمپانیەکان و کۆگاکان بە لیژنەی هاوبەشەیە لەلایەن وەزارەت و سندیکا و کوالیتی کۆنتترۆل لەگەڵ قایمقامیەتەکان بۆ بە دوواداچوونی بازارەکان ڕۆژانەش دەبینن وەڵی بەڕێزان باوەڕ بکەن هەندێک جا پشکنینەکان زیاتر لە 8 کەسە من زۆرم پێسەیرە دەڵێن دەرمانی فلان دەرمانی هەرزان دەفرۆش لێ دایانخست یعنی خۆتان باوەڕ بەوە دەکەن 8 کەس 9 کەس لە لیژنەیەک بێت هەمومان و دواتر دێتەکەن ڕئیس قسم و مدیری کوالیتی کۆنتترۆل دێتە لای وەزیر پەسەندی شوێنێک بکە هەمومان اتفاق دەکەین ئەو شوێنە هەرزان دەفرۆشی بۆ دای دەخین یعنی نازام ئەو یعنی ئەگەر ئێستا خەڵکێک جۆی لێمان بێت ڕەنگە باوەڕ بکە بەڵام چۆن شتی وا دەبێت چۆن دەرمان یەکێک دەرمانی هەرزان بفرۆشێت ئەو نمونەی بەڕێزم بریا کاک جەلال پەرشان لێرە باید چکە لە نزیکەوە جارێکات بە دوواداچوونی و بابەتێک کرد خۆی لە ژوورەکەی من قەنەعەتیات گوتی ئەشهد مای بلا وێنگە دەڵێن لە پێشیم دانا بە پیکەپ دەرمانی تەزویری هەموو عێراق بێت خەڵکێک بە بەلاش بیداتی ئەو بیکاتە پارە بە هەرزان دەفرۆشێ لۆ ئێمەش قەپات دەکەین با خاوەنەکە بێت لێرە لە پەرلەمان بڵێ غەدرم لێکرایە ڕۆژێک تانی بڵێ غەدرم لێکرایە بابێ لە تەلەڤیزیۆن تێنجم بڵێم غەدرم لێکرایە دەرمان بە پیکەپ تەزویر بگیرێت قاچاق بگیرێ ئەوە دەرمان هەرزان فرۆشتنە بەڕێزان دەرمانی MOH بۆ بفرۆشێ MOH Ministry of Health not for sale عێراق لەسەری نووسێ نابی بفرۆشێ دەرمانی عێراق خڕ بکرێتەوە لە سەیدەلەیەک بفرۆشێ وڵا ئەوە دەرمانی هەرزان دەفرۆشی ئەنگۆ غەدرتان لێ کرد فەقیرتان ئەوە کرد ئەوە جارێک 2-3 ئاگادارمان کردەوە غەڕامە کرا خۆم شخصی پێم گۆ ئەو ئیشەمەکە ئاگادار بە دەرمانی MOH و دەرمانی تەزویر و قاچاق نابی لە سەیدەلەکەتە بیت چونکە سەحبی مۆڵەت لێ دەکەینەوە ئەسڵەن ناتوانین ممارسە بکەین لە هەر چێندەی دنیابی ئەو سەیدەڵانیە ئەو کەسە ئەو خاوەنە نابی جارێککە ممارسەیە بکە بەڵام هەموو تەعاتفی خەڵک ڕاتشی وەڵا هەرزانم دەفرۆشت فعلا هەرزانی دەفرۆشت چۆن هەرزان فرۆشت وەرە ئەوانەمان جوابدەوە اینجا ئەوە بەڕێزان ئەو من نامێ ئەو ژمارانە زۆر کاتی ئێوەی پێ بەم چکە بابەتی دیکەمایە وەڵام بدەینەوە لە 2020 لە 2021 لە 2022 چەند تەن دەرمان دەستی بە سەرجاگیریە چەندی فەوتاندرایە و چەند سەردان هەبووە بۆ کۆگاکانی دەرمان چەندی بۆ دەرمانخانەکان چەندشی بۆ
شەریکەکان هەبووە بەڕێزان شاند و سەفەر لەلایەن کۆمپانیەکان بەڵێ هەبوو کۆرۆنا یەک شتی زۆر باش بوو ئەو شاند و سەفەری نێز بوو بەڵام لە پاش وەختەوە زۆر بەتوندی دەستمان پێکردیا چەندین گشتاندنمانەیە تەمانە من هەموو مینایە لەگە خۆتان بەس لێرە کاتەجی دێستم دەربین و تعمیم شاند و سەفەر قەدەغەیە کۆمپانیایەک خەڵکێک دکتۆرێک ستافێک ببات بۆ معرەزەکی دووەلی بۆ کۆنفرانسێک ئەگەر بە ڕێگەی دائیرەی معنی و بە ڕێگەی فەرمانی وزاری نەبیت دەچێت تەمسیلی وڵاتە چکە دەکا ئەگەر ئیتفاقێبی لەگە شەریکە ئەوە طبعا سەرپێچیە و ئەوە دەچێتە بواری گەندەڵی و لێشی قبول ناکەین دڵنیاتان دەکەم چەندین من نامێ ناویان بدەم ڕئیس قسم لە ساڵان ڕابردووە بۆ لەبەرەوەی ئەو دیاردەیەمان لێ هەست کردووە لە دوور خراوەتەوە لە ڕئیس قسماتی دوور خراوەتەوە چەندین کۆمپانیا ئاگدار کراوەتەوە بۆیە من لێرەوە دیسان دەیڵێن کۆمپانیەکانی دەرمانخۆ ئێستا تەلەڤیزیۆن ڕەنگە بەستی مباشر بکات هەر کۆمپانیایەکی دەرمان بێت چونکە هەمووی واناکەن بەڕێزان کۆمپانیای دەرمانیژێ خۆی دێ دەڵێ دەورەیەکی عالەمی کۆنفرانسێکی نێودەوڵەتی هەیە لە بواری فلان ئەشعو سۆنەر فەرموسێ ناومان بدەنێ لزنەی ئیفادەیە لە هەموو دائیرەکان و بە فەرمانی وزاری دەچی و تەرشیح دەکرێ بەڵام بەژێری بڕوا و بەشدار بێت و بەرامبەر ئەوەی دەرمانی بۆ سەرف بکە بە دڵنیاییەوە ئەوە سەرپێچی و منیش پشتگیری هەر کەسێک دەکەم پێمان بڵێن واللهی دڵنیا من لەوەی ئیجرعاتی لەگە دەکرێت بابەتی راپۆرتی دووەم لەسەر بەڕێزان کەرتی تایبەتە مستەشفا ئەهلیەکان بەڕێزان مستەشفا ئەهلیەکان لە عێراقدا و لە هەرێمی کوردستان دەتوانم باز بکەم کە بەبێ یاسا بەبێ پەیڕەوەک بەبێ هیچ نظامێک دروست بووە خەستەخانێک بووە 2 بووە 3 بووە 4 بووە 5 ئێستا ئێمە 54 خەستەخانەی لە هەموو کوردستان 54 خەستەخانەی ئەهلیمانەیە ئەگەر لە ئێمن دەبرسن هەر 54 خەستەخانە فول ستاندەردە و ئەو ڕێنمایمە پێشتر دروست بووە ئێمە ئێستا ڕای دەگرین بەڕێزان على الأقل دوو شتمان کردووە جارێ یەکەم ئەوانەی کە شایستەی نوێکردنەوەی مۆڵەتەکان نین ئێستا من دەتوان بڵێم لەو هەولێرە ئێستا 4-5 خەستەخانەیە شایستەی هیچ لیژنەکان دەچن دەڵێنەوە بەو ڕێنمایی لەسەر ناگونجێ ئەوە بۆی نوێ ناکرێتەوە ئاگدارمان کردوەوە کە ماوەیەکی دیاریکراو دەبێت نەخۆشخانەیە قەپات کات ئەوەی دیکە ستاندەردی نوێ نەخۆشخانەیە لە چەند ساڵی ڕابردووە نەخۆشخانە دەکاتەوە و زەوی ئیستثماری وەرگرتیە و چۆتە ناو قۆناغەکانی کۆنووس یەکەم و دووەم کە ئەوە چەند ساڵی دەوێت بەڕاستی بەڕێزان بەس ئیجازەی نیاییمایە ئەمە ئەو ئیجازەیە کە درایمانەوە نیە ئێمە هەر خەریکی نەخۆشخانەی ئەهلی دەکەینەوە لە هەموو 2 ساڵی ڕابردوو 2 نەخۆشخانەی ئەهلی نەکرێتەوە بەڵام هەموو ئەوەنتر نەخۆشخانەی بووم بۆ ئێستا ئێمە بە لەگەڵ بەڕێبەرایەتی یان فەرمانگەی وەبەرهێنان ئێمە بە کۆنووسێک و ئیتفاقێک کە نەخۆشخانەی گشتی بە ئاراستەی نەخۆشخانە پسپۆرەکان دەڕۆین و لە قەزا و ناحەکان دەتوانێت بکاتەوە بۆیە ئەوها ئاسان نییە پرۆسەگە وا بڵێن ئێماوی بێت و نەخۆشخانەی ئەهلی دەکاتەوە نەخێر وە ڕێگەمان لەوەی گرتیە یەکێک ئوتێلێک شقەیەک و عیمارەیەکی بگۆڕیت لە ئوتێلەوە لە بۆ هیچ ئەبەدەوە نیە نەخۆشخانەی گشتی دەبیت لە زەویەکەوە بە مواصفاتی خۆی وەکو نەخۆشخانە دروستکردن نەک ئەوە قەدەغە کرایە بۆ 3 ساڵش دەبێت هیچ ئیجازەک نەدرایتە ئوتێلێک یان فندقێک و شقەیەکی دیکە مۆڵێک بکاتە نەخۆشخانە طبعا بەڕێزان پاڵ ئەوەی کراوە لە نەخۆشخانە هەر بە چەند بڕیارێک کراوە ئێستا ئێمە بۆ یەکەمین جار لە کابینەی نوێم دەستمان برد بۆ کەرتی گشتی و تایبەت ڕێک بخینەوە ئیشەکە نالێم زۆر زەحمەتەوە ناکرێت مستەحیلیش نییە قۆناغی زۆر باشی بڕیوە بەڵام پەیڕەوێکمان لە بەردەستە لەبەرەوەی بە عەجەلەین بۆیە ناوی لە دنین پەیڕە و نایی بووینە یاسا بۆی تاخیرش نەبێ و تا دەگاتە پەرلەمان و پەیڕەوێکی تەواو هەیە لە ڕێخستنەوەی کەرتی گشتی و تایبەت لە دەوامکردن لە سەرچاوە مرۆییەکانی لە پزیشک کارمەندان و پێدانی ڕێژەیەک لەو کارمەندانەی کە تەعین نەبوونە لە حکوومەت و دەرفەتی کاریان لەو بکەین لە تەسعیرە بەڕێزان تەنها عملیات 8,000 جۆری عملیات هەیە ئەوە نرخەکانە من دەمێ لێرە شانتان بدەم 8,000 جۆری عملیات هەیە هەمووی نرخی لۆدانرایە پێوەرەکان و پەیڕەوی خبرەی و شارەزایی دەوروبەریشمان کرایە و ئەو سعرانەش دانرایە هەمووی بە ئاراستەی کەمکردنەوە و من دەمەوێت چەند نمونەیەکشتان بدەمێ ئێمە لە دۆخی کۆرۆنا سعرەکان هەمووتان دەزان بەڕێزان لە لژنەی تەندروستی بەشێکیان لەگەڵمان بوون کە کۆبوونەوە ئێمەوەمان کرد کەرتی تایبەت بێتە نایە بەڵام لە سەتادەی نەخۆشیش نەچوە کەرتی تایبەت بەڕێزان لە سەتادەی نەخۆشیش نزیک لە 8,000 نەخۆش کە لە نەخۆشخانەکان پێویستی بەداخلبوون بووە یان توش بووە ببورن بەشێکی زۆر کەم نەگەیشتە سەتادەی نەخۆشیش لە کەرتی تایبەت نەخۆش ئەوانەی چوینە کەرتی تایبەتیش ئێمە تەسعیرەمان لۆدانان لە 3,000 دلارەوە هینامانە 500 دلار و 600,000 دینار هەمووتان دەزان کە ئەوانە عینای ڕۆگەزە شەوی لە هەموو دنیادا بەچەندە اینجا بەڵێ تەجاوز هەبوو لەو ژمارەیە یەک بەیەک پسوولەی هەر هەموو نەخۆشەکان بە لیژنەیەکی لێکۆڵینەوە لەوە حزوری حاکمێک لە ناو لیژنەی لێکۆڵینەوە پسوولە بە پسوولەی نەخۆشی کۆرۆنا پێداچوونەوەی بۆ کراوە هەر تەجاوزێک
585 مليون دينار بقراري لزني تحقيق وبتوقيعي دادوەرێک گەڕاوەتەوە و ئێستا ئێمە دابەش دەکەمسەوە نەخۆشیان کە تەزاوزیان لە سەکراوە هیچ نەخۆشێک ڕێگەی پێ نەدرا و قبول نەکرا بە دواداچوومان کرد و ئەمە تەجروبەتی مهم بوو بۆی ئێمە نرخەکانی دیش بە هەمان شێوە ئێستا بیخینە ناو کەرتی تایبەت کە لەو نرخانە نابێ بەسەردا بڕۆ لە شێرپەنجە بە هەمان شێوە بەڕێزان لەسەر ئەستۆی سندوقی کۆمەڵ شێرپەنجە کۆمەڵێک نەشتەرگەری هەیە زۆر بە کەمتر کراوەتەوە لە سەتاتلی سعرەکانی جارانیش کەمتر کراوەتەوە هاتە ئەگەر جاران نەشتەرگەریەکی مێشک بە 6 ملیۆن دینار کرابایە ئێستا کە بە 3 ملیۆن دینار کەمتریش بۆ نەخۆشێکی شێرپەنجە لەلایەن سندوقەوە دەبێ بۆی ئەنجام درێ بۆیە ئەم تەجروبانە وەکو تەجروبەی ئەزمموی سەرکەوتنمان بەسەریدا هیناوە و بە شێوەیەک گشتی هەموو نەشتەرگەریەکان نرخی بۆ دانراوە هەموو تاقیەکان 800 زۆری پشکنینێ نرخی بۆ دانراوە ئاخرشە دێستە سعرەکانی لژنەیەکمان هەیە ئەوانەی پسپۆرن لە بواری سۆنەر و ئەشعە و ئەشعەیە اعتیادیە سیتیسکانە ئێمارایە سۆنەرە کۆمەڵێک تیشکەیە جۆرەکانی کەوانە زۆر نینە ئێستا پێداچنەوە ئەو نرخانە بەیەکەوە ئێمە ڕای دەگەێنین و دەچتە بواری جێبجێکردن و ئەو پەیڕەوە بەڕێزان لە نزیکترین کاتدا ئێمە ڕەوانەی سەرکاتی ئەنجومەنی وزران دەکەین بۆی پەیڕەوی و ڕێخستنی کەرتی تایبەت بە پەیڕەوێک چکە لژنەی تەفتیش متابعە کە دەچێتە ناو بازار متابعەی دەکات دەبێت پەیڕەوەک و دەستورێکی لەدەست بێت بتوانین محاسبەی بکات بەلایانی کەم بەڕێزان ئێمە لە 2 ساڵی ڕابردوو قەدەغەمان کرد هەر پزیشکێک کە ئیدارەی نەخۆشخانەکە دەکات بە هەمان شێوە فەرمانبەر بێ لە حکوومەت هیچ نەخۆشخانەیەکی ئەهلی لە کوردستان نەماوە مدیری نەخۆشخانەکە فەرمانبەر بێت فەرمانبەرێکی سادەش بێت دواتە نەک بەڵام ئەگەر پێش چەند ساڵێک پێشتە بپرسی مدیری نەخۆشخانەی حکومیە بۆ مدیری نەخۆشخانەی ئەهلیش بووە و دیاردێژەوە بەڵام ئەوە ڕێگەی لێگیرا چکە بە یاسایەکەی کە لە عێراقدا هەیە دەبێت متەفەرق کامل بێ ئەو کەسێک کە دەبێتە بەڕێوەبەری نەخۆشخانە ڕسوماتی پێدانی مۆڵەت بە نەخۆشخانە تایبەتەکان بەڕێزان ڕێزبەندی کراوە نەخۆشخانەی بچووکە مامناوەندیە نەخۆشخانەی گەورە هەیە و پێدانی ژمارە ئەستێرەکان لەسەر ئەساسی فەندەقیە و خزمەتگوزاریەکانی ئەوانە هەمووی کاری ئاسانە ئێستاکە کراوە و من ئەو راپۆرتە هەندێک دوور درێژ ڕەنگە هەمووی نەتوان بخینەوە بەڕێ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئەو راپۆرتە لایەن لژنەی تەندروستی هەیە دەچمە سەر پرسیارەکان ئەوەی لە کەرتی تایبەت کراوە بەڕێزان ئێستاکە لە سنتەرەکانە کە ڕێنماییەکی تەواو جێبەجێ دەکرێت بەسەر نوێکردنەوە یان پێدانی مۆڵەت بەڵام ئەوەش بێت کێشە نییە بە تایبەتی لەگەڵ بەڕاستی ئێمە 8 سندیکا هەیە کە تەعامل لەگەڵ لایەنی تەندروستی دەکات و ئەوانش کە ئەوانەی مۆڵەتی کارکردیان دەدرێت پیشانە و دەبێت ممارەسەی پیشەکەی خۆیان لە نەقابە معنیەکان وەربگرن دەبێت ئەو بڵێم کە دوو جۆرە مۆڵەت هەیە بەڕێزان بۆی تێکەڵی نەکەین بەڕێزێک گوتێ مۆڵەت سندیکا مۆڵەت دەدات یان سندیکا دەچی دایدەخات بەڕێزان مۆڵەتێکگەی مۆڵەت وەکو تاکە کەسێک کارمەندی تەندروستیە سندیکای کارمەندانی تەندروستی دەبێت مافی کارمەندی تەندروستی پێ بدات و بیکات لای خۆی کەسێک پزیشکە سندیکای پزیشکان دەتوانێت وەکو پزیشکێک ممارسە یان مۆڵەتی کەسیەکەی خۆی بداتێ بەڵام وەکو لە قانونی عەرەبیەکەی بەغدا دەڵێ محل کە دەڵێ محل یعنی شوێنێک کە ممارسەکەی تێدا دەکرێت ئەمە یان نەخۆشخانەیە عیادەیە لە سنتەرێک دەگرێتەوە کۆمەلگایەک دەگرێتەوە بچووک گەورە هەمووی پێکەوە ئەمە لە وەزارەتی تەندروستی لەگەڵ ئەو داواکاریانەدا دەکرێت بەڕێزان ئەو راپۆرتەی کە دەچمە سەر وەڵامی پرسیارەکان ئەو راپۆرتەی کە لەلایەن لژنەی کاروباری تەندروستی ئامادەکراوە و بزانم بەشێکم جواب داوە ناچمەوە سەرێ سەبارەت بە ستیکەر باسم کرد خاڵی دووەمیان لەسەر هەر کۆمپانیاکە زۆر دەمانێت بێت ئەم راپۆرتە من دەمێت بە داوای لێبوردنەوە بە لژنەی تەندروستی بڵێم بەشێکی داتای یان زانیاری کۆنا لە راپۆرتەکانی پێشودا هەبوو بەشێکی چارسەر کراوە لە زەمەنی ئێستادا نەماوە واتە هەر کۆمپانیایەک هەر جۆرە دەرمانێکی بێت تەواو لە هەر وڵاتێک بێنتە نەخێر ئەو دەرمانیان دەبێت ڕفرەنسێبی باسم کرد یان دەبێت مەصنەعەکەی تەسجیل بی و دەرمانەکە دەبێت تەسجیل بیت لە کوالتی کۆنتڕۆڵ ئەگەر نییە هەر دەرمانێک بە کەیف خۆت بێنێ بەڵێ دواکەوتنی ئەنجامی پشکنین بەڕێزان من سەبەبەکان باس کردووە دواکەوتنەوەکە کەم کراوەتەوە بەشێک لە پزیشکان کاتێک دەرمان بۆ نەخۆش دەنووسن طبعا پرۆسەیە لەگەر نەقابە و بڕیارێک ئەنجومەنی وزرانیش دەبێت هەموو ڕاچێتەکان ئێستا من پرسیارم کرد یعنی لەناو بەڕێزان پزیشکان کە زیاتر لە 185 پزیشکان ئێستا بە کۆمپیوتەر ئەوکەیان دەنووسن ڕاچێتەکە لەناو عیادەکەی خۆیان ئەمە بەش تا ڕادەیەک تەنسیق کەم دەکاتەوە چونکە تعلیمات دەبێت ناوی زانستی بنووسین نەک ناوی تیجاری ئەو ناو تیجاریەیە کە وا دەکات ئللا لەو کۆمپانیایە و ناو تیجاری بکڕ بەڵام ئەگەر ناوی زانستی بێت ئەو کاتی
يعني جیاواز نابێ ئەو پلاڤێکسە لە هەر سەیدڵێک بکڕی لە هەر کۆمپانیایەک بکڕی ئەوە بە دوواداچوونی زیاتری بۆ دەکەین بۆی بە 100% هەموو عیادەکان دەبێت ڕاچێتەی بە کۆمپیوتەر بنووسن و نەخۆشیش ئازادە دەبێت لە هەم شوێنێک بکڕێت ناچاری بکە ئیلا لەو دەرمانخانەیە بیکڕێ دواکەوتنی ڕێگە پێدان باسم کرد بەڕێزان هیچ نرخێک ناچێتە سەری و قازان 400 700 نازانم ئەم قیاسە چۆن کراوە چکە مستحیل ئەوەیان بەپێی پێویست بە دوواداچوون نییە و دەرمانە هاوردێرەی کوردستان دەگە لە وڵاتیان کە لێ دێت تاوەکو سەر سنوور بە چ شێوازێک بەڕێزان من ئەوە تحقیق بابەتم کردیا داتا لۆگەر هەیە بە جۆرەی ڕێنمایەکانی کوالیتی کۆنتڕۆڵ دەبێت ئەوانەی نەقل دەکەن دێنە سەر سنوور دەبێت هەموو پالێتێک داتا لۆگەری تێدابێت داتا لۆگەر سعات بە سعات تمپریچەرەکە و ئەوەی نسبەی شێداریەکەی هەمیدیتیەکەی پێ پیشان دەدات سعات بە سعات و چەندین حالەت جوڵێنرا و کەیسی بۆ کراوەتە لە بەرەوەی کە گەیشتۆتە نە هەرێمی کوردستانی داتا لۆگەری نەبووە بۆیە ئەوە یەک لە ڕێنمایەکانە وە کۆمپانیا ڕەسەنەکان خۆیان لە بەرسومعی خۆیان ناچن بەبێ ئەو داتا لۆگەرە دەرمانێک بێنن لە گەرما بمینێتەوە و تێک بچێت دەرمانخانەکان شەوانە تا دوایینەڕۆ ئەم کێشەیە بەڵێ بوونی هەیە دەوەستێتە سەر ئاستی کارەبا لە شوێنەکان دەرمانخانەیە کارەبای لێ ببڕێ و دەرمانەکە لە ناو بەڵام بەڕێزان ئەو دەرمانانە من دەمێت شتێکتان پێ بڵێم دەرمان هەموو دەرمانێک وەکو یەک دەرمانی ڤاکسین هەندێک دەرمانی بایۆلۆجی هەندێک دەرمانی دیکە هەیە کە ناقص 0 تا دەگاتە ناقص 18 ئەوانە لە سەرلاجە و بەڕاد و تەنانەت گواستنەوەکەشی دەبی لە ناو ئایس لە ناو بەفر بێت لە ناو ئایس بۆکس بێت لەبەرەوە دەرمانی دیکە کە تحملی هەتا ڕێژەیەکی دیکەی بەرزتر دەکات بۆیە ئەمە دەرمانسازەکان تێدا بەرپرسن و حزوری دەرمانساز لێرەدا گرنگە کە دەبێت لە دەرمانخانەکاندا دەوام بکەن دامەزراوەی نیشتیمانی دەرمان و خۆراک دوو بۆ چندوو جیاوازەیە ئەگەر باز لە دامەزراوەی کوالیتی کۆنتڕۆڵکردنی دەرمان و خۆراک دەکرێت ئەمە بابەتێکە کۆمپانیای نیشتیمانی دامەزراوەی دابینکردنی دەرمان بابەتێکی ترەوە وەکو گوتم ئەوەیان وەکو کیمادیایە باس لەوە دەکات لە ڕاپۆرتکە نابێت کەرتی تایبەت هیچ پشکیە بێت ئەوەی عێراقیش بەڕێزان کە دانراوە لە کاتی خۆیدا کیمادیە لە ساڵی 1960 وەبزانم دواتر لە نەوەتەکان قانونەکەی دەرچووە بدایەت بە بڕیارێک دروستکراوە مشترک بوو هەر خۆی هەر لەبەر ئەوەشە ناوی کیمادیا شەریکەی حکومیە بەڵام مشترەکە لەگە کەرتی تایبەت یعنی ئەوەش وەبزانم عملی نییە هەر کەرتی تایبەت بە یەک جاری ئللا حکومەت بەڵێ حکومەت بەخۆی دەیکڕێ بەڵام دامەزراوەکە بە هاوبەشی دەبێت لێژنەی چاودێری بازار بە بەردەوامی چاودێری نەرمانخانە و کۆگاکان دەکەن تەنانەت بۆ سەر سنوورەکانیش دەخت دەکەنەوە کار فەرمانبەرێکی ئەومان باس کرد بەڕێزان خاڵی شەشەم دەکرێت یەک سیستەم سەرجەم دەرمانەکانی کوردستان بێکەوە بەستێ بەڵێ ئێمە و ڕاستپاردێمان لە سیستەمی ئەلکترۆنی ستیکەر دەچێتە بۆوار جێبەجێکردن لەزگەی دەرمان نەدرێ بە کۆمپانیەکان ئەمە دامەزراوەی نیشتیمانی چارەسەری و بابەتە دەکات بەڕێزان چکە لە ئێستادا ئەو شێوازە جێبەجێ ناکرێت بەڵام لە دامەزراوەی نیشتیمانی ستیکەر خۆمان چاودێریکردنی لێدانی ستیکەرەکە بکەین بەڵام لە پرۆسەی ئەلکترۆنی جارێکتر کۆمپانیا خۆشی ناتوانێت هیچ سەرپێچێک بکات چونکە سیستەمەکە خۆی بە ئەلکترۆنی دەبەسرێتەوە هەموو هاوڵاتیەک دەتوانێت بە دوواداچوونی بکات لە پرۆسەی کڕین دەرمان بۆ کەرتی گشتی حکوومەت جیاوازی لە نێوان پارێزگاکانی هەرێم بەڕێزان ئەمە لە لای ئێمە نییە وەزارەتی تەندروستی زۆر جار ئێمە ڕوونکردنەوەمان داوە سیستەمی بانقیە بانقێک نەختینە زیاتر خەرج دەکات بۆ چەکێک لە بانقێکی دیکە ڕەنگە لە ناو هەمان شاریشە و جیاوازیە بێ بەڕێزان ئەمە پەیوەندی بە جیاوازی سیاسی و جیاوازی پارێزگا نییە لە هەمان بانق لە ناو هەمان شار ڕەنگە جیاوازیە بێ لە بانقێک بۆ بانقێکچکە بۆیە ئەوە کێشە سەرچەکەیە کە لە سلێمانی باسی لێوکرا لە ماوەی چەند هەفتە و مانجی ڕابردوو بڵێ ڕێژەیەکیان داناوە کە 105 ئەمەش داوا دەکەین لەگەڵ ئێوە لێرەوە جارێکتر جەخت دەکەینەوە کە وەزارەتی دارایی ئەم کێشەی سیولە و پارەی نەختینەمان بۆ چارەسەر بکات بەڵام من دەمێن معلوماتێکتان دەمێت من لە 2014 خۆم بەڕێوەبەری گشتی بووم 102 هەفتانە دەدرا بە کۆمپانیەکانی دابینکردنی دەرمان لە شارێکتر 130 دەدرا لە هەندێک شاری دیکە 100 دەدرا بەڕێزان ئێستا هەمووی بۆ 105 بڵێ ئەو کێشەی دروست کرد ئێستا ئێمە داوامان کردووە و بەڵێنێکمان وەرگرتووە کەم کێشەیە بە ڕێژەیەکی یەکجار زۆر کە من نامەوێت ڕەخەمە بکەمە ماڵ لێرە ئەعلانی بکەم ڕێژەیەکی یەکجار زۆر لەو نەختینەیە دابیم کرێمانگانە بۆ کۆمپانیەکان بۆی بۆ شێوازە دەرمانی ژەرزان دەبێت بەڕێزان دەرمانیش متەوەفر دەبێت و کۆمپانیایەکی منافەسەش باشتر دەبێت باوەڕ بکەن بەڕێزان زۆر کۆمپانیای خۆی لەگەڵ حکوومەت ئەسڵەن تەعامل ناکەن نایە دەڵێ من نامەوێت پارەکەم کەوتە قەرز و قەرد ئەم دەمەوێت کاشەیە من نمونەکتان بۆ بجێڕمەوە لە وەختی شەڕی داعش یەکێک لە کۆمپانیەکان هەندێک لە بابەتەکانی دابین دەکرد بۆ ئەشعە و سۆنەر لۆ ئەشعەی
دەهات دێگوگە لەسەر سیم پرایڤێتە پارەکە لە دەست مدیری مستشفایە و موجودە من دەیفرۆشم بەڵام بە شێوازی سبەینان بێ بە لەژنەی تەندەرینگ و کڕیم بم نایفرۆشم چونکە دەرمانەکەم ناوێ ببتە چەکە و چەکە لە جیرفان 20 ساڵک یعنی فعلا دابینکردنی نەختینە تکا دەکەین لە وەزارەتی دارایی ئەو کێشەیەمە بۆ هەڵکە چونکە دەرمان هەرزانتر دەبیت دەرمان زۆرتر دەبیت کوالیتیش بەرز دەبێتەوە و هەڵی منافەسەتی زۆریش بۆ کۆمپانیەکان دێنە ناو کارەکە کڕینی دەرمان لە نێوان پارێزگاکان وەک گینێکی نییە بەڕێزان ئەوەی باسم کرد ئەو دیراسەی تیمە ڕایشکاریەکە کردیتیان و بابەتەکە کۆیان کردوتەوە کە چۆن بتوانن یەخستنی کڕینی دەرمان بکەن دەرمانەکانی شێرپەنجە نازانم من سەیرم پێ دێ من حەزم لێ لێژنەیەک بێتم شاکە بزانین 3 تا 5 کۆمپانیایە زیاتر لە 10-15 کۆمپانیایە بەڵام بەڕێزان هەندێک دەرمانی شێرپەنجە هەیە یعنی وەچیلی حەسریە ئەو بابەتە ئیلا فلان کۆمپانیا هەیەی ئەسڵان ئەگەر تەقدیم نەکات بێ دەرمان دەبین دەبی تەقدیم کات بۆ کڕین بۆیە وردەکاری تێدایە گادلاین و ڕێنمایی دانراوە و چاکسازی تەواو لەو بابەتەکرایە و ئەم بابەتە ئیعلان دەکرێت بۆم شەریکەکان فەرمووەرن کەس ڕێگری لێ نەکرایە بێت تەقدیم بکات و بە چەندین پرۆسەی فتح و تحلیل و دواتر بە پێداچنەوە دادەچێت کە ئەمە چەندین کەس تێدا بەشدار دەبێت لەو بڕواایەدا نەبن احتیکار و پێدان بە ڕێکارێکی نایاسایی بکرێت دەرمانی بۆ بێمۆڵەت لە مەرزەکان هەرێمی کوردستان بازگەناوخەکان دێتە ناو هەرێمی کوردستان بەڕێزان هەر دەرمانێک بە ڕێگەی تیمەکانیمە لە بازگە بێت یان لە دەواازەکان بێت لە مەتار بێت بەڕێی کوالیت کۆنتترۆل کە تیمەکانی لەوێنە بێت مستحیلە ئەگەر هەموو ئەوڕاقتەوە نەبێت ڕێگەی پێ بدرێت بەڵام دەرمانێک ئێمە ئاگدار نەبین و ئێستا ئێمە دانیشتە دەرمانێک بێت و بکەوێتە بازار و بە قاچاق بێتە ژورەوە ئێمە بەرپرسنین لە دەرمانی قاچاق کە بەڕێ ئێمە نایەت هەر دەرمان بۆیە بە سوپاسەوە ئێستا هەموو بازگەکان و دەواازەکان هاوکارێکی باشن بۆی ڕاگررتنی دەرمان تاوەکو کوالیت کۆنتترۆل بە دۆداچوین دەکات دەرمانی نرخی نەخۆشانە تایبەتەکان بەڕێزان پڕکردنەوەی ئەوە ڕاستپاردەکانە کە خرایتە ڕوو لێک جیاکردنەوە وڵی ئەمە هەمومان حەزمان لێ لێک جیاکردنەوەی کردی گشتی تایبەت بەڵام بەڕێزان ئەوە لە عێراقدا ئەو ڕۆنیە دانرایە کارمەندان مۆزەفەکان ئەنجا پزیشکە کارمەند تەندروستیە یاسا ڕێی پێداوە کە دوای دەوامی فەرمی خۆی بتوانێت کلینیکی تایبەتی خۆی هەبێ و ئەمە تەنها لە عێراقیش نیە لە زۆر وڵاتان هەیە بەڕێزان جیاکردنەوەی لە ڕووی کۆمەڵێک یاسا دەبێت دەستکاری بکرێت من ناڵێم ئیشمان لێ نەکردووە دەیکەین بەڵام دەستپێکەکمان هەیە نەجاحەتێکی زۆر باشمان لێ هینایە لەو جیاکردنەوە من دوو نمونەتان دەدەمێ بەڕێزان جاران شێرپەنجە لە سنتەرەکانی شێرپەنجە سعادەتی نێڕۆ دەبایە نەخۆش ئەگەر ئەو کۆکتێلی یان ئەو عیلاجە کیمیایی لەسەر دەبایە لێ بکرێتەوە بچتەوە ماڵی هەتا چەند ڕۆژێک کە سڕێ دێتەوە ئێستا تا 5 ئێوارە وەردەگرێت بەڵام دەکرێت پزیشکەکە بچێتەوە ماڵەوە نەخێر پزیشکەکەش دەمینێتەوە چارەسەریەکان بەردەوام بدەن ئەسان دەک نەخۆش نۆرەی ئێوارین دەدرێتێ لە بەرامبەر چ لە بەرامبەر بڕە پارەیەک کە پێ دەڵێن بەدەل عیادا بە قانونی بە تەعهود دانرا و عیادەکەی خۆی داخستێ بە فەرمی بەدەل عیادە هەیە سەرکەوتنێکی زۆر باشی نایە خەدەماتی شێرپەنجە باش بووە سڕە نمایە نەخۆش مرتاحە ئەوەی دیکە لە پزیشکی فریاکەوتن بەڕێزان ئێمە سێ جۆری دیکەی بەدەل عیادەمانەیە لە هەر سێکیان سەرکەوتنمانینەیە بۆ منە نەخۆشێکی تالاسیمیا جاران ئیلا دەبایە سبەینان دوای نێڕۆ قەپات دەکرێت ئێستا سنتەری تالاسیمیا تا 5 ئێوارە و پزیشکی پسپۆر دەبینێتەوە بەرامبەر بەدەل عیادەیەک ئەوەی دیکەیان لە فریاکەوتنەکان پزیشکانێک لە چەند پسپۆرێکی جیاواز بیانێ بمێنەوە بەدەل عیادیان دەدرێتێ بەڵام بە شەرتێک نابێت لە کەرتی تایبەتیشکەن و نابێت لە عیادەی خۆیان بکەنەوە بەدەل عیادەیەکیان هەیە بە سوپاسەوە سەرکەوتنێکی باشینەیە و پزیشکی پسپۆری فریاکەوتنەوەی کە طب تەواڕی پێ دەڵێن ئەوانە ژمارەیان زۆر سنووردارە بە تایبەتی لە سلێمانی کە تەنها 2 پزیشکەیە لە هەولێر نزیکە 11 پزیشکەیە لە دۆک ژمارەی سنووردار هەیە ئەوانەش بەدەل عیادەیان بەڵام ئەوە بە اختیاریە زۆربیان بەدەل عیادە وەردەگرن تا 12 شەو نەخۆش کە بچێتە فریاکەوتنەکان پزیشکی پسپۆر دەبینێت ئەو بابەتە ئێستا ئێمە لەگەڵ تیمێکی ڕایشکاری ڕێکەوتنێکمانەیە کە بۆ چاکردن و ڕیفۆرمکردنی سیستەمی تەندروستی نمونەی چەند نەخۆشخانەیەکمان وەرگرتووە لە هەر سێ محافەزە کە بتوانین ئەو سیستەمە پەیڕەو بکەین بۆی بە تەواوەتی کردی گشتی تایبەت لێک جیا بکەینەوە بەڵام بە شەو ڕۆژێک ناکرێت ئەوەی تەعینە لە حکوومەت و تەعینە بە قانونی تەعینە پێ بڵم بڕۆ ماڵەوە معاشەکەی لێ ببڕم و یەکێکە بێ ئەسڵەن لە هەندێک پسپۆری بەڕێزان ڕەنگە هەر پێت نەکرێت چکە بە 50 دەست دەژمێردێن تازە بە ڕێزێک باسی ئەوەی دەکرد مەسەلەن طبی عەدلی بۆ لە ڕاپەڕین پزیشکی پسپۆر لە هەموو هەولێر بەڕێزان ئێستا یەک پزیشکمایە طبی عەدلی بکە لەبەر پزیشکەکان ئینتەرێستیان لە هەموو دنیا ژوایە تەقدیرە هەروایە طبی عەدلیەوە هەیە
صحي مجتمع ئەوەی صحە عامی پێ دەڵێن کۆمنیتی مێدسنە ئەو هەیە کۆمەڵێک پسپۆریە خۆی یعنی ڕغبەی نییە لە هەموو وڵاتانی دنیا بڕۆ هەر وڵاتێکی دنیا ژمارە تەخدیریان کەمە هەر وڵاتی دنیا بۆیە ئەوانە ڕەنگە بەدەڵعیادا هەندێک ئیستناعات بکرێت لە بۆ پسپۆریە تایبەتەکان سەبارەت بە ئەو پڕکردنەوەی ئینشاءڵڵا کاری لەسەر دەکەین و کۆمەڵێک ڕەشنووسمان لەدەستە من دەمەوێت پێتان بڵێم کە 6 یاسا ئێستا ئامادەکردنەکانی تەواو بۆ ڕەشنووسە و ئێمە هەمووی دەنێرین ئەوەی پەیڕەوە ئەوەی یاسایە بۆ سەرکاتی هێزبێنجران و لەلایەن بەڕێز خوشتی بەڕێزمان دکتۆرە ڤاڵاش زۆر بە خێرایی عەجەلەمان لێ دەکات کە ئەوانە ڕەوانەی پەرلەمان بکات هیواداری پەرلەمان ئەو پرۆژە یاسایانەی تەندروستی کە دەگات لە ئایندەیەکی نزیک دەگاتە دەستان بە پێشی بێخات بەوەی ببێتە پرۆژە ببێتە بڕیار ئەوەی باسم کرد ئەوەی پارەی خەرجکرا و 400 ئەوم باس کرد پێداویستی دەرمان بەڕێزان پێداویستی دەرمان بەس لە هەرێمی کوردستاندا لە ڕێگەی ئەو سیستەمەی کۆمپانیای نیشتیمانی چونکە ئەو دەیداتە کەرتی تایبەتیش ڕێک دەخرێ ئەگەر ئێمە کۆمپانیای نیشتیمانی وەکو بیمەی تەندروستەکەیە تەنها مشکلێک حل ناکات زۆر مشکلە حل دەکات حاجەتی خۆت لە کوردستان دەزانیەوە حاجەتی بازار چەندە لە بۆ پاراستۆل هەرێمی کوردستان چەند پاراستۆلی پێویستە بەڵام بەڕێزان لەبیر نەکەین زۆرێک لە دەرمان و پێداویستی پزیشکی عێراقیش لە ناو هەرێمی کوردستان لە ڕێگەی فڕۆکەخانەکان و دەواازەکانەوە بۆ باشوور و ناوەڕاستی عێراق دەڕات بۆیە ئەوەی کە لە هەرێمی کوردستان داخل دەبیت تەنها تعبیر لەوە ناکە ئەوە تەنها بۆ هەرێمی کوردستانە بەڕێزان ئێستا ئەوەی باز دەکرێت یەک دەرمان زیاتر لە 10 کۆمپانیای جیاوازەیە تا ڕادەیەک سنووردار کردووە چونکە تەزیل خۆی تەزیلکردن پرۆسەی تەزیلی دەرمانەکانمان دەست پێ کردووە و تەزیلی مەسنەعەکان ئەوانە خۆیان کەمی دەکاتەوە واتە نابێت 50 ئاپاراستۆل تەبێت 50 ئاڤۆڵتارین دەبێت خۆی کەم دەبێت چکە هەموو بەپێی ئەو ڕێنمەیە ناتوانێت خۆی تەزیل بکات و من دەمێ ئەوەش بڵێم کە ناشتانی بە تەواوەتی ڕێگە بگری چکە بازاری ئازادیش هەیە لە دەرمان ناتوانێت ڕێگە بگری تەنها یەک بابەت و یەک دەرمان تەنها ئەو جۆرە ئاوە بێتە بازار ناکرێت چونکە چەندین جۆری جیاواز هەیە سەبارەت بە پرسی زیادکردنی داهاتی حکوومەت نابێت لە کەرتەنووسی بەڕێزان داهاتی راپۆرتێک لە پێش لیژنەی تەندروستی و سەرۆکایەتی پەرلەمانە سیر بکەن داهاتی لە 2 ساڵی ڕابردوو داهات چەند زیاد بووە بە زیاتر لە 200 داهات زیاد بووە کە لە 17 میلیارد دینار وەزارەتی تەندروستی داهاتیە بوو لە ساڵێکدا ئێستا زیاتر لە 52 میلیارد داهاتیە بەڵام یەک داهاتیش لەسەر حسابی بتاقەی نەخۆش نەبووە بەڕێزان هیچ نرخی خزمەتگوزاریەکی بتاقەی نەخۆش زیاد نەکرێ ئەو داهاتە تەنها ڕێخستنەوەی کەرتی تایبەت بووە ڕێخستنەوەی باج بووە نەک زیادکردنی باج ڕێخستنەوەی مۆڵەت و ڕسوماتەکان بووە لە کەرتی بە تایبەتی لە کوالیتی کۆنترۆل زۆرترین داهات لە کوالیتی کۆنترۆل لەبەرەوەی جاران دەرمان دەهات و بەبێ ئەوەی ڕسومات و باج و ئوجورەکانی خۆیان بدەن ئێستا کە ئەوانە ڕێکخرایەوە بۆیە ئەمەش هەر بۆ حکوومەت هەرێمی کوردستانەوە بەشێک لەو داهاتەش دەدرێتەوە کوالیتی کۆنترۆلیان شوێنە جیاوازەکان بۆ ئیدامەکردن بەکار بێتەوە بەڵێ ئێمە نقطەی 11 پشتگیری لژنەی تەندروستی دەکەن و سوپاسیان دەکەین ئەو بابەتیان ورژاندۆ هیوادارم لە قەناتەکانی دیکەی بەڕێزیشتانەوە جەخت لە حکوومەتی عێراقی بکرێتەوە کە 17 بە تەواوەتی لە بودجەی حاکیمە بۆ هەموو دەرمان و پێداویستی و ئامێر و وەسیانەش بێ بەڕاستی بەڕێزان لە ئێستادا تەنها لە نێوان 12.7 دەرمان و پێداویستی پزیشکی بۆ هەرێمی کوردستان دابین دەکرێت کە ئەویش بۆ پچڕ ڕەنگە هەندێک بابەت هەردابین نەکرێت ڕەچاوکردنی پێویستی جوگرافی بەڵێ باسم کرد پێدانی مۆڵەتیکردنەوەی نەخشانە ئێمەش تەشجیعیکردنەوەی نەخشانی تایبەت لە قەزا و نەحکان دەکەین و دەستیشی پێکردووە سەبارەت بە پرسیارەکان بەڕێزان طبعا جگە لە 2 راپۆرتی لەسەر کەرتی تایبەت و لەسەر دەرمان پێشکەشم کردووە بۆ بەڕێستان لیژنەی تەندروستی و سەرۆکایەتی پەرلەمان من دوو راپۆرتی دیکەشم دایتە بەڕێستان یەکیان لەسەر داهاتەکانە یەکیان لەسەر راپۆرتێکی عامە و راپۆرتێکی زۆر تەفسیلی ڕەنگە نەمتانی ببمبورن لە هەمووتان ئینشاڵڵا ئەگەر پێویست بوو دواتر لە ڕۆژانی داهاتوو ئەم راپۆرتە خزمەتگوزاری تەندروستی گشتی و کەرتی تایبەتی تێدایە بەڕاستی بەڕێزان دەمێ ئەوە بڵێم کە ئەگەر بڵێن نەخۆشخانەی حکومی نەماوە و وێرانە و نەخۆشخانەی کەرتی تایبەت دەستی بەسەر هەموو خەدەمات داگرێت بەڕاستی ئەوە بمبورنە قسەی دەکەم ڕەنگە هەندێک لە بێویژدانی تێدا بێت چونکە نەخۆشخانەی حکومی تا ئێستاش بە تەواوەتی مسەیترە لەسەر پێشکەشکردنی خەدەماتەکان نەخۆشخانەی حکومی ئەبەدەن کەرتی تایبەت نەبوویتە بەدیلی حکومی و نەخۆشخانەی ئەسڵەن کەرتی تایبەت ناتوانێت نە لە سەرچاو مرۆیەکەی نە لە نەوعیەتەکەی نە لە ئامێرەکەی بگاتە کەرتی من هەندێک مطلق قسە ناکەم هەندێک پسپۆری ڕەنگە هەبێت بەڵام هەندێک پسپۆری ئەسڵەن 100% لە حکومەت دەکرێت بۆ نمونە تا ئێستاش تەواڕی زیاتر لە 90 تەواڕی بۆ نەخۆشخانە حکومیەکان دێت و خەدەماتەکان
ئەو سەتادەیە کە دەچێتە ئەهلی کێشەی بۆ ئێمە دروست کردووەوە بە سەرپێچی دادنێنێمە کاتێک کە دەچێن لە دۆسیەی پۆلیسیەکەشی تێدا بزر دەبێت و من دەمەوێت بڵێم کە خزمەتگوزاری گولە و بڕین و شکان و ئەوانەی کە لە حادیسە و ڕووداوەکان و لە جەنگەکان 100% لەلایەن حکوومەت بەڕێوە دەچێت ئەوەی کە لە سوتانەکانە 100% هیچ کەرتی تایبەت سوتانی نییە تا ئێستا شێرپەنجە باسم کرد کە نزیک لە 100% کە زیاتر لە 97 شێرپەنجە لە حکومی دەکرێت بەڵام ڕەنگە لەبەر هۆی نۆرە هەندێک جان نەخۆش خۆی ئازادە منداڵبوونێکە لەلایەن ئافرەتێک دەچێت لە کەرتی تایبەت کەس بە زۆری لە نەخشخانە ئەگەر بێت و تێبینیەوە بکەین بەڵێ حالەتی وا هەبوو هەندێک جار نەخۆش تەشجیعکرا بێ ئێمە لە ژنەی لێکۆڵنەوە دادنین و قبوڵی ئەوە ناکەین کە کەسێک لە ناو نەخشخانەی حکومی بێت مارکتینگ بکات و بە زۆری نەخۆش بنێرتە دەرەوە من چەند دوو ڕقم دەمەوێت بخەمە بەردەم بەڕێستان بۆی ئەو ڕقەمانەتان لە بیری ببڕێزان ئەو ئیحسایە هەر یەکێک لێەوە لیژنەیەک بچێت دەتانێت ئیحسای هەموو نەخۆشخانە هەلێکان خڕکاتەوە و ئیحسای حکومیەکانیش هەموو خڕکاتەوە ئەو دوو ئیحسام لە کنێستا بەڕێزان 13608 عملیات لە هەرێمی کوردستان لە کەرتی تایبەت کرایە لە ساڵی 2021 ئەو ژمارەیەتان لەکەم بی 13608 عملیاتی بە تەخدیری عام باشە تەماشای راپۆرتی وەزارەتی تەندروستی بکەن چەند عملیات کرایە 223326 عملیات کرایە لە کەرتی حکومی بە هەموو نەخۆشخانەکانی حکومی لە کاتێکدا 76 نەخۆشخانەی حکومی هەیە ئەوی کە تەخدیری عامی تێدا دەکرێت و من باسی سنتەر و مەرکەز سەحی ناکەم بەڕێزان باسی ئەو نەخۆشخانە دەکەم کە عملیاتی تێدا هەیە تەواڕی تێدا هەیە نووسنی تێدا هەیە ئەخسایی تێدا هەیە نەخۆش تێدا دەمێنێتەوە قاوشیەیە 76 نەخۆشخانە و 54 نەخۆشخانەی ئەهلی 223326 عملیات لە بەرامبەردا لە کەرتی تایبەت 13608 عملیات کرایە ئایا ئێوە پێم بڵێن دەکات سەتا چەندی عملیاتەکان لە کوردستان کرابی لە کەرتی تایبەت بووە یعنی بەو دەرەجەیەش ئێمە بڵین پرسیار بکەن ڕۆژێ لە خەستخانەیەکی وەکو خەستخانەی شار چەند عملیات دەکرێت بە هەموو سلێمانیش چەند عملیات دەکرێت لە کەرتی تایبەت لە خەستخانەیەکی وەکو ڕزگاری زیاتر لە 100 عملیات لە ڕۆژێکدا بە سبەینان و بە سەین پرایڤێت دەکرێت ئایا لە هەموو نەخۆشخانەکانی دی چەند دەکرێت بەو شێوەیە نییە بەڕێزان کە وا پیشان بدەین لە ئیعلام کە نەخۆشخانەی حکومی نەمایە ئێستاش نەخۆشخانەی حکومی لە بوونی مقیم دەوری لە مقیم ئەقدەم لە زۆری عەدەدی ئەخساییەکان و لە زۆری سنتەرەکانی ئەستەن تیچینگ ئەوەی کە هەم تەڵەبەی کولێت و هەم تەڵەبەی پۆست گراجوێت زۆربەی نەخۆشخانە حکومیەکانمان ئێستا متمانەی سنتەری بۆردی عەرەبی و بۆردی عێراقی هەیە بۆردی ئوردنی ئێستا پێش دوو هەفتە پێشتە لێرە بوو من زۆرم پێ سەیرە بەڕاستی یعنی لە هەموو وەتەن عەرەبی وەفدێک دێت پزیشکانی پسپۆڕ هەمووی دەرەجەی پرۆفسۆر لە ئەفریقیا و لە سۆماڵ و لە خەلیج و لە مەغریب و مصر و دوبەی و ئوردن دێن متمانە بە خەستخانەیەکی وەکو فلان خەستخانە و فلان خەستخانە دەدەن کە ببتە مرکزی تدریبی طلبەکانی بۆردی عەرەبی 22 وڵاتی عەرەبیە بەڕێزان سیقە بۆ خەستخانەیە دەکات تدریبی چکە احتیاجاتەکانی تێدایە کە بتوانێت 4 ساڵ لەوێ دەوام بکات دوایە بۆرد بەدەست بێنێ و ئیمتحانی نییە ئەیش دەین نێرە بەڕێزان وتان دەزانن کە سوکارتان دکتۆر بووە جاران دکتۆر ئێمە دەبایە بچێت لە ئوردن و لە مصر و لە مەغریب ئیمتحانی نیایی بدا ئێستا ئەوان دێن لێرە ئیمتحانی نیایی دەدەن و اختصاسەکە دەدەن باشە ئەو سیقەیە بۆچی ئێمە لە پێش وڵاتی خۆمان کەم بکەینەوە بۆچی یعنی ئەوڕۆ من لە کۆنفرانسێکی سنتەری دڵ بەشدار بووم پرسیار بکەن نەخۆشیەکانی دڵ لە هەموو سنتەرەکانی دنیا سەتا چەند ڕێژەی سەتا چەندە و ڕێژەی مردنیش لە سنتەرەکانی دڵ لە کوردستان سەتا چەندە یعنی ئەوە سیقەیەک وا بکەم بکەینەوە متمانە نمێ من سوپاسی بەڕێز ڕۆژانخان دەکەم کۆمنتێکی من لە دڵم بوو بیکەم ئەو بەڕێزیان پێش من گوتی ناکرێت ئێمە هاتوینە لە خزمەت بین و هەموو پرسیارەکانی گۆ خزمەت بە وەزارەتەکەی من دەکات و لەسەر سەرمان هەموو نووسیە و هەمووی ئیشی لەسەر دەکەم ئەوەی بکرێت و ئیمکان بی بەڵام ناشکرێت ئێستا ئێمە هەمووی وێران پیشان بدەین نەخۆش بچێتە دەرەوە ئەو ڕێژەی نەخۆش دەچێتە دەرەوەی وڵات چەند کەسن چێنە چەندن زۆر نین بەڕێزان بەڵام ئەو ڕێژەیە چوونە دەرەوەی نەخۆش لە هەموو دنیا هەیە کەسێک لە دوبەیش سواری تیارە دەبێت دەچێتە بەناوبانگترین گۆرانی بێژ لە وڵاتێک کە نەخۆشیمان دەستنە تورکیاوانە لە تورکیا خەڵکەیە دەچێتە ئەمریکا دەچێتە ئەڵمانیا لە ئەڵمانیاش خەڵکەیە دەچێتە وڵاتێکی دیکە نەخۆش ئازادە بەڵام بە زۆری کەس ئەگەر ئێمە خۆمان دەڵێن نەخۆش پێویستی بە خارجە راپۆرتی دەدەین ئەگەر پێویست بکە بەڵام معنایەوە نییە سیستەمەکە وا پیشان دێن خەدەمات خراپە و هیچ نەبووە بەڕێزان تەنها سەردان 12950 نزیکەی 13000 سەردان لە 2021 کە بووە بۆ نەخۆشخانە حکومیەکان 13000 طبعا ئەوە پاکردنەوەی پێویستە تەنزیفاتی دەوێت دەرمان پێڕاناگا ئەم نەحسایەک کرد تەنها لە نەخۆشخانەی منداڵانی هەولێر ڕۆژێ 2 تەنیەکی فول دەرمان سەرف دەکرێت ئێمە هەر بڵین دەرمان لە نەخۆشخانەی حکومی نییە
یعنی دەبێ هەندێک بەڕاستی بەڕێدادی هەم ملیارە بەچی دەدرێت تەنها سەردان لە نەخۆشخانەکان لە کاتێکدا 504,000 سەردان بۆ کەرتی تایبەتە بووە 12 میلیۆن لە چێ نزیکەی 13 میلیۆن سەردان لە چێ 504,000 لە چێ یعنی 1 میلیۆنیش نەبوو بۆ ئەهلیەکان ئەمە نامێ بچمە سەر داتا زۆرە دواتر پێویست هیوادارم کە بەڕێستان وەریگرن بچمە سەر پرسیارەکان بە خێرایی کە زۆری تکراری تێدا هەوڵ دەدەم تکرارەکان دووبات نەکەمەوە هاندان بۆ نەخۆشخانەکانی دەرەوە و شار بەڕێز نەجاتخان یەکەم کەس پرسیاریوەی کرد مهمترین پرسیاری کرد بەڕاستی من سوپاسی دەکەم بەڵێ دائیم ئەمن گوتیتم سێ بابەت هەیە کە کاری خێرای ئێمەیە بەڵام بەداخۆ ئێمە هەر لە قەیرانی دارایین و تووشی کۆرۆناش بووین بە وەزعی کۆرۆناش دەزانن یەکەمیان تەواریەکان خەریکە عیلاجی دەکەین پێشتر دەچێت تەواری ئەخسایی نەبوو وەکو باسم کرد بە بەدەل عیادە و بەکردنەوەی طبی تەواری خەریکە حەل دەبیت و من خۆم پێش 2 هەفتە پێشتر لە سلێمانی لە نەخشانەی شار بووم خۆم چوویمە نەخشانەی ڕۆژهەڵات چوویمە تەواریەکەی دۆک بڕۆم پرسیارکەم بە خۆتان ببینن بزانن سیستەمی بەدەل عیادە و طبی تەواری چۆن دەوری خۆی دیتیا و ئیستشاریەکانمان جیا کردیتەوە لەناو طبی تەواری ئەی تەواری بەتەنێ و ئیستشاریەکەی بەتەنێ لە دەرەوە بۆی خەدەماتەکە کوالیتی بەرزتر بێت و ئەوانەی دانیشتینە پسپۆڕینە ئەوە بابەت یەکەم بابەتی دووەم تەخدیر کە ئێمە پێش هەفتەیەک پێش ئێستا لەگە چەند پەرلەمانتارێکی بەڕێز دانیشتی لەسەر بابەتی تەخدیر چونکە تەخدیر ئەگەر عیلاجی نەکەین بەڕاستی ڕوو لە کەمبوون و هەر ڕوو لە کورتێنان دەینێت تەخدیر وەکو هەموو دنیا ئەو کێشەیە ئێمە لای حەقمان داوەت ئەنجومەنی وزران هەفتەی ڕابردوو جەختمان کردەوە ئینشاءالله کێشەی تەخدیر حەل بکەین چونکە کێشەی تەخدیر کێشەی قەزا و نەحکانیش حەل دەکا وەکو بەڕێز نەجاتخان باسی کرد هاندان بۆ نەخۆشخانەکانی دەرەوە بەڵێ زۆر پێویستە ئێمە جارێشتر لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وزران وەزارەتی دارایی ئالەتێک دادەنین بۆی ئەوەی پزیشکێکە لە چۆمان دەوام دەکات لە کفری دەوام دەکات لە زاخۆ و لە باتیڤا دەوام دەکات دەبێت جیاواز بێ موچە و دەرماڵەکانی لە کەسێک لە ناو شار کاک پێشەوە باسی دەرمانی شێرپەنجەی کرد بەڕێزان دەرمانی شێرپەنجە من بە کورتی باسم کرد بەڵام هەندێکتر لەسەری باسکەم دەرمانی شێرپەنجە دەرمانێکی زۆر تایبەتمەندە زۆر گرانبەهایە نەخۆش ناتوانین لە دەرەوە بکڕین باوەڕ بکەن ئەو کیترۆدایی بەڕێز کاک بەڕێزێک باسی کرد دوو ئایتمی باس کرد تەنها بۆ 3 مانگ سندوقی شێرپەنجە و ڕۆژەی پرسیارم کرد دەڵێت تەنها بۆ 3 مانگ 7 ملیاری پێویستە 7 ملیار بۆ 200 نەخۆش بۆ 3 مانگ 7 ملیار دینار بۆ 200 نەخۆش تەنها بۆ 3 مانگ 7 ملیار دینار تەنها بۆ یەک ئایتم تەسەوورکەن بەڕێزان باشە بابەتە کورتێنانیش دەینی و ناژمنێت من شتێکم بەبیراتەوە بەڕێزان بە ئەمانەتەوە نەقلیکەم بەڕێزانیش بەشێک لە شاندی بەڕێوەرەگشتەکان لەگەڵ من ئێستا لێرن کە چوو بنە بەغدا شاندێکی بەڕێوەرەگشتەکان چوو بوون من سوپاسی لێرەوە لە پێش ڕاگەیاننیش سوپاسی وەزیری تەندروستی عێراق دەکەم کە زۆر سەرسامی و عجابی لە چەند بابەتێک لە هەرێمی کوردستان دەربڕیوە یەکێک لەوانە سندوقی شێرپەنجە بووە و ڕەوشی شێرپەنجە بووە لە کوردستان ئەوان ناتوان دەرمانی شێرپەنجە دابینکەن و گوتیشم ناگاتە سەتادەی دەرمانەکان شێرپەنجە کامە لە عێراق وەری بگرین زۆر سەرسام بۆ کە زیاتر لە 85 دەرمانەکان و پێداویستەکان شێرپەنجە لە کوردستان بوونی هەیە بەڵێ کێشەمان هەیە بەڵام کێشەکان لە چێ و 115 ئەستەنی قرار نییە من چۆن بۆی بکڕم دەرمانی دەگمەنە و کاکاروان دێ لە تەلەڤیزیۆن دەرێ وەزارەت دەرمانی قاچاق دەکڕی هەر بەڕاستی یعنی چۆن بۆی بکڕم دەرمانێکی قرار نەبیت لەبەرەوە بەڕێزان ئەمە پێمان خۆشە 100 بی کەس پێی خۆشە ئێستان بەم بڵێن دەرمانی شێرپەنجە نییە وڵی جەرگمان لەیان دێشی نەخۆشە شێرپەنجە بێ بڵێت بڵێ دەرمانم نییە تەلەفۆن دەکەم لەوە مدیرەکان کاکە هەر کوبیت و ئەو نەخۆشە نابی بە دڵساردی دەبی بۆی دابینکەین لە هەمویان ئەوە بەڕێز دکتۆر هانی وەزیری تەندروستی عێراقی فیدراڵ پێش 2 ڕۆژ بەر لە ئێستا گوتیتی من زۆر معجەبم زۆر دەستخۆشی لە کوردستان دەکەم کە شێرپەنجەی وەزعی شێرپەنجە لە کوردستان باشە و زۆر سوپاسی کوالیتی کۆنتڕۆلی کردیە و بڕیاری دا کە ئەتراف بە هەموو فەحسەی کوالیتی کۆنتڕۆل هێرێمی کوردستان بکە خۆی گوتیتی ئێمە لە عێراق کێشەی وێرانین ئەوە قسەی وی بووە بەڕێزان دەزانن وێرانین لە دەرمانی قاچاق و دەرمانی تەزویر و دەرمانی بەسەرچوو کە بەشێکی وانش بەڕێستان دەزان لە ڕێگەی بازگە و ئەو لە دنیایەک بازگە و مەدخەلی بینیمە و عێراقەیە کە دێتە کوردستانیش و زۆر سوپاسی دەستخۆشی کردیە لە شێوازی دابینکردنی بەڕێزان لە عێراقدا تەنها کیمادیا دەتوانێت دەرمان بۆ دایرە سەحەکانی عێراق 15 محافظەی عێراق دابین بکات لە هەرێمی کوردستان وەزارەتی مالیە ماگانە 6 میلیار بۆ دەرمان ئەوەندە میلیار
خەڵک تعین کرایە بە عقد ئەو 320 کەسەی بەڕێز لە دهۆک کێشیانێ بە ئینشاءڵڵاوە کتابمان کردەوە لە دیوانی ئەنجومەنی وزران حەل دەکرێت و لەبەرەوەی سەتادەیەکە ئێستا وەزارەتی مالیە چاکسازیەکی لەناو شەریکاتی فەحسە کردیەوە و داهاتەکان دەگەڕێتەوە بۆی ئەو سەتادەیە لە بەردەستی دائیرەکان نەمایە نەڕەنی ڕاتبەکانی ئەمداتێ دەخینە سەر وەزارەتی دارایی و کێشەکان من لە نزیکەوە ئاگادارم و هاتینە لایمە پێش 2 ڕۆژ بەر لە ئێستا ئینشاءڵڵا ئەوەیان موچیان نافۆت ئەمە پێمان نەگوتنە بڕۆنەوە ماڵەوە بێ ئیشیان ناکەین بەردەوامن و هەموو موچەکانیان وەردەگرن و مستحقاق خۆیان وەردەگرن هاوردەکردن احتکار نەکەن و منافەسە هەبێ بە دڵنیایە و منافەسە کاک ئیدریس باسی کرد ئەمە ڕێگە نادەین هاوردەکردنی دەرمان احتکاری تێدا بێت کاک زیاد باسی بیمەی تەندروستی کرد بەڕێزان بیمەی تەندروستی ڕاستە تاخیر بوو بەڵام باوەڕ بکەن ئێمە لەگەڵ وەزارەتە پەیوەنددارەکان بە تایبەتی وەزارەتی دارایی و لێژنەیەکی باڵامە هەبوو لەگەڵ هەموو سندیکاکان زیاتر لەوانەیە بڵێم لە احتیمال لە 25-30 دانیشتن کرابێت و لێژنەیە هەمویان تەوقیعیان کردووە ڕەشنووسەکە ئامادەیە دوهەمی خوێندنەوەی لای خۆمان ماوە و پێشکەشی سەرکاتی ئەنجومەنی وزران دەکەین بۆی بیمەی تەندروستی بێتە پەرلەمانی کوردستان بیمەی تەندروستی زۆر کێشە حەل دەکات کوالیتی یەکسانی لە نێوان هاوڵاتی و سەرچاوی داهات دەبێت و بیمەی تەندروستی ڕێگە لە کەرتی تایبەتش دەگیرێت کە بتوانێت تەلاعوب بە سەعر و بە نەخۆش بکات چونکە کەرتی تایبەتش دێتە ناو هەمان سیستەم بۆیە بەڕێزان ئەوە ئامادەیە و بیمەی تەندروستی کاری لەسەر کرایە ڕەچاوی قانونەکەی عێراق کرایە بەڵام بزەبت قانونی عێراق نییە و لە عێراق دەرچووە بەڵام بەڕێزان هیچی جێبەجێ نەکرایە لە ستایەکیش و تیمێکی حکوومەتی هەرێمی کوردستانیش چوونە کۆریای باشووریش بۆ ئەو بیمەیە و تیمی ئێمێستا لەگەڵ تیمی ڕایشکاری ئیشی لێ دەکەن و لە قۆناغەکانی تەواو کۆتایی و خوێندنەوەی ئەخیریدایە کۆمپانیای نیشتیمانی باسمان کرد ئێستا ئێمە لێژنەکەمان کاری لێ دەکەن بۆی کۆمپانیای نیشتیمانی دابمەزرێت بەڕێز ئەوە پرسیارەکانی کاک زیاد و گوڵستان خان باسی استغلالی کردی گشتی کرد بۆ عیادەکانی خۆیان ڕەنگە لەوێ و لەوێ طبعا ئەمە دەوەستێتە سەر یعنی نازان بڵێم چ ڕەوشت و ئاکاری پزیشکێک کە فێڵ لە نەخۆشێک بەخوا نەخواستە ئینشاءڵڵا ئەوە نابێ بەڵام ئەگەر هەش بێت بەڕاستی ئەمە وجدان و ڕەوشتی خۆی تدایە حالات هەبووە شکایەت هەبووە دەبێت سکاڵا هەبێت دەبێت ئێمە سندوقی گلەیمانداناوە نەخۆش خۆی دەبێت چاودێر بێت و پێمان بڵێت ئەگەر بە زۆری پزیشکێک زەختی لێ بکە بێتە عیادەکەی ئەدی ئەو هەموو نۆڕنگەیەمان بۆ تێ لە ناو نەخۆشخانە حکوومیەکان دکتۆری دیکە ئەمە قەدەغەیە وەمە جارێکتر لەسەر ڕێی جەنابەت گوڵستان خان جەخت دەکەینەوە و نووسرا بۆ نەقابە دەکەین کە دکتۆرێک سەفەری کرد نابێت دکتۆرێکتر لە شوێنی دابدرێت و بە تایبەتی ئەگەر لە هەمان پسپۆری خۆی نەبێت و مقیمەقدەم بێت پاکردنەوەی نەخۆشخانەکان بەڕێزان کێشەیەک بوو پەیوەندی بە دیسان بە مستحقاتی شەریکەکان هەبوو ئەمە تا ڕادەیەک چارەسەر کراوە بەڵام لە هیچ حالەتێکدا نەگەیشتۆتە ڕادەی ئەوەی نەخۆشخانەکە شەریکەی تەنزیفات بەجێ بێت و تەنزیف نەکرێ بۆیە بە ڕاستەوخۆ لە وەزارەتی مالیە و لە سەرکاتی دیوانی ئەنجومەنی وزران پێیان گوترا ڕاستەوخۆ جێبەجێ بکەن چەندین جار تا پرۆسەی تەندەرینگ تەواو دەبێت بەڕێز کاکاروان باسی دەرمانی قاچاق کرد ئەو دەرمانەوە بابەتە من دەمەوێت دواتر ئەگە بەڕێزیان بزانی ئەو دەرمانانەی بەڕێزیان و لەسەر راپۆرتی بەڕێزیان ئێمن لژنەی لێکۆڵنەوەم دانایە لە ڕووی تەکنیکی و زانستیەوە هەندێک دەرمانی شێرپەنجایە ئەسڵەن پشکنینی بۆ ناکرێت کوالتی کۆنترۆل ئەو توانایە نییە پشکنینەکەی بۆ بکەیت و دەرمانێکە ئەگەر ئقرار بی لە عێراق ئەمە ناچارین بگرین لە سەیدەڵەیەک ڕەنگە کرابێ بە لژنەیەک کراوە و سەیدەڵەکە ڕێگە پێدراوە بووە بەڵام لەسەر گزۆز هاتیە لەسەر گزۆز ناتێ وڵایەمەوەی نازانین کاکاروان بە گزۆزی سیارەکە لە چێن دەرە پێمان پیشان بدات ئەگەر ئیجراعات دەکەین یان ناکەین با بزانین لە چێن دەرە چێ ڕێگ یعنی معقول نییە تیمی سەحا لە حدود لە مەتار ببینی لەسەر گزۆز هاتی و ڕێگەی پێ بدات بەڕێزان ئەم دەرمانە دەرمانی قاچاغە دەرمانی نایاساییە هەر دەرمانێک بەو ڕێگەی کاکاروان باز دەکات بە دڵنیایی و ڕێگەمان لێکردیا و دەمێ ئەوەتان پێ بڵێن بەڕێزان زیاتر لە 128 ئایتم بەکاردێت لە شێرپەنجە تقریبا بەڕێزان 90 ئایتمیان ئقرارە لە عێراق و لە هەرێمی کوردستانیش لژنەیەکی باڵا هەیە بە هاوبەشی لەگەڵ چەندین پسپۆر و خوێندنی باڵا و ئەوانەیە کە ئقراری دەرمان دەکەن ئێمە هەژدە دەرمان مابوو کە ئەو هەژدە دەرمانە ئقرار نەبوو پێیان دەگۆ دەرمانی دەگمەن هەرچەندی محاولە کرا و ئێستاش ڕێگەمان کردێ لە کڕینیوانە ئەگەر بێت و بەدیلی هەبێت دەرمانەکە ئەگەر بەدیلی هەیە دەرمانێکی دیکە لە بنی دنیا دەرچووە لە وڵاتێک چەند مانگێکە دەرچووە لێرە بێت چەند مانگێک تەمەنی مرۆڤ زیاد دەکە ئەگەر بەدیلەکەی هەبێ و هەمان ئیش بکە ئێمە ڕێگە بۆ نادەین دەرمانێکی ئقرار نەکرابیت و بکڕێ بەڵام هەندێک دەرمان هەیە بەڕێزان لەوانەیە بەڵام هیچ کۆمپانیاک لۆتی نینە ناچاری نەخۆشە یعنی ئەمە گە لە بیرتان چەند ساڵێک بەر لە ئێستا ڕێگەی لێجرا هەموو نەخۆشەکان خۆیان هاتنە سەر جادە بۆیە ئێستا ڕێگە لەو ڕێ گیرایە کاکاروان و ڕێگەی پێ گیرایە
و ئەو دەرمانانەی کە ئقرار کرایە و فعلەن هەبووە پێشتر سێدلەکان بۆ نەخۆش دەکرا ئێستا لە ڕێگەیەک شەفافیانە و تەندەرینگ و پزیشکەکانی ئۆنکۆلۆجییان ئەوانەی پزیشکی پسپۆڕی بەڕێز دکتۆرە شایان خۆی لێرە پسپۆڕی بواری ئۆنکۆلۆجیە دەزانیت ئێمە بە هەم پزیشکەکان عەدەدیان مەحدودە پێمان گوتنا ئەو دەرمانانە نەنووسن کە لە بۆ نەخۆش چونکە هەندێک جار نەخۆش دێتە ژوورەکەی من دەگریێ دلیل لە دەبێت دەرمانە دکتۆر لۆم نووسێ لۆم بکڕی ئێخر ناکرێت دەگوتیتمان ئەو دەرمانەی ئیقرار نییە یاسایی نییە نابی لە بۆی بنووسی باوەڕ بکەن بە ڕێزانەندێک جار دەرمانی وایان نووسە لە وڵاتەکەی کە دەرچوە ئەو دەرمانە نوێ دەرچێشە لە وڵاتەکەی خۆی ئیقرار نەبووە ئێمە لۆ لە بۆی بکڕم دەرمانێک دوایی کاکاروان بلێ دەرمانی قاچاق دەکڕن یعنی ئەوە مەسلحەتی نەخۆش لە پێش هەم شتێکە بە ڕێزان هەوڵ دراوە ئێمە ئەوان بەلیژ نەکراوە و سنتەرەکان کتابی بۆ دەکات ئەوە تحقیق و دواتر دەتوانێت ئەو راپۆرتە بخینیەوە کاکاروان بۆی هیچی دیکە لە ئەعلام پێمان نەڵی وەزارەت دەرمانی قاچاق دەکرێت و تۆمێتی زۆر گەورەیە جنابی وەزیر بەڵێ کاروان لە قازانجێتی ئەوە ناوی بێنی ناوی مەیەن بەڵێ بەڕێزان من ئەوەی کاکاروان شتی دیری مایە دەرزی شێرپەنجە و دەرزی بەنج و آخر زۆری پرسیار ئەو پەمپەکەی سپرای دڵ و قەستەرەی دڵ پشکنینی بۆ ناکرێ عەفو کاکاروان پرسیارەکە دۆڵام بدەمەوە قەستەرەی دڵ ئەوەی باس کرد پشکنینی بۆ ناکرێ هەندێک بابەت هەیە لە کوالت کۆنتڕۆل سەبرتە بێ سەبر پشکنینی بۆ ناکرێ بەڕێزان ئەم باسم کرد عەفو بە فەرمی پشکنینی بۆ ناکرێ بە فەرمی ئەوەی باست کرد سەبارەت بۆی باسی کرد هەندێک بابەت هەیە بەڕێزان لەسەر کۆمەڵێک شەهادە دەڕوا سرتیفیکیت ئۆف ئەنالیسیس سرتیفیکیت ئۆف ئۆریجن یعنی شهادەی تەحلیل و ڕفرێنسی عالەمی هەبیت و ئەو بابەتە تەنها دیسپۆزەبڵە دەرمان نییە یعنی سۆندەیەکە بەکاردێت یان قەستەڕەیە مەوادە لەسەر ئەو شادانە مامەڵەی تەواوی ڕێگەی پێدەدرێت بە یاسایی ڕێگە پێدانی بەکارێنانی دەدرێن بەڕێز کاک بڵێن دواتریش من لەگە بەڕێز کاکارواندا دەنیشتم هەموو بابەتەکان دووەردەگرون بە سوپاس و دەستخۆشیەوە ئەگەر هەر یارمەتیمان بدەیت سوپاست دەکەین بەڕێزان کاک بڵێن ڕووی بابەتێکی گشتی بۆ گفتو بۆ پرساندن نییە دوای وەزیر ئەندامی پەرلەمان بۆی هەبێ قسە بکە قەنەعەتتان پێ بوو باش قەنەعەتتان پێ نەبوو دواترە توانن تەلەفۆنی بۆ بکەن پرسیاری لێ بکەن داوای بکەن بۆ لیژنە هەر بابەتێکی تر بەڵام دوای قسەکانی بەڕێزیان ناتوانین ڕێگە بدەین چونکە ئەمە پرساندن نییە بەردەوام بە بەڕێز وەزیری تەندروستی بەڕێزە من آخر قسەم لەو مۆزوعە ینی لەوە دڵنیا بن زۆر گەورەیە قسەیە بڵێ دەوزار تەنووسی دەرمانی ئەکسپایریان قاچاق دەکرێت قسەی زۆر گەورە و گرانە بەڕاستی بەڕێز کاک بەڵێن باسی کۆمپانیای نیشتمانی کرد وەڵامم داوە بەڕێز کاک شاخەوان سەبارەت بە کەسوکاری شەیدان ڕاجا بەڕێزان ئەوەی باز دەکەن چەند ڕێزێک باسی کرد لێرە دیسان دەمەوێت تاکید کەمەوە هیچ بنکەیەک نەبووە لە ئێمە لە وەزارەت تەندروستی بەناوی بنکەی شەیدان بیان سنتەری شەیدان بی قەپاتی بکەین ئەو سنتەرانە تابعی وەزارەتی شەیدانە منیش وەکو ئێوە پرسیارم کردو و نووسراویشم کردو چەند جارێک زەختم کردەوە دەبێ ئەو بنکانە بگەڕێتەوە بکرێتەوە ئەوە ئێمە نین داماخستەوە ئەسڵم بنکەی ئێمە نییە ئەین لە بەیان فەتح و میلاک و موسسەی ئێمە نییە نە بنکەی شەیدان نە خەستەخانەی پێشمەرگە بەڕێزان ئەمن وەکو وەزارەتی تەندروستی بەرپرسم لە وەزارەتی تەندروستی و هەر نەخۆشخانەیەکیش لە وەزارەتی تەندروستی دابخرێت هۆکارەکەی لێ ڕوون دەکەمەوە بۆیە ئەوەی لە هەولێریش قەپات کراوە چەندین نووسراوم کردووە کە داوام لە وەزارەتی شەیدان کردو ئەو بنکەی سەر بە شەیدان بوو بکرێتەوە سەبارەت بە قۆڕخکاری لەلایەن پزیشکان اتفاق ئەوە باسمان کرد کاک مسلیم باسی نەبوونی تەوحیدی نرخ لە تاقگە و دەرمانخانەکان من باسم کرد ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیک بڵاوی دەکەینەوە بوونی دەرمانی بێستیکەر بەڵێ دەرمانی بێستیکەر کە ئەمە دوو ڕێگای هەیە یان ئەوە تەو دەرمانانن کە لە دەرەوەی عێراقەوە دێت بۆ هەرێمی کوردستان یان ئەو دەرمانانن کە هێشتا پشکنینەکەی دەرنەچۆ و فرۆشراوە ئەمە لەو کاتەی لە حالەتی دووەمدا بە سەرپێچی دادەندرێت و لیژنەکانی بازار دەستی بەسەردا دەگرن بوونی گرانی نرخی بەڵام ئێمە بە ستیکەری بە سیستەمی نوێی ئێستا ئەو کێشەیەش نامێنێت گرانی نرخی نەشتەرگەری و فحوسات ئایا کۆنفرانسەکانمان کرد بڵێ ئەوەی باسم کردەوە هەموو ئەنجامی کۆنفرانسەکانە چەندین لیژنەی پەیوەنددار تێدا کاری کردووە و دەرەنجامی کۆنفرانسەکانی ئێمە بووە لەگەڵ سندیکای دەرمانسازان کۆنفرانسێکمان لەسەر کەرتی تایبەت کرد مژدەخان باسی نەخۆشخانەی هیوای کرد نەخۆشخانەی هیوا هەمان کێشەی نەخۆشخانەی ئازادی هەیە لەدەوە کە شێرپەنجەی تێدایە هەمان نەخۆشخانەی نانەکەلی و ڕزگاری لە هەولێر هەمان کێشەی سیولە و پارەی کاشە سەبارەت بە جیاوازی نرخی دەرمان باسمان کرد پێویستی بە بەڕاتەیە بەڕێزان ئێمە لێرە پێشتری جارێکتر هاتم ڕامانگەیان 33 شەریکەمان ڕاگرت و بلاگلیستکران لەبەر ئەوەی بەڕادیان نەبووە کۆگاکانیان ستاندەرد نەبووە و مۆڵەتەکانیان بۆ نوێ نەکرایەوە هەمووتان دەزانن تا خۆیان چا کرد و هەموو ڕێنمایەکان جێبەجێ کرد بۆیە هیچ کۆمپانیایەک مۆڵەتی بۆ نوێ نەکرێتەوە ئەگەر ئامڕازی گواستنەوە و بەڕادەکانی تەواو نەبێت
سەبارەت بە داهاتی زۆرە بۆچی خەرج ناکرێت نەخۆشخانەی هیوا داهاتی نییە هەمووی بەخۆڕاییە وابزانم لێک تێنەگەیشت نەگەبوو لەگەڵ مژدەخان کە مەبەستت داهاتی سندوق بێ ڕەنگە بەڕێزان داهاتی سندوق بێ داهات نییە زۆر کەس باسی دەکات داهات سندوق بۆ بوویتە زیرۆ بۆ بوویتە سفر داهاتی سندوق پرۆسەیەکی داینامەکیە بەڕێزێک باسی کرد وەبزانم کاک عەلی بوو گوتی 19 سەرچاوە هەیە بەڕێزان سێ بڵێ من بۆت باس کەم سەرچاوەکانی لە مرور لە داهاتی دەواازە سنووریەکانە نەمرورەکە و نە دەواازە سنووریەکان لە دەستی ئێمە نیە ئیدارەدانەکەی لە وەزارەتی مالیە وەزارەتی مالیە تەحویلی سندوقی دەکات و لەگەڵ طبعاً کە دەیم دەواازە سنووری واتە کحول و جغەرە اینجا بەڕێزان داینامیکیە ماوە تەحویل دەکرێەوە نی هەموو مانگێک وەکو خۆی ماوە چەند مانگێک لەلایەن مرور لەلایەن دەواازەکانەوە تەحویلی سەر حسابی سندوق دەکرێت بۆیە سندوق بەڕێزان داهاتی سفر نییە و ڕەسیدیشی ئێستا سفر نییە من حەز دەکەن بۆتان ئاشکرا دەکەم وە لە کلمە چەند ملیار و چەند ملیار لەسەر سندوقێ بەڵام ئەو ڕقەمە ئەو ڕۆیە سبەینێ دەگۆڕێ یان کەم دەبێت یان زیاد دەبێت بۆ کەم دەبێت ئیحالێ عەقدە چی بکەی بە یەک جار دێتە خوارێ لەوانەیە تو نەخۆشخانەیەکی لە دۆهۆک ئێستا کە عەقدە چی بکەی دانانی 2 ئامێر 16 ملیار دیناری دەبێت و ڕەسیدەکە دێت بەڵام جارێککە بەرز دەبێتەوە بۆی ئەو پرۆسەیە داینامێکیە بەڵام کێشەکە لە چێ نەحەق نین ئێوەش بڵێن بۆچی سفرە کێشەکە دیسان دەیم لە سیولەیە لە پارەی کاشە لە پارەی کاشە ئەوەی کە لە سلێمانیش کێشە بوو لە هیوا مەسەلەکە پارەی کاش بوو پێویستی بە داهات باسی یاسای ژمارە 11 2012 کرد یاساکە کێشەی نییە بەڵام هەر کاتێک ئێمە پێویست بە تعدیل بکە بەڕێزان سندوق بۆ یەکەمین جار ئێستا پەیڕەوی بۆ دانرایە و ڕێنمایشی بۆ دانرایە پەیڕەوکە دانرایە و ڕێنمایەکەش لەو ڕۆژانە تەواو دەبێت سندوق ئەگەر هەر هەموارکردنەوەی بێ ئێمە ئامادەین هەمواری بکەینەوە اینجا کاک عەلی ئەمەگەر کاک عەلی بە داوای لێبردنەوە بەڵێ بەڵێ من دەمەوێت پێت بڵێم لە یەکی یەکەوە بەڕێز دەڵێ هەموو کۆمپانیەکان هەموو کۆمە مستحقاتیان بۆ سەرفکرایە چەچیان بۆ کرایە بەڵام ئەگەر لە بانک پارەی سیولە نییە دیسان پێت دەڵێم وەزارەتی دارایی من و توپێکەوە پرسیار دەکەین دیسان پێت دەڵێم بۆیان سەرف کراوە ئەمنوە توپێکەوە لە وەزارەتی دارایی پرسیار دەکەین کاک عەلی بەڕێزان سەبارەت بە بەڕێزان ئەم بابەتە لای وەزارەتی داراییە ئەبێ لە وەزارەتی دارایی بپرسین بۆچی سیولە لە سندوقی شێرپەنجەیانە بەڵێ فەرمونون بڵێن بەڵێ بەڕێستان سەبارەت بە کاک ئیسماعیل باسی تێکەڵی نێوان ئەهلی و حکومی کرد باسمان کرد چەند پارە دەچێتە دەرەوە بۆ ئیسترادی دەرمان ئەوە دەوەستێتە سەر بازاری هەموو عێراق بەڕاستی بەڕێزان چکە تەنها بۆ هەرێمی کوردستان نییە وەرگرتنی ئیمتیاز بۆ دروستکردنی بیرۆکەیەکی زۆر باشە وا خەریکە ئەم بیرۆکەیە دروست بووە بەڵام بە هێواشی دروست بووە وەکو وڵاتێکی دیکە ئیمتیاز وەربگرێ و جێنەریکی دەرمانەکان دروستکە بەڵێ ئەوە دروست بووە لە چەند کارگەیەک و لە چەند پێداویستێکی پزیشکی کۆمپانیای اجتماعی باسمان کرد تەمینی سەحی باسمان کرد لە دهۆک 325 کەس کاک ئیسماعیل باسمان کرد بەڕێز کاک سیروان بیمەی تەندروستی باسمان کرد جیاوازی سعری دکتۆر باسمان کرد چ ڕێگریەکێ بۆ نەبوونی بیمەی تەندروستی طبعا بیمەی تەندروستی پرۆسەیەک و پرۆژەیەکی زۆر گەورەیە سیستەمی بانقی تێدا هەیە سیستەمی کۆمەڵایەتی تێدا هەیە سیستەم پەیوەندی بە داهات و خەرجی تاک بە تاچی کۆمەلگای ئێمە هەیە بەڵام ناڵێن مستەحیلی شار دەستی پێ دەکەین چکە دڵنیان لەوەی کە ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتی دەتوانانی بیمە بۆ خۆی بکە بەڕێز لیزاخان باسی سەختی بیمەی تەندروستی کرد سیستەمی بانقی بە دڵنیاییەوە کێشەی سیستەمی بانقیشمان هەیە چی کراوە بۆ بیمەی تەندروستی باسم کرد ئەپلیکیشنەکەشم باس کرد کاک نەزار شوێنە دوورە دەستەکان بەڵێ نۆرنگەی ئێواران لە زۆربەی شوێنەکان لە قەزا و نەحکان تا 24 کاتژمێری کراوەتەوە ڕەنگە لە گوندێکی گەورە لە مجەمعێک تەنها ئێواران نەبێت و نەکرابێتەوە بەڕاستی کێشەی کەمی ژمارەی پزیشکانی تەدەڕوزمانەیە ئەوانەی کە لە تەدەڕوز لە قەزا و نەحکان دەوام بکەن کردنەوەی نەخۆشخانەکان نەخۆشخانەی حەریر پەیوەندی بە کێشەی دارایی هەیە پرۆژە استراتیزیەکان بوو پرۆژە استراتیزیەکان بەڕێزان هەمووی ڕاوەستا لە ساڵی 2014 ئێمە لە قەیران بووینە بەڵام هەندێک پرۆژەی زۆر گرنگ تەواوکردنێکی زۆر کەمی مابوو چۆ جێبەجێکردن و لە پرۆژە پێشنیاری بودجێ ئەم ساڵ ئینشاءالله ئەگەر پرۆژە پێشنیاری بودجە بکرێت ئەو لەویە درایتە چەند پرۆژەیەکی استراتیزی کە لەگەڵ وەزارەتی پلاندانان بۆمانیاندانەوە بە ڕێژەیەکی دیاریکراوی بودجە بۆی ئەو نەخۆشخانانە بکەونەوە سەر
سەر پێ کاگازات باسی بەڵێ کەرتی تایبەتی کرد بە هەمان شێوە کەرتێک شتەکان بکرێتە معاینە بە پارەیەکی کەم بەڵێ کاک ئازادێستەوە پەیڕەو دەکرێت بە ناوی سەمی پرایڤێت بەڕێزان زۆر گرینگە نەخۆشێک ئەگەر بچێت بە ملیۆنێک ملیۆن نیوە بۆ نمونە عملیاتێکی منداڵ بووم بکە لە حکومی لە زیاتیەوەی مستەشفا حکومیەکە دوای دەوام دەرگاکەی قەپات بێت و عملیاتەکە قەپات بکەین وەسیانەشی هەر لەسەر من حساب بی و تەنزیفاتشی هەرەبی و دکتۆرەکەش هەلی کاری لە بۆ دەرەخسێنی دەتوانی بێ و ستافەکەش داهاتێک دەبێ بە 300,000 دینار عملیات کیلۆ دەکەی لەو زەتێنێک ئەگەر بە 700,000 دینار بە 500,000 بە ملیۆنێک بکرێت لە دەرێ بە 200,000 دینار با لە حکومی بکرێت پرۆژەیەکی سێمی پرایڤێتە و ئەوهاش نییە بۆ شێوەی بڵێ داهاتەکە و ئیستغلالە تێدادی بە پێچەوانەوە ئەمە پرۆژەیە ئینقازی لە قەیرانی دارایی دامانە ئینقازی وەزعی هەژاران و فەقیرانیش کرد و من دەمەوێت لێرەش پێتان بڵێم بەڕێزان پرۆژەی سێمی پرایڤێت نەبێ ڕەنگە نرخی کەرتی تایبەت زۆر لەوە زیاتر بێت بەڵام هەندێک لە نەخۆشخانە هەلەکان خۆیان هەندێک جار ڕۆژیانی جمعە و ڕۆژانێکە ناوی لە دێن سێمی پرایڤێت دێن بە هەمان سعری ئەوەی کە لە حکومی دەکرێت دەینە خوارێ لەبەرەوەی خەستەخانەکەی ئیش بکات و بستە وەزیفەی خۆی بکات کاک ڕۆمیۆ باسی هەرە زۆری دەڵێ بەشی هەرە زۆری دەرمان خراپە و نازانم ئەو قیاسەی لە چێینە بەشی هەرە زۆری باشە بەشێکی خراپ کە هەبێت نابێمە مطلق قسە بکەین نرخی جیاوازی هەیە دەڵێ دەرمان دەهێنێتە مستەشفای حکومی کە کاتێک بەسەر دەچێت ئینجا دەینە حکومی نازانم ئەو پرۆسەی ئەو بازەکە مەبەستی چییە دەرمانی ماوە بەسەرچوون نایەتە ناو حکومی تا دەرمانێک دێتە ناو نەخۆشخانە حکومانیەکان دنیایەکی ئیجراعاتی لەسەر دەکرێت بەڕێز کاک جەلال پەرێشان باسی ئەوەی کرد کە نەخۆش بڵێ ئەوەی هەر باسی جیاکردنەوەکەی کە دکتۆر لایەک هەڵبژێریان حکومیان ئەهلی باسم کرد لە چەند اختصاسێک وامان کردووە ئینشاءالله ئەوە ئیشی لێ دەکەین لە زۆربەی اختصاسەکان وای لێ بێت قسەکەی زۆر تەواو بوو باسی ئەوەی دڵمان بە ئەهلی خۆش نەبێت بەڕێزان من تەحەدا دەکەم نەخۆشخانەی تایبەت بتوانین لە حکومی باشتر بێت بەڵام نەخۆش چ دەبینێت نەخۆش سوبغی خەستەخانەکەی دەرێ دەبینێت فەندەقیەکە دەبێنێت و ژوورێکی سویتی هەیە و تەلەڤیزیۆنی هەیە نایەت تەمشای ناو ساڵی عملیاتەکانی مە بکەوت تەمشای ساڵی عملیاتەکانی ویدی بکە یعنی بەڕاستی ئەوە گوناحە من نەخۆشخانە حکومیەکان بەو شێوازە تەقیم بکەین باسی جیاوازی نرخی کرد بەڵێ باسی ئەوەی کرد کە نەخۆش هەرزان دەیدەن ئێمە تەشجیعی هەر کەسێک دەکەین هەرزان بدا بەڵام لە حسابی کوالیتی نەبێت گوڵیزار خان باسی بتاقی معاینە گرانە ئێمە جارێشتر جەخت لە نەقابە دەکەینەوە پێداچنەوە بە نرخەکانی معاینەکردنیان فەحسی پزیشکان بکرێت کاک بەهجەت باسی نرخی ئێمارای کردووە بزانم کە لە دهۆک ئێمارای دابینکردنی ئێمارای ئێمە چەند پرۆژەیەکمان هەیە بۆ دابینکردنی ئێمارای و بیرمان لەوەش کردوێتەوە بە شێوازی PPPش بتوانین لەو شوێنەی نیکە نییە بەڵام ئەوە دەبێت کەرتی تایبەتش بێتە پێش ئەعلانیشمان کرد کەس نەهاتە پێش لە دهۆک لیناک نییە ئێستا چەند پرۆژەیەکمان لە دەستە بۆ دابینکردنی لەیزەر بۆ دهۆک بەڵێ دهۆک ئێستا لە هەموو شوێنێک زیاتر ئەولەویەتی سندوقی شێرپەنجەوە وەزارەتی تەندروستی بۆ دروستکردنی نەخۆشخانەی شێرپەنجەوە و دابینکردنی ئامێرەکان بەڵێ پرسیارە دووبارەکان بەڕێزان تکرار ناکەمەوە تحقیق لەسەر چوونە دەروی هاوڵاتی بۆچی زۆر دەستنە دەرەوە نازانم هاوڵاتی خۆی قرار دەدات بۆچی دەچێتە دەرەوە ئیتفاق لەگەڵ کۆمپانیایەکی جیهانی بکەن مەبەستەکە تێنەگەشت بکات ڕزگار ینی چۆن ئیتفاق لەگەڵ لەنجەخان باسی ستیکەرەکەی کرد باسمان کرد زیادبوونی نرخ و نەبوونی کارەبا دەرماخانەکان ئێمە جەختمان لە هەموو دەرماخانەکان کردو دەبێت کارەبای 24 کاتژمێریان نەبێت بە تایبەتی لە شوێنە تیجاریەکان بزانام زۆربەیان کارەبای 24 کاتژمێریان هەیە کاک باڵام بۆ باسی هەبوونی دەرمانی قەچاق هەمان بابەتە شێرپەنجە ئایا کەس سزادراوە لەسەر دەرمان ئەگەر کاتە بوو لە کۆتایی دامنەوە ژمارانە باسشم کرد سزاکان دەخوێنمەوە بڵاوکردنەوەی وێنەی نەخۆش لە ئیعلام بەڵێ بڵاوکردنەوەی وێنە ئەگەر بە ڕەزامەندی خۆی نەبێت ئەمە قەدەغەیە بەڵام ئەوەی کە بڵاو دەکرێت و لە سەردەرە جوانکاریەکان وەبزانام جەنابی حەسیبەخانیش باسی کرد بە ڕەزامەندی خۆی و خۆی بەشێکە لە ڕێکلامکردن خۆی دەیەوێت ڕێکلام بۆ سەردەرە بکات ئێمە چی بکەین یعنی ئەو کەسە دەچێت دیسانەکە ئێمە بەڕێزان دەمەوێت لێرە پێتان ڕابگەینین ڕەنگە هەستشتان پێکرد بێ نزیک لە 2 ساڵ دەبێت ئەگەر چۆن جار ئەویش دیسان چوینە سەریان داماخستووە سنتەرەکانی مەساج هەندێک گوێنەی نەشیاویان بڵاو دەکردەوە لە فەیسبوک و لەو شوێنانە شوێنی بۆ ڕاکێشانی مشتری و ئەوانە دەست بەجێ و شوێنانە داخرایە کە وێنەی نەشیاوی بڵاو کردەوە لە بۆ دەعاکردن بۆ سنتەرێکی مەساج
بۆ ئێستا هیچ سنتەرێک مەساج بۆی نییە وێنەی نەشیاو بڵاو بکاتەوە. هەڵەبجە بەڵێ هەڵەبجە لای ئێمە پارێزگایە و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەیە وەکو هەولێر و سلێمانی و دهۆک. بەڵام لە بەغداد کێشەی ئەومان هەیە بەشێکی گرنگی داواکاری وەفدی شاندی ئێمە بوو لە بەغداد کە هەڵەبجە لە موسسەی کیمادیا وەکو سلێمانی و دهۆک و هەولێر بڕەبەشی خۆی بە تەنیا جیابکە نەک بڕەبەشەکەی لە سلێمانی بێت. ئەمە داوای ئێمە بۆ چەند جاریش. ڕۆژانخان باسی پشکنینی بەرکەوتوانی چەکی بەڕێزان ئێستا ئەگە بەڕێستان داوای پشکنین بکەن لە ئێمە لیژنە دادەنین و بەیانی لیژنەکە دێت، بەڵام ئەگەر ئێوە خۆتان لیژنەکە وەرنەگرن و ئیدارەدانەکەی ئێوەنە لە پەرلەمان. ئێمە لەگەڵ وەزارەتی شەهیدان چەندین جار من خۆم پێش 2 هەفتە پێشتە کتابی جەختنەوەم کردیان. لیژنەکان زۆر لە مێژە دانراوە، لیژنە دانراوە بۆ سلێمانی بۆ هەڵەبجە و لە هەولێریش بۆ بەرکەوتوانی کیمیایی لە بالیسان. ئەو لیژنانە ئامادەن و ناوەکان تەسمیەکرا ئەمڕەکانیش لای وەزارەتی شەیدانەیە. هەر کاتێک وەزارەتی شەیدان بەیانی وەکو ئەوەی کەم ئەندامان بەڕێزان خۆ کەم ئەندامان 120,000 کەم ئەندام چەند ساڵێک بەر لە ئێستا و ئێستاش بەشێکیان تکرار دەکەینەوە دیسان. لیژنەکان و ئیدارەدانی و پرۆسەیە لای چێ لای وەزارەتیش دیکەی ئێمە تەنها لایەنی پشکنینین. ئێمە وەکو لیژنەمان ئامادەیە بەیانی بڵێن بەیانی لیژنەکان و ئەمریشی پێ دەرچۆ دەست پێ دەکەین. بۆیە هیوادارم داواکاریەکەی ئێوەش وەکو داواکاری خۆم وەزارەتی شەیدان بەیانی دەست پێ بکات و ئێمە ئامادەین. سێمی پرایڤێت بە چ یاسایە کرایە بەڕێزان بە یاسای ئەوە کرایە کە چ لە بەرژەوەندی نەخۆش بێت وەزارەتی تەندروستی لە یاسای ژمارە وەبزانم ساڵی 2007 ببورن کە سەرپەرشتی کردی گشتی و تایبەت و هاوبەشەکان دەکات. ئێمە ئەو پرۆژەیە بە ڕەزامەندی سەرکاتی ئەنجومەنی وەزیران لە ساڵی 2015 کراوە. پێش سەعادیەک بەڵێ قەدەغەیە چەند هەفتەیەک بەر لە ئێستا دیاردەیە چوامان دیت سەرۆکی بەشەکە لە یەکێک لە نەخشخانەکان لێر دوور خراوەوە لە بەرەوەی پێش سەعادیەکی نێڕۆ دەستی بە عملیاتی سێمی پرایڤێت کردووە. قەدەغەیە من لێرە ڕای دەگەێنم چ حالەتێکی پێم بڵێ با ئێمە ئیزراعات لەگەڵ ئەو بەڕێوەبەرایەتیە بکەین. دەرونی لایەنی دەرونی لە چاو پێویستەکان بەڕێزان ئێمە پرۆژە هەبووە بۆ دروستکردن نەخۆشخانەی گەورەتی دەرونی، بەڵام بەڕێزێک ترش باسی کرد ئێستا ئێمە 3 پرۆژەمان هەیە بۆ دروستکردنی نەخۆشخانەی دەرونی ئافرەتان ئەوانەی کرۆنیکن دەمێننەوە چەند مانگ و لەوانەیە بە ساڵ بمێنێتەوە بۆ هەولێر سلێمانی دهۆک و هەر سێکیان ڕەزامەندی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە کە ژمارەیەک لە فەرمانبەرانیشی بۆ دادەمەزرێنین و لەگەڵ وەزارەتی کۆمەڵایەتیش ڕاشمان گەیاند لەگەڵ بەڕێز وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی لە هەر شوێنێک لەو شارانە لە دۆک لە هەولێر لە سلێمانی شوێنێک دیاری کراوە و ئێستا سەرقاڵی دامەزرانی ئەو فەرمانبەرانەین لەگەڵ خاوێنکردنەوەی شوێنەکە و نزیکترین ئایندەدا ئەم نەخۆشخانەی دەکرێتەوە چکە ڕەنگە بۆ ڕانەگەین نەخۆشخانەیەک نوێ دروست بکەین. نەخۆشخانەیەک دیکەمان کردیتە مناقەلەکردن بەو خزمەتگوزاریە. کاک شاخەوان باسی پرسیارەکان بەڕاستی تێنەگەیشتم لە مەبەست پرسیاری دوم کەمی دەرمان طبعا نازانم بە مەبەست کەمی دەرمان بوو بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی ڕاپەڕین نازانم کێشەکان مەبەست چییە. پزیشک نییە لە هەندێک پزیشک هەیە زۆر اختصاساتی نادرە بەڕێزان لە هەموو شوێنێک لە هەموو پزیشکێکمان نییە. بۆ نمونەگەر بتەوێت پزیشکێکی پسپۆر لە بواری هەر بوارێک بێت کە زۆر ژمارەیان سنووردارە بڵێ، بەڵام بە شێوەیەکی گشتی پسپۆڕێک گشتیەکان هەیە جەراحە باتنێ ئەتفاڵە نیسائیەیە ئەوانە هێنا چاوە عیونە ئێنتیە. کاک دابان باسی کۆگای ژمارە 19 کردوە بزانم ئەم تحقیق و ڕێڕێی و ڕێکاری کارجێری تەواو گیراوەتە بەر و باسی وە بزانم ئەکسپایرەکەی کرد من ڕوونکردنەوەمدا کە ئەوەی لە عێراق بمابەوە ئەکسپایری لە حکوومەتی عێراق باسی بەڵگەی کرد بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمانی کوردستان. پێمان خۆشە بەڵگەکانمان بدەنێ لە هەر تەداخولێک لە هەر کەسێک ببێت و تحقیق بڵێ هەموو تحقیقراوە بۆ معلوماتت کاک دابان یەک دقت خوا بە تەوقیعی من بێ زەحمەت کاک جەنابی سەرۆکی پەرلەمان ئەگەر ئیجازە بیت من تەواویکەم من ناچمە مناقشە بەس بە یەک کەلیمە پێت دەڵێم تحقیقکردنی ئەو کۆگایە ئەمن وەکو مدیر عام تحقیقم دانایە وەکو وەزیریشی حالەی محکەمەم کردیا تەواو جوابەکەم داوە بزانم خۆم تحقیقم داناوە خۆم بە دادگام گوتۆ نوێنەرتان دانێن خۆشمی حالەی محکەمەم کردووە لەوە دڵنیا بە چاوپۆشی لە کەس ناکرێت. خاڵی بەڕێز کاک شێرکۆ خاڵ بە خاڵی وەڵام بدەمەوە وەڵام بزانم خاڵەکانم وەڵام داوە تەلاعبکردن بە داهات دەکرێت نازانم تەلاعبەکە بزەبت پێم بڵێ لە چەند دەرێ بڵێ ئەو تەلاعبە لێرە کرایە بۆ ئەوە دڵنیاتان دەکەم هیچ پارەیەکی سندوق بۆ هیچ شتێککە سرف نەکرایە چی لەکرایە زەحمەت نەبی کاک عەلی وەزارەتی دارایی بەیانی پێکەوە دەچین پرسیار دەکەین
پارەی سندوق دەست لێ نەدرایە سندوق خاوەنی ڕەسیدی خۆیتی کێشەی نەخت ئێوە پێت دەڵێم ئەوە بەڕێزان مەجال نادەم بابەتی سیولە و پارەی کار نەختی نەنیە. بەڕێز وەزیری داراییە کە بەڕێزیان هات لێپرسین سیولە پارەی کاژ نییە ئەمن حەزم لێ کۆمپانیایەک با 1 ملیارینە حەزم لێ 5 حەزم لێ 100 بدرێتێ طبعا باشترە بەس کە بانک نییە پرسیاری بانک بکە سەبارەت بە شتیوان نییە ئەمن پێم خۆش نییە یعنی ئەو شتە تعمیم بکەی بە بەڵگە دەبی قسە بکەی 1 دینار دەستکاری وەزارەتی تەندروستی دەسەڵاتی نیە چونکە بانک مۆزەفی من نییە بەڕێزان مدیری بانک مۆزەفە لە وەزارەتێکی دیکە پرسیار بکەن لە وەزارەتی داراییە ئەگەر لە خەستەخانەکە بە ملیارەها دینار لە ناو خەستخانەی هیوایە و تەلاعوبی پێکرایە بەڵێ ئەمن مەسئول دەبم لێ بەڵام پارە لە بانکەکە لە وەزارەتە چکەیە ئەمنیش وەچی تو داوای دەکەم و چەچی دەکەم سرف دەکرێ ناکرێ پرۆسەکە پرسیار بکە بلۆ پرسیار لە من دەکەی پرسیار بکە بلێ بۆچی 195 سرف ناکەی و 105 سرف دەکەی پارەی نەختینەیە پارەی جەختمان کردووە مۆتەمەڕ سوفیمان کردووە خۆم شەوێت چوومە ناو خەستخانەی هیوا پێکەوە چوومە لای بەڕێز وەزیری دارایی چوومە دیوانی ئەنجومەنی وەزیران بەڵێ وعدمان پێدرایە کە ئەو سیولەیە زیاد بکرێت بەڵام یعنی ناکرێ بڵی تەلاعوب بە پارەکرێت کەسێک گوێی لێ بێ وا دەزانێ پارە بە جۆلکە هاتیتە ناو هیوای لە ناو هیوای پارە سواری لۆریە چکە کرایە شتیوانیە بەڕێزان چاوەکەم با ئەوە خەڵکیش بەغەڵەت تێنەگاوە تێبگات تەلاعوب چۆن بە پارە دەکرێت پارە بانقا سیستەمی بانقا بەڕێزان ئێمە بە پێی مادەی 66 بەڕێزەمان بان کردووە بەڕێز وەزیری تەندروستی پرسیارەکانی خۆتانتان کردووە بەڕێزیان وەڵامەداتەوە هیوا کاک شێرکۆ هیچ داهاتەچینی هەمووی بە بەخۆڕاییە کرد بەڵێ زۆر کەس تەزویر گیرابیت تەقسیری کرابیت هەموو راپۆرتەکانی ئێوە تحقیقم لە سەردانایە و تحقیقەکە قرار دەدات لێ حواڵەی دادگا بکرێ حواڵەی دادگا دەکرێت ئیدی دادگا کاری خۆی دەکات و لە نەزەهەش بەڵێ راپۆرتمان هەبووە تحقیق دادەندرێت دەداتە تحقیق و ئیحالە کرایە و داخرایە و سزن کرایە و بالعکسی ژەبۆ بەری ئیش دەرچووە ئەنواعی تێدا دەتوێت من هەموو دۆ بخینەوە دەبێت ئێستاهەیە وارێم ناوانە دۆ بخینەوە ڕاست پاردەکان و یعنی ئیجرعات کرایە ئیجرعات شەفافیانەیە ناشاردێتەوە کەیسەکانی سەر ئیجرعاتەکانەوە باسم کرد ئیقاف بڵێ ئیقاف کرایە شەریکە هەیە بڵێ لێرە ئیقاف کرایە و کەسەکانیش ئیقاف کرایە لادان هەبووە دوورخستنەوە هەبووە هەموو بابەتانە هەبووە دواتر دەتوێت بە ناو ناوەکانت دەدەمە حەزەکەی کاک شێرکۆ بەڵام بێت ئەمە لێرە بین باسی ناوەکان بکەم ئەگەر سەرۆک بەلەوان ڕێگەم دەدات ناتوانانی باسی ناوەکان کەی بەڕێز گرێبەست لە وەزارەت گومانی لەسەر گومانەکە لە چەند دەرە پێما بڵێتە ئەمنیش وەڵاوە کووت و چاوم دەمێ بتە چار چاو لە زیاتی دوو چاو پێکەوە بابچین گومانەکە لەسەر چێ بە ئیسپاتیکەین ئاخرات قسە بکەین لە چێن دەرگومانە بوو تەمانەوە باسی مەبەستی دائیرەکانە بەڕێزت چکە لە ناو وەزارەت هیچ گرێبەستێک ناکرێ بەڕێزان ئیحالەکردنی کۆیە بڵێ مەبەست دائیرەکانە بەڵام ئەم لێرە ئەمە دیفاع لە دائیرەکانیش دەکەم بەڕێزان دائیرەکانیش هەم بەڕێوەبرایەتی گشتەکان سەر بە وەزارەتی تەنزیە یەک گرێبەست لە ناو وەزارەت ناکرێ هەموو لە دائیرەکانە دەسەڵاتیان هەیە بەڵام لە چێن دەرگومان تێ پێم بڵێ تاواکو پێکەوە بچینە ئەو شارە ئەو شوێنە قسەی لێ بکەین ئیحالەکردن بەڕێزان لە کۆیە ئەم دەمەوێت پێتان بڵێم لە بدایەتی ساڵی 2012ەوە لە عێراق بۆی زۆر بەڕێز باسی کۆیە کرد لە عێراق لەبەرەوەی کێشەی غەسلی کلیە هەبوو بە مانگە چیش نەخۆش بەبەری نەدەکات غەسلی کلی بکەوانێ عەزی کلیانێ و گورچیلیان لەکات ئێستا هەموو نەخۆشێک ڕۆژ ناڕۆژێک دکتۆر چۆن عیلاج لۆ دادنێ ڕۆژ ناڕۆژێک سبەینە و ئێوارە و شەوێ غەسلی کلی دەکات چۆن حەل بووە و کێشەیە بە PPP بە هاوبەشی نێوان کردی گشتی کردی تایبەت دێ لە عێراقدا و پرۆسەی هەرێم نییە بەڕێزان و پرۆژەی وەزارەتی تەندروستی عێراقی فیدراڵە from A to Z هەمووی لە عێراق کرایە لۆی بۆ بەرچاوتان ڕوون بیت هەر محافظەك 4 سنتەری لۆ دانرا لە هەولێر سنتەر لە کۆیە هەر لەسەر هەولێرە سۆران شەقلاوە لە دهۆک ماماشەوە لە سلێمانی لە هەر هەژدە محافظەی عێراق باشە هەندێک شەریکە فەشەلی هینایە لە جێبەجێکردن لە بەڕێکردن ئەمە باسی ئەوە نییە من ئەسڵەن وەزیر نەبوومەوە کاتیم باسی پێشتر دەکەم دراوەتە دادگا لە عێراق ئێمەش دادگامان لەسەر کردیا لێکۆڵینەوەمان سەکرد ئێستا کێشەکان بەرەو چارەسەرکردن دەچێت و شاندی ئێمە لە وەزارەت یەکێک لە بورگەکانی ئەو پرۆسەی دەیلەزە بوو یان شوشنی گورچیلە بوو باشترین پرۆسەیە ئەگەر بێت و چارەسەر بکرێت و ئەوەی کۆیەش و ئەوەی شەقڵاوە و لە چەند شوێنی دیکەش کێشەکان چارەسەر دەکرێت کێشەی ڕێکاری دادگاییە چارەسەر دەبێت و ئەمە پێمان خۆشە ڕۆژێک زووتر بکەوێتەوە سەرکار لە قۆناغەکانیان جیاوازە لە هەندێک شوێن جیازیش دانرایە لە هەندێک شوێن هێشتا تازە هەیکەلی بینایەکەیە بۆیە سنتەرەکان دەکرێتەوە سەرکار
پرۆسەی تەوسیعەمان هەیە و ئینشاءالله لە عێراقدا ئەو پرۆسەیە جارێشتر لە هەموو قەزانحەکان تەوسیعەکان دەکەین و پرۆسەکە علاقی بە بەغدا هەیە هەرەوە بۆ ڕوونکردنەوەکەی پتان بدەم سەبارەت بە کاک جەلال باسی عفو ئەوە کاک جەلالم جوابداوە ببورن کاک سەعید هەرچی کاکاوە کردی تەندروستی بەرەو ئەهلیبوون ناکەم من مقارنەکەم باس کرد حکومیەکانیش ئیهمال ناکرێت بەڵام بێئیمکانیەتی هەیە بەڕاستی بەڕێزامە دەبی بزانین یعنی ئەو جەختەی لەسەر حکومیەکان هەیە لەسەر ئەهلیەکان نییە و ڕۆتینیش هەیە لە ڕۆتین ڕەنگە لە ئەوەکان نەبێ ڕۆتینیش چۆن یعنی مەبەستمەوەیە مەسەلەن ئێستا باسی پارەی کاش و بانق و موافقات و درێژکردنەوە و تەندەرینگ و پرۆسەی گرێبەست و ئەوانە هەمووی تاسیل لە خەدەماتی خواردنە پاکردنەوەیە لە دڵنیاتان دەکەمەوە بەڕێزان بە تەحەدیاتەوە و من بەڕێزان لە بەڕێوەرە گشتەکانی ناوەزارەت و بەڕێوەری گشتی تەندروستی سلێمانی هەولێر دۆک خۆیان بەشدار بوونە لە شاندێک 2 ڕۆژ پێش ئێستا لە سلێمانی بوونە بەڕێزان تەحەدا دەکەم یەک دەرمانی بەغدا بێتە هەرێم لە هەرێمەوە جارێک کە تەوزیع بکرێتەوە تەحەدا دەکەم پێویست ناکە هیچ پەرلەمانتارێکی بەڕێز ڕجا دەکەین نەیکەنە مزایدەی سیاسی دەرمان لە بەغدا دێ هەولێر نایداتە فلان جێ هەولێر نایدا شتی وان نییە بەڕێزان موەسسەیەکی مادیا ئەسڵان خۆم ئێستان بمەوێ بزانم چەند دەرمان ناتارێم دەبی من لە سلێمانی وەربگرم چەند دەرمان لۆ هاتیە و ساڵ دۆک چەندت لۆ هاتیە هەولێر چەندت لۆ هاتیە شتی وان نییە دەرمان بێتە ناو گەراجی وەزارەت ئەمن تەوزیع بکەم وەرەقەکەشی نایەتەکەم بەڕێزان دەرمان مباشر کیمادیا دەیداتە سلێمانی ئێستا مەوە قسە دەکەین ئێستا چەند ناقیلە گووا لە شێراوەیە لە بانی مەقانە وا لە ڕێی دۆکە لە بۆ دەرمان لۆ شارەکان دەڕۆ شتی وان نیە چێ گوتیتی دەرمان دێتە ئێرە و جارێک کرد ئێمە تەحەیوز دەکەین لە تەوزیع یعنی بەڕاستیەوە گوناحە ئەو قسەیە بێویژدانیەتی زۆرە کە هەندێک بەڕێز دەردەچی یان دەچن باز لەوە دەکەن یەک پەرلەمانتاریش دەوری نەبووە لە دابینکردنی دەرمان پرۆسەی خۆی هەیە لە عێراقدا شخص دەور نابینێ ئەمن بچم بڵێم وڵا 4 سندوق دەرمان ڕسمی ئەگە بگرمەوە من ناردمە سلێمانی ئەو ناردما هەولێر شتی وان نییە بەڕێزان دڵنیاتان دەکەم حەق و حقوق دەرمان بە سعرەکانی شۆ دەنێردرێت لە بۆ کۆگاکانی دەرمانی محافەزەکان و دیار دەبی چێ دەرمانەکان و پێداویستەکان لە چێوە دێت چ دێ نزبەی دانیشتوانەیە تەقدیر حاجە هەیە کۆمەڵێک خەڵک لە مؤسسەیەکی مادیایش لێ دەکات شتیوانیە دەرمان بەم زیادە بکرێت و بە واستەی شخص و هەریەکە ماستینەوە وڵا واستەمان کرد دەرمانات شتیوانیە بەڕێزان دەرمان خێرخوازی نییە لە بودجێ حاکمیەیە بودجەی هەرێمە دەدرێتە 3 محافەزە یەک حەبوو یەک کەپسولیش نایەتە وەزارەت نە ئیداریان دێتە وەزارەت کتابەتەن نەوەکو دەرمانەکە خۆشی ئەمن دەست دەین ئێمە تەوزیع دەکەین هەولێر لە بەغداوە قەرار دەدرێت حەسەکەی چەندە هیچ غەدریشی تێدا نیە حەسەکەی سلێمانیش چەندە هیچ غەدری تێدا نیە لە دۆچ چەندە غەدری تێدا نیە جارێک کە سلێمانی دەیداتە هەڵەبجە و ڕاپەڕین گەرمیان و هەولێر دەیداتە کۆیە و دۆک دەیداتە زاخۆ و هەموو قەزا و نەحکاین دیکە بەڕێزان سەبارەت بە ئەمن لۆیە لەسەر هەندێک ڕادۆستم ببورن چکە بوویتە باسی شارع و سۆشیال میدیا لۆیە من حەزمێ لەسەر ڕابۆستم سەبارەت خوا ئەقسایی بەڕێزان بەڕێز وەزیری تەندروستی طبعا والله ئیجازەوی پرسیارێکی بەڕێزان ئێمە دەرفەتیە دەین با قسەکان بەڵێ پرسیارەکەی لە جێگای خۆیتی طبعا تەفسیل هەڵدەگریت چکە ئەوە لایەنی تەکنیکی تێدایە ئەگەر دەرمانێک یەک هەفتەی مایە ئەکسپایر بی و سلێمانی خۆی تەقدیر حاجەکەی پێویستی پێ نییە یان هەولێر با من نەڵێم سلێمانی هەولێر دۆک فەرق ناکە هەر دائیرەک ئەگەر پێویستی پێ نییە زۆر ئاساییە مناقلاتێک کاک شێرکۆ ئەمن دوێنەکە لە پرسیارم کرد لە هەولێر گوتی چەند جار لەو ساڵە گوتم پێڕانەگەیشتم حسایەکەتانە حەز دەکەی لۆ بڵاو دەکەمەوە ئەستەن و حساسیەتە لە بینی کۆگاکان نییە هەولێر مناقلەی دەکات لە بۆ سلێمانی شتەچ نێم زیاد بیلەی مناقلە دەکات لۆ دۆک مناقلە دەکات لە هەولێر ئەو مناقلەیە لە بینی هەموو محافەزەکانەیە ئەستان بەبێ حساسیت بەبێ حساسیەتی عنصریەتی شار و سیاسی و مزە يعني هەر بخۆی ئیشەکە وایە لە بەرێت و ئەگەر زیادە دەبوو دەبی مناقلە بکەی مەسئولیەتە ئەگەر بێت و دواتر پێم خۆشە کاکتۆر شێرکۆ باشە کاک شێرکۆ دواتر نانە تەواو ئایتمەکەم بەڕێزان ئەگەر ئاوا ئەگەر بەڕێزان ئەندامانی پەرلەمان بەو شێوەیە تەدەخول بکەن ئێمە مەجبورین دانیشتنە کاڵدین بەڵێ ناوەکەم بدێ دواتر ناوی ئایتمەکەی بەسەرچاو سەبارەت بە نرخی دەرمان و ئەهلیەکان باسمان کرد نرخی عملیات کاک تەواڕی هەلی گرانە ئەوەی باسی نەخۆشی کلێ کرد بەڕێز 5 دەفتەر دۆلارە بەڕێزان ئەوە چاندنی گورچی لێ ئێمە بەستە دۆ بزانم
چاندنی گورچیلا بە یاسا لژنەیەکی هاوبەشێ لەگەڵ پۆلیس لەگەڵ ئاسایش لەگەڵ نوێنەری دادگاش دادوەرێکی دادێنشێ نەخۆش دێت سوێن دەخوا لەوێن دەرکە ئەوە تەبەڕع دەکا و قانونی عێراقی و دەستوری عێراقیش ڕێگەی داوە یان متەبەڕع یان کە سوکاری نەخۆش خۆی هەردوو ڕێگە هەیە شتێک لێرەش قانونی هەرێمیش بە هەمان شێوە متەبەڕع بێگانەش بی متەبەڕع بی یانیش کە سوکاری نەخۆش گورچیلەی خۆی بداتێ لە پشتەوە کڕین و فرۆشتن دەکرێت پێمان بڵێن بەڵگەکمان لۆ بین ئێمە قبولی ناکەین بەڕاستی چونکە چۆن دێت لە هەموو فلتەری لزنەیە دەردەچێت ئەوەی بەڕێزت باس کردوە بزانم ئەو بابەتە بوو ڕێنمایی سعافەکانمان داناوە نرخەکانیش لە زمنی نرخەکانی ئەهلیەکانە کاک هێویدار باسی داواکاریەکانی زۆرم نەمایە ئینشاءڵڵا داواکاریەکانی حکوومەت وەزارەت پێش بخرێ ئایا ڕازین پرسیارێکی جوانی کرد کاک هێویدار دەڵێ ڕازی لە سیستەمەکە بەڕێزان سیستەم هەیە و خزمەت خەدەمات هەیە ئەگەر لە من دەپرسی لە سیستەم بەدلی کەسمان نییە پێمان خۆش سیستەمەکە زۆر باشتر بی وە لە هیچ دنیا سیستەمی تەندروستی نییە 100% هەموو دنیا هەموو هاوڵاتی ڕازی بی من نمونەکتان دەدەمێ هەمووتان بەڕێستان دەتانن ئێستا سێرچەکی بکەن لە ئینتەرنێت میزانیەیەکی وەکو NHS سیستەمی تەندروستی بەریتانیایە لە ساڵێکدا چەندە 180 ملیار پاوەندە زۆرترین ناڕازیبوونیش هەیە لەوێدە هەموو ڕۆژ پرۆتێست هەیە و ناڕازیبوون یانەوە بەحثمان لەسەر ئەوە کردیا patient satisfaction یعنی ئاسوودەبووی نەخۆش بەڵام دەبێت کەمترین ناڕازیبوون هەبێ و زۆرترین ڕازیبوون هەبێ ئەمنەوە پرسیارەکە بۆیە سیستەمەکەمان بەدڵنیە ئێستا ئێمە کار لە گۆڕانکاری و ڕیفۆرمکردنی سیستەمی تەندروستی دەکەین خطواتی باش لێنراوە و ئەو خطوانەش بەڕاستی مایە بە عملی دەست پێ بکەین و بڕیاری پێدەوێت هەندێکی یاسایی دەوێت هەندێکی اتفاقاتی دەوێت لەگەڵ وەزارەتی دارایی لەگەڵ وەزارەتی پلاندانان لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی ژنان کە ڕێڕەوەکان کووە سیستەمی تەندروستی پاکێجی چاکسازیکردنی سیستەمی تەندروستی دەستمان پێ کردووە ئەگەر ڕۆژێک بەڕێستان حەزم لێ دانیشتە تایبەت بکەین بۆی چی کراوە چی نەکراوە بەڵام لەسەر جێبەجێکردن بەڕاستی ئیمکانیات چی دەوێت ئایا ئەدی لە خەدەمات ڕازی بڵێ ئەرێ وەڵی بەڕێزان ئەمە زۆر ڕازیمە لە خەدەماتی صحی خزمەتگوزاریەکانی تەندروستی نەخۆشیە گوازراوەکان فریاکەوتنەکان نەخۆشیە درێژخایەکان یعنی هەموو ئەوانە پێوەرانە من نامێ خۆم شایدی بدەم شایدی ڕێکخراوەکانی تەندروستی جیهانی راپۆرتی نێودەوڵەتیەکان و خۆتان ستاندەردە نێودەوڵەتەکان مقارنە بکەن و بزانن ئایا سیستەمێکی خزمەتگوزاریەکی باش هەیە یان نا وە کۆرۆنا باشترین شایدی ئەوە بوو بەڕێزان کە کۆرۆنا بەو وەزع قەیرانەش ئێمە توانیمان ئیدارەی کۆرۆنا بکەین خەڵکێک ددانی دێشی دەچێتە دەرەوە وڵای ئێستا بۆ بزانم خەدەماتی ددان زۆر باشە یعنی نمونە بڵێ بەڕێزان من سیانەی ئەجزەی توبی باسم کرد وەزیر دەیکا لە دەرەوە وەزیر ئەمن ئەگەر لەم دەپرسی بەخۆم هەموو خەدەماتەکان لە حکوومەتی وەردەگرم يعني ناسمە کردی تایبەت لە بەرەوەی نییە اعتراف کرد تایبەت نەکەم نەخێر بەس کردی حکومی هەمووی تێدا هەیە سەبارەت بە خاڵی کاک بژار باسی ئینعاشی تەواوی کرد تەواو نەبووە لە دۆک ئەوەش یەکە لە پرۆژە استراتیجیەکان فریاکەوتنی تایبەتەکان ڕووداوەکان بۆ فریاکەوتنەکان نەخۆش وەرناگرن لە ئەهلیەکان بەڕێزان پۆلیس پەیپەری دەوێت واتەوە قەزایەکی شورتەیە یەکێک بەربوویتەوە حادسە لێدایە لەوانەیە پاش ساڵە چکە شکایەتەکە بێ حاکم قەراردا بڕۆن لە قەبری جەنازەکە دەربینن بۆیە دەبێ هەموو نەخۆشێکی ڕووداوەکان و حەوادث لە تەواریەکان پۆلیس پەیپەریە بێ ناچارە ئەوە فەرز کرێت دکتۆرەکان تقریر طبی لە داواکان لە نزیکترین مرکز شورتەی خۆی یانیش لە مرکز شورتەکانی ناو تەواریەکان هەبوونی جیاوازی لە نرخ باسمان کرد نەخۆش ئۆتیزم چەند سنتەرێکی ئۆتیزم کراوەتەوە ئەوەی لە هەولێر کراوەتەوە کە بە پاڵپشتی چەند NGOیەک و لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و ڕێژەیەکی باشی ئۆتیزم وەردەگرێت بەڵام هێشتان ئۆتیزم فراوان دەکرێت لە سۆرانی ژێستە لە مەرحەلەی دروستکردنە لە شارەکانی دیژ وەکو پرۆژە هەیە بەڵام ئەوەش پەیوەستە بە وەزعی دارایی پرۆژەکانە ڕاستێتەمان باس کرد یاسای ماف و ئەرکی نەخۆش بەڕێزان ڕێنمایەکانیش پێ دەرچووە و لەو ڕۆژانەش دەنێرین بۆ وەقایع ئەو یاسایە دەرچووە و مافی نەخۆشی دەچێتە جێبەجێکردن نەخۆشی کۆرۆنا باسم کرد
ئەوەی ئینعاشەکەی جەنابەت بوو کاک بڵێ بەڵێ بڵێ 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 قەزی عنایە مڕەکەزەیە بڵێ شێرپەنجە باسم کرد ئەوەی عنایە مڕەکەزەکەش کاک بژار خۆت لەگەڵمان بووی لەو کۆبنەوەی پێشتەن ڕۆژێک کە بەڕاستی کێشەکە کێشەی مخەدیرە لە بۆ عنایە مڕەکەزە نەخۆشی کۆرۆنا چەندیان وەرگرتیا من باسم کرد کە پسوولە بە پسوولە پێداچوونەوەمان کردیەوە 985 ملیۆن وەرگیراوەتەوە دەدرێتەوە نەخۆشەکان و ئێستا دەستشی پێکردو دەیاندرێتەوە دەسەڵاتی سندیکا زیاترە بەڕێزان ئەمەش ئەوە دەبی بڵین بەڕاستی لێک تێکەڵبوون و بەسەریەکەوتنی بڕگەکانی یاساکان هەیە لە ناو سندیکاکان و لەگەڵ وەزارەتی تەندروستیش بەڕاستی یعنی ئەوەش یەکە لەو کێشانەی کە هەندێک جار لە تەنەفس صناعی نییە باسم کرد ئەوەی لە زاخۆ ئۆتیزم باسمان کرد تستی کۆرۆنا بەڕێزان زۆر ڕۆلی تستی کۆرۆنا نەمایە چکە زۆربەی خەڵک ئێستا باجەکەی ئەوەی کارتی ڤاکسینی هەبێت پێویست بە تست ناکات لە کاتی ئێستادا لە بۆ سەفەرکردن سەبارەت بە کۆیە باسم کرد ڕانیە 290 قەرێلەکە بەڕێزان من دەمێ ڕوونکردنەوەیەک لێرە بدەم پرۆژەی جێبەجێکردنی مستەشفای 290 قەرێلەیی بەڕسمی لە کابینەی پێشوو تا ئێستاش خراو بۆ سەر وەزارەتی ئاودانکردنەوە ئێستا لیژنەیەکی باڵا پێکات بۆ چارەسەرکردنی ئەو نەخۆشخانە 290 قەرێلەیە بکەوێتەوە سەر وەزارەتی تەندروستی بۆیە وەزارەتی ئاودانکردنەوە ئیشرافی ئەم پرۆژەی کردووە و هەندێک کێشەی تێدا هەیە بەڵام لە نەتیجە پرۆژەیەکی استراتیجیە وەکو هەم پرۆژەکانی دیکە بەهۆی نەبوونی ینی لە بەهۆی قەیرانی دارایی و پرۆژە استراتیجیەکان ڕاوەستاوە من باسی لەگەڵ بەڕێز کاک عەلی هەندێک باسمان کرد پێویست ناکات تکرار بکەمەوە لەسەر مەسەلەی دۆخی دەرمان لە سلێمانی و پرۆسەی دابینکردنی تەرخانکراو بۆ هەموو دائیرەکان کراوە نەکراوە من خۆم پێش تقریبا 2 هەفتە بەر لە ئێستا چوومە کۆگای دەرمانی سلێمانی و لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و بەڕێوەبەری کۆگاش باشە لەوێن دەر چەندین تەندەر بوو کە ئیحالە کرایە لە مختبەراتە لە دەرمانە درێژخانەکانە لە سەنتەری دڵە کە پێش ماوەیەک کێشانە بوو ئیحالە کراوە وەڵڵاهی ئەوە لەکن چێ ئەوەی نازانم بەسەلەی بابەتی لیناک بەڕێزان ئەوەی ئامێری لەیزەر باز دەکات ئێستا لە سلێمانی ئەو پرۆژەیە لە قۆناغی جێبجێکردندا نوێکردنەوەی ئامێری لیناک لەسەر سندوقی سەرەتانی سەبارەت بە بیمەی تەندروستی بازمان دکتۆر لە حکومی بۆچی دەرمان لە عێراق کەم دێ بەڕێزان عێراق مشکلی لەگەڵ هەموو محافەزەکانەیە لە هیچ محافەزەك لە 150 پێداویستی نەخۆشخانەکان پڕ نابتەوە و ئەوان خۆیان گوتیتیان کە وەزعینگۆ زۆر باشە لە بەرەوەی حکومەتێنێم دعمی خەستخانەکانی مە دەکات بە دابینکردنی ئەو بودجەیە سەبارەت ئەوەی کە من ناوەکان ڕەنگە بەڕێزان پێدا بڕم لەوەی پرسیارەکان تکرار لە ناوی بەڕێزان لە ئەندام پەرلەمانەکان پێویست نەکا بخینمەوە چی کرایە بۆ زیادبوونی نەخۆشی گورچیلە نەخۆشی گورچیلە تەشخیصی باشتر بووە مانایە نییە کە نەخۆشی گورچیلە زیاتر بووە بانقی گورچیلە ئەمە بە یاسا دەبێ ڕێک بخرێ بانقی گورچیلە لە هەندێک وڵات ئەسڵەن زەرعی گورچیلە هەر قەدەغەیە بەڵام لێرە ڕێگە پێدراوە بانقی گورچیلە نییە بەڵکو دەبێت کەسێکی خۆبەخش خۆی ببەخشێت گورچیلەکەی خۆی فڕۆکە هەیە بۆ گواستنەوەی بۆ مەسئولان و فڕۆکە نییە بۆ نەخۆشی ئاسایی تەنها لە شەڕی داعش بۆ بریندارەکان ئێمە فڕۆکەکانی وەزارەتی ناوخۆمان بەکاردێنە بۆ گواستنەوەی بریندارەکانی کە پێویست بێ و ئێستش لە هەر حالەتێکدا نەخۆشێک کە هەندێک جار ئەزمەیەک دروست دەبێت لە ناو بەفر دەمێنێت لە شوێنێکە ئێمە و پەیوەندیمان لەگەڵ وەزارەت ناوخۆیە فڕۆکەی وەزارەتی ناوخۆیان هێلیکۆپتەرەکان بەکاردێنین بۆ دەست بەجێ گەیاندنی ئەو نەخۆشە چونکە سوودیشی هەیە بووە نەخۆش هەندێک جار نەزیفێکی زۆری هەیە بۆی پێڕابگات یان شوێنەکە سیارەی بۆ ناچێت سەد قەرێلەکەی کەلار بە هەمان شێوە بەڕێزان هەمان کێشەی ڕاوەستانی پرۆژە استراتیجیەکانی هەیە کردنەوەی هەر دەرمانخانەیەک لە هەموو کۆڵانێک ئەو پێوەرەیە کە ئیجازەکەی لەلایەن سەندیکای دەرمانسازان دەدرێت دەرمانی دژەژاری مار پێوەدانی بەتایبەتی لە شیلات جێ بەڕێزان کێشەی دەرمانی دژەژاری مار و دووپشکمان نییە ئەو ساڵ ناڵێم نەمایە بەڵام کێشەمان لە کەمی
دەرمانی دژە ئەویش لە هەموو عێراق لەبەرەوەی ئەوە دەرمانە لە بەغدا لۆمان دێ ئەوەی ڤاکسینی دژی سەگ و گورگ پێوەدان ئەوەش لەبەرەوەی سەگێکی زۆر بڵاو بۆتەوە سەگ پێوەدان زۆر بۆ بەڕاستی تەواوەڕێکەکان پێڕناگەن بە هۆم پێوەدانە بۆیە دەرمانی دژە سەگ دژە ژاری ئەوەی سەگ پێوەدان کەم ببوو ئەنتی ڕێبیس بڵێ مەبەستی گەستنە بڵێ مەبەستان گەستنە بەڕێستان بڵێ پێوەدانی سەگ بڵێ چەند ڕازین لە سیستەمی تەندروستی باسم کرد نەخشانەکان دیاریکردنی وەختی عیادەکان ئەماوە جەخت دەکەینەوە لە نەقابە کە وەختی مافی نەخۆشە بە یاسای مافی نەخۆش وەختی پێویست عیادەکان بیدەنە نەخۆش بابەتێکی زۆر گرنگ بەڕێز کاگیمداد باسی کرد مەبەستی پشکنینی ساڵانە بۆ ئەوەی کە شوبهاندی بە هەزا کاک هیمداد سکرینینگی پێ دەڵێن واتە مەسحکردن ڕووپێوکردن شەرت نییە لە بۆ هەموو مرۆڤک هەموو شتە چی بکەیت بەڵام هەندێک نەخۆشی هەیە بە ڕێنمایەکان دەبێ بکرێت لە تەمەنێکی جیاواز بۆ نمونە ئێمە هەندێکی دەکەین دەبێ ئەوانەی کە لە شوێنە هەستیارەکان کار دەگەن ڕوپێوی نەخۆشیە ڤایرۆسە گواستراوەکانی بۆ بکرێت ئەوانەی کارمەندی تەندروستیە پزیشکی ددانە دکتۆرەکانن عملیاتە ئەوانە دەکرێت پڕکردنەوەکانی بۆشایی یاسایەکانی شڵە یاسایەکان زوو دەنێرین باوەڕ ناکەم یعنی علاج لە دەست بەرپرسانە مەبەست تێناگەم مەبەستێ بەرپرسان نەخۆشخانەی پێشمەرگە بەڕێزان سەر بە وەزارەتی پێشمەرگە ئێمە دامان نەخستووە نەخۆشخانەکە ئێمە بە ئیستعارە لێمە وەرگرتن سوپاسیان دەکەین بۆ کۆرۆنا بەکارمان هێنا بۆیە نەخۆشخانەی پێشمەرگە ئێمە بە فەرمیش بە پرۆتۆکۆلێک کاتی خۆی کە ئەڵمانەکان دروستیان کرد تەوقیعمان کردیە لە پزیشک لە داو دەرمان هەرچی پێویست بێ ئێمە لە خزمەت پێشمەرگە قارەمانەکان دەبین و ئێستاش هەموو نەخۆشخانە بەبێت جیاوازی نەخۆشخانە حکومیەکانیش لە خزمەتی پێشمەرگە قارەمانەکان دەبن ئەوەی باسم کرد سەیدەلیەیەک هەرزان بووە باسم کرد پێویست ناکاو بزانم دیسان سەبارەت بە کارتی ڤاکسین فەرقەیە لە دەواازەکان لێرە و لەوێ ڕەوانەیە فەرقەکە بێ بەڵام تەعمیممان کردو ئەوەی کارتی ڤاکسینی هەبێت دوو ژەمی وەرگربێت پێویست بە پشکنین ناکات وەرەقەکە نابێت وەرەقە تەنها لەو مەوعیدوە کارتی ڤاکسین ئەلکترۆنیە و بەستراوەتەوە ئەو کۆمپانیانەی لە دەرەوە دەرمان دێنن لەژێر کۆنتترۆلە بەڵێ هەر کۆمپانیایەک تۆمار کراو بێت لە وەزارەتی تەندروستی و وەزارەتی بازرگانی و لە ڕێگەیەکی ڕسمی دەرمان بێنێ بەڵێ تەواو لەژێر کۆنتترۆلە بنکەی شەیدان باسم کرد بەرکەوتوانی چەچ کیمیایی باسمان کرد هەڵگرتنی دەرمان بە شێواز ناکردنەکانی کۆمپانیا فەرمیەکانی خاوەن مۆڵەتن بەڵێ شێوازەکانیان تەواو بۆیە مۆڵەتیان لە بۆ نوێکرایتەوە کاتی ئەوە نەهاتوە لە تەواوی شار و شارستەکان شێرپەنجە بکرێتەوە یعنی ئێستا ئێمە لە ڕاپەڕین سنتەرێکی شێرپەنجە لەو ئایندەیەکی نزیک دەکرێتەوە بۆ شێرپەنجەی نەخۆشەکانی شێرپەنجەی مەمک و لە هەڵەبجە ئێستا لە پرۆسەی تەندەرینگە لەلایەن سندوق و هەوڵ دەدەین لە سۆران و زاخۆش بەڵام بەڕێزان لە هیچ دنیاشدا نییە لە هەر هەموو شارۆچکەکان سنتەری شێرپەنجە بێت چکە ئەوەندە ژمارە پزیشکەشت نییە پزیشکی شێرپەنجە ئەوەندە ئامێرەش لە هەموو شوێنێک سنتەری مەرجعی هەیە بەڵام بەلایانی کەم نەخۆشخانە گشتیەکان دەتوان چارەسەری سەرەتایی بکەن و ئیحالەی بکەن سزادانی دەرمانی قاچاق وەڵاهی ئەبەدەن لێرە تەحەدا دەکەم و لێرە دڵنیاتان دەکەم و بەڵێنتان پێ دەم ئەبەدەن کەس نێتوانێت تەداخلی دەرمانی تەزویر بکات کەس جورئەتی ئەوە ناکات بڵێ دەرمانێک تەزویر بی ڕێی پێ بدە یان باڵا دەست بێت و تەداخل بکات لەوەی دڵنیاتان دەکەم سەبارەت بە چۆن هێنانی بێمۆڵەت کۆنتترۆل دەکەن بێمۆڵەت کۆنتترۆلکردنەکەی ئەسەن ڕێگەی پێ نادرێ ئەگەر بێمۆڵەت بێ هەموو تەخسیسێک لە بۆ گەرمیان کرایە و ئێستا تەخسەکان زیاد دشکەین بۆیان زیاد دەکرێت بۆیە پرۆسەی دەرمان کڕین دەچێتە بواری جێبجێکردن و تەندەرینگ و من دەمەوێت بڵێم لە گەرمیان و لە هەموو شوێنەکان وەکویەکە معناوی نییە لە یەکێکەوە دەرمان نوێت دابین دەکرێت هەندێک عەقدێ ڕەنگەمان جیاز دەکرابێت یعنی درێژە پێدراوی عەقدەکەی پارە دەرمانی بۆ دابین دەکات ئەو پرۆسەیەوان نییە بڵێن لەگە ساڵی نوێ عەقدی نوێ دەکرێت ئەو عەقدەی ئەوڕۆ دەکرێت بۆ ساڵێکە بۆ تا ساڵێک دەتاین دەرمان دابین کات ئەوانەی کارمەندانی نەخۆشخانەی قەڵا 145 ژمارەنە لە هەموو نەخۆشخانەکانی کۆڕۆنا بەڕێزان لە زاخۆ تا خانەقین هەر هەمویان خۆبەخشە بووە تەنها 500 یاریدەدەری پزیشکی سەرکار و پەرستارانی زانکۆ دامەزراندنی بە گرێبەستیان بۆ کرا بەوەی ئەوەی کە پێویست بوو ئێمەش پێمان خۆشە لە دۆخێکی سەقامگیری ئابووری و دارایی لارەی کوردستان ئینشاءالله هەوڵمان داوە و من لە شوێنێکتر باسی تەقاعودەکان کرا ئێمە دراسەیەکمان کرد چەند کەس فەسڵ بووە وڵاتی بەجێهێشتووە یان دابڕاوە چەند کەسیش تەقاعود بووە
چەند کەس لێرە نیە بەرامبەر ئەوانە بە تەخمین چەند دراسەیەکی بە پارە دەکات چەند تەحلیلمان کردووە بەرامبەر ئەوانە داواکاریەکمان کردووە کە ئینشاءالله لە جێگەی ئەوانە دامەزرانێکمان بۆ بکەن بۆ هەموو نەخۆشخانەکان و سنتەرەکانی لە هەرێمی کوردستاندا سەبارەت بە کاری پاکردنەوە خۆی وەزارەت ئەو ئیشە بکات بەڕێزان پێشتر وا بوو فەشەلی هینایە تا 2003 و 2004ش مۆزەفی یان بڵین ئەوانەی کە کرێکارەکانی حکومی بوون بەڵام نەخۆشخانەکانتان بینیتان باوەکو دائیرەکانی دیلێنێ ئێستا نەخۆشخانە پاکترین شوێنە بەڕێزان بۆیە بەڕای من گرانتریش ڕادەوەستێ ناوەڵە ئەو پرۆسەی ئێستا هەیە بەڵام مەسلەی کێشەکانی مستحقاتیان حل بکرێت کێشەیەکمان لەوە نابێ ئەو هەموو کرێکارە تەعین بگرێت و ببتە تەعینی دائیمی و نەخۆشخانە خایەم بکاتەوە ڕەنگە گرانتر بوەستێت لەسەر حکومەت سەبارەت بە کۆی وەڵاممان داوە سایکۆلۆجیست بەڕێزان هەندێک شوێن هەیە سایکۆلۆجیستی پێویستە ئەوەی بەڕێز شادیخان باس کرد حروقەش سایکۆلۆجیستی پێویستە ئەوانش کامە پێدەین توێژەری کۆمەڵایەتی نەخۆشخانەی دەرونیە هەندێک تایبەتمەندی خۆی ئەوەی سنتەرەکانی ئافرەتانە ئۆتیزمە ئەوانە توێژەری کۆمەڵایەتی دەوێت بەڵام لەو ئێستادا ناکرێت هەر هەموو نەخۆشخانەیەک توێژەری کۆمەڵایەتیە بێت بۆیە ئەوانەی پێویست بێ ئێمە لەگەڵ وەزارەتی عەمەل ئەو نەخۆشخانانەی دەرونی ئافرەتانیش کە دەکرێتەوە توێژەری کۆمەڵایەتی بۆ دادەمەزرێت کەرتی گشتی و ئەوەی قەڵا باسمان کرد بە ڕێزان سەد قرێلەکەی باسمان کرد لەژنەی تەفتیش و متابعە خۆم مداخلە بکەم و سەردان بکەم وەڵاهی ئینشاءالله تەقسیری ناکەم هەر شوێنێک پێویستی بەم بێ لە نزیکەوە سەردان دەکەین و لە نزیکەوە بە دڵنیاییەوە زیاتر شارەزای ئیشەکە دەبین پلانی تایبەت هەیە لە بۆ زۆربوونی شێرپەنجە بەڕێزان شێرپەنجە زۆر نەبووە من پێم خۆشە لە کۆنفرانسەکانی شێرپەنجە بەشدار بن داتاکان پێمان ناڵێک شێرپەنجە زیاد بووە لە ناو ستاندەردی عالەمینە کەمتر تۆزێک فەرقی هەبی لەگە ستاندەراتی نێودەوڵەتی بەڵام مانایە نییە شێرپەنجە تەشخیصی باشتر بووە شێرپەنجە تەمەنی درێژتر دەبێ بە دابینکردنی دەرمان و ئامێرە و چارەسەریەکان بۆیە مانایە نییە شێرپەنجە زیاد بۆ شێرپەنجە خۆی کێشەیەکی دنیاە لە هەموو دنیادا نەخۆشیە درێژخایەنەکان کێشەیە نەخۆشیە گوازراوەکان تەنها کۆڕۆنا هاتەگەرنا نەماوە هەژار و کەم دەرەمەت ئینشاءالله بیمەی تەندروستی کێشەی هەژار و کەم دەرەمەت حل دەکات لە کەرتی تایبەت ئەوەی پیرەمەگرون دیسان پرۆژەکانە کە پرۆژەکان ڕاوەستاوە ئینشاءالله بودجە بچێتە بۆ وەرجێبەجێکردن لە ئەولەویە دادەنرێ نەخۆش بەڕێز کاگە بکرد چیمان کردەوە بۆ کەمکردنەوەی ڕێژەی نەخۆشیەکان ئێمە کۆڕۆنا کۆلێرا نەخۆشی تای خوێنبەر بوون چەندین نەخۆشی ئێم نامێ هەمووی ڕیسکەم لێرە ڕۆژانە هەوڵ هەیە بۆ کەمکردنەوەی دۆزینەوەی حالەتەکان زیادکردنەوەی نەخۆشیە درێژخایەنەکان بەڕاستی دەوەستێتە سەر ڕێنمایە تەندروستیەکان و هۆشیارکردنەوەی هاوڵاتی بەر لە هەفتەیەک بەر لە ئێستا لەگەڵ یەکێک لە کۆمپانیا نێودەوڵەتی ڕەسەنەکانی دەرمان کە دەرمان بۆ شێرپەنجە دابین دەکا سوپاسیان دەکەین بۆ دووەمین ساڵە پرۆژەیەکمان ئەگەر بینیتان ئێمە لە کۆنفرانسێکدا پێشتان ڕۆژێک پرۆژەیەکی یەکساڵی هەیە بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری بۆ کەمکردنەوەی شێرپەنجە چکە بەڕاستی شێرپەنجە بەس بە دەرمان و بە تەشخیصکردن کەم نابتەوە دەبێ هۆشیاری بکەین هۆشیاری هاوڵاتیان یەکێک لە پرۆژە گرنگەکان کە ئێمە تەقدیمی وەزارەتە پەیوەنددارەکانمان کردو بە شانازیەوە دەمێ بڵێم پرۆژەی کەمکردنەوەی قوربانیانی ڕووداوی هاتچۆیە کە کەستان باستان نەکرد ڕۆژانە ئێمە مردن و پەککەوتن دەبینین کە ڕووداوی هاتچۆ ئەم پرۆژەیە بە چەند ڕێکارێکی ئاسان داوامانێتە وەزارەتە پەیوەنددارەکان داوامانێت هەموو وەزارەتەکان دەبێت تێدا بەشدار بین تەندروستی ناوەخۆ ڕۆشنبیری پلان سەرکاتی ئەنجومەنجیران ڕەنگە بە چەند ڕێکارێک ئەو مەسرەفە زۆرەی خەسخانەش کەم بکرێتەوە مردنیش کەم دەکرێتەوە بەڵێ بەڵێ باسم کرد ڕووداوی هاتچۆ چەندە کەمترە بەڕێزان پێش چەند ساڵێک بەر لە ئێستا ژمارەیەک بوو یان بە دەرەجەیەک بوو لە مردنی نەخۆشخانەکان بەڵام ئێستا دەرەجە دووە نەخۆشیەکانی دڵ دەرەجەکە پێوەرچیە پێوەرەکان زۆرە بۆ نەخۆشیەکان بۆ پێدانی مۆڵەت بۆ نەخۆشخانەکان کێشەی نەخۆشی جگەر بە سوپاسەوە بەڕێزان من لێرە دەمەوێت پێتان بڵێم ڕەنگە بەڕێز شتان بزانن نەخۆشی جگەرەوانەی چاندنی جگەریان بوێ هەر هەمووی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان لە دیوانی ئەنجومەنی وەزیران کە مەبلەغێکی زۆریشە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە موافقەی بۆ دەکرێت بودجەکەی و ئێستا موافقەی ئەوەش هات ئەوانەی کەڕوڵاڵەکانی یان نابستانن کە پێویستیان بە زەرعی قەوقعبی ئەوە ماگانە 12 نەخۆش دەتوانین لە نەخۆشخانە حکومیەکان بۆیان بکەین ئەوانەی لە دەرەوە دەخوێنن بۆچی دامەزرانیان بۆ نەکراوە بەڕێزان ڕاستە تعدیل شادیان بکراوە بەڵام ئەولەویەت لە قەیرانی دارایی درایە زانکۆکانی هەولێری یان زانکۆکانی کوردستان
ئەوەی کە کۆلیژی پزیشکی لە دهۆک لە هەولێر لە سلێمانی و لە کۆیش بەڵام ئێمە نووسراومان کردو هەوڵ دەدەین چکە پێویستمان پێ هەیە بەوان بە اختصاسەکانی دیکەش. شتێک نییە بە ناوی مستەشفای حکومی، شتی زۆر هەیە بە ناوی مستەشفای حکومی، دواتر دەتەوام بتان دەمێ. تەواوی دهۆکمان باس کرد پاکردنەوە، ئەو مستەشفا تایبەتە بۆچیە باسم کرد کە ئێمە سنووردارمان کردو ئێستاکە. بەڵێ کۆمپانیا لە لیستی ڕەشدانراوە داخراوە. تەواوی دهۆک باسم کرد پرۆژەیەکی ڕاوەستاوە بەهۆی قێرە هەموو پرۆژە استراتیجیەکان ڕاوەستاوە. بەڵام ئەگەر بچمە تەفسیل ئێستا پرۆژەیەکی بەدیل وەکو بۆ ماوەی چەند ساڵێک لەلایەن منەظەمەی GIZ دقناعمان کردن لە دهۆک کە تەواو بە لەو لە ڕۆژانی داهاتوو ئینشاڵڵا دەکەوێتە کار لە نەخۆشخانەی ئازادی تەواڕێکی بە قەبارەی نزیک لە 100 قەرێلەیی دروست کراوە. بەڵام ئەوە نابتە بە دیلی پرۆژە گەورەکە ئینشاڵڵا لە ئەولەویەتی بودجە تەواوکردنی پرۆژەی تەواڕیەکەی نێوان هەولێر و سمێڵ دەبێت. جیاوازی لە بەرکەوتوانی هەڵەبجە باسم کرد. بەرکەوتوان نەخۆشخانەی بەرکەوتوانی هەڵەبجە چی پێویست بێت ئێمە کێشەکانیان بۆ حەل دەکەین و کاری پێویستیش کراوە. شەهیدان باسمان کرد بەڕێزان، جیاوازی نرخمان باس کرد لە قەزاوانی حەکان بەگشتی ئێمان نەکراوە. ئێستا ئێمە تەرکیز لە قەزاوانی حەکان دەکەین کە زیاتر تەوسیع بکەین و بەتایبەتی لەوەی گورچیلەش چاندنی ئەوە خشوشتنی گورچیلەش ببینە قەزاوانی حەکان. ئەو نەخۆشخانەی بەحرکە بەڕێز کاک حاجی نەخۆشخانەکەی بەحرکە بۆ نەخۆشیە کۆرۆنا دانرا هەر ئەسڵەن وەکو حمەیات لە هیچ شوێنێک لە کوردستان حمەیات نمابوو. ئێستامە بە واستەی کۆرۆنا لە هەموو شوێنێک حمەیاتمانەیە تای خوێن بەربوون فەرمو دوو حالەتمان هەبوو بردمانە و نەخۆشخانانەی کە جیاکرایتەوە لە بۆ کۆرۆنا. بۆیە حمەیات ضرورە لە هەر سەردەمێک خوا نەخواستە وەبائێک بڵاو ببێتەوە دەبێت حمەیاتمانە بێ. ئەو نەخۆشخانەی هەڵەبجە بە خێرخوازان و بە هەوڵی پارێزگا و بە هەوڵی UNDP و UNHCR و کۆمەڵێک منەظەماتی خەیری و خێرخوازان بۆ نەخۆشیە گوازراوەکان دروست کراوە لەگەل لە دەرفەتێک و بە پەسەندی بزانین ئێمە دراسی دەکەین ببێتە نەخۆشخانەی گشتی بەسەرچاو بە هەندی وەردەگرین داواکاریەکەی دراسی دەکەین. ئەوەی کە بەڵام بنکەی تەندروستی دیکە لە بەحرکە دروست کرا جگە لە کۆنەکەش. مۆڵەتی دەرمان بەچێ دەدەن بەوانە دەدەین کە ڕێکارەکانی لە کوالیتی کۆنتڕۆل بچێتە بواری جێبەجێکردن و زیادبوونی نەخۆشخانە هەلێکان نیشانەی پێشکەوتن نییە، کەس نەیگوتیە بە پێشکەوتنە و ئێمەش بە ڕێکاری کردنەوەی بە ڕێکاری قانونی بەڵام بەو دەرەجێش بەو ژمارەی زۆر نەبووانێ هەیە نەخۆشخانە کۆنەکانن ئێستا تەواو دەبن. ناچمە سەرەوەی بەڕێز باست کرد چەند دکتۆر زۆربەی شریکە و شریک نییە ئێمە دەمانێت ناو بەڵگەمان بدەنێ بە دڵنیایی ڕێگەی لێ دەجرین. خواردنەوەکان تووشی شێرپەنجەمان دەکەن مەبەستە نازان مەبەستیە نەخۆشخانەی ئەهلی هەر نەمێنێت ڕەنگە ئەوەش قۆڕخکاری بی یعنی نەخۆشخانەی ئەهلی نەمێنێت و هەمووی دابخرێت ئەمە پەیوەندی بە سیستەمی تەندروستی ئێمە هەیە کە بە یاسا ڕێگەیان پێدراوە. ڕوونکردنەوەکمان بداتێ بەڕێز لەسەر ئەوەی کە چەند دەسەڵات بەسەر کەرتی تەندروستی تا ڕادەیەکی باش دەسەڵات بەسەر هەیە بە تەفتیش و متابعە ڕەنگە ئەگەر ژمارەکان بە دڵی هەمومان نەبێ هێشتان زیاتر پێویست بێ بەڵام بەردەوامە ئەم پرۆسەیە. من ناتوانم لێرە بڵێم مڵکی چێ و مەسئولین و قۆڕخکاری و ئەوان هەمووی بەڵگەی پێویستە بەڕێزان. ناهاوسەنجی باسم کرد لە داباشکردنی دەرمان ناهاوسەنجی نییە بە هیچ شێوەیەک چکە ئەسڵەن دەرمان لای ئێمە نییە دەرمان خۆیان دەیکردن و خۆیان دابش دەکەن و ئەوەی بەغداش دێم و باشڕ دەگاتە دەستیان. ڕووداوی کتوپڕ هەیە تا دکتۆر بەسەری ڕادەگەێت هەموو ئیسعافاتی ئەوەلی لە هەموو شوێنێک هەیە تەواڕیش هەیە جەڕاحیش هەیە دکتۆری پسپۆڕیش هەیە بەڵام هەندێک پسپۆڕی هەیە پێویستی بە ناوشار هەیە بۆ نمونە کردنەوەی جمجمە و جراحی جملەی عەسەبی یانیش پێویستی بە فتح سەدر هەیە ئەوە پزیشکی پسپۆڕ لە تایبەتمەندی و نەخۆشخانەی سەر و پسپۆڕی بەڵێ ئەوانە ئیحالەی پێویستە لە هەموو شوێنێکی لە جیهاندا ئەو شتە هەیە. بەڕێزان ئەو سیستەمەی من خۆم لە هەندێک لە ئێوەی بەڕێز جۆم لێ دەبدەێن بریا هەموو خستەخانەکان وەکو سنتەری دڵ باە یعنی ئەو نرخە زۆر زۆر هەرزانترە باز لە ملیۆنێک و 200,000 دەکرێت باز لە 3 میلیۆنی قەستەرە بە 10,000 دلار لە ئەهلی دەکرێت باشە بۆ بە 3 میلیۆن دینار ئەوەی فتح قەلب باز دەکەن ئەگەر نا بە 800,000 قەستەرە دەکرێت
یعنی بۆچی ئەوە نەبێتە نمونەیەکی جوان بەشداربوونی وڵاتش بەڵام لەگەڵەوەش داشکاندن بۆ پێشمەرگە بۆ کەسوکاری شەهیدان و ئەمفال کراوانش هەیە. هەندێک کەس ئەوە بۆچی ئەو سوالە لە جێگای خۆیتی بۆچی دەرمانساز یان پزیشکانی ددان بۆی هەیە ئەوەی تەعین بۆ دەرمانخانە بکاتەوە یان عیادەدا بنێ ئەوەی تر تەعین نەبوو بۆی بەڕێزان مەبەستەکە بەوە نییە کە مادەم تەعینە بۆی هەیە تەعین نەبی بۆی نییە. بابەتەکە پلەبەندیە، یاسای پلەبەندی پزیشکی دەرچووی کۆلیژی پزیشکی ددان یان دەرمانسازی بۆی نییە بتوانێت ممارسەی مهنەکەی خۆی بکە تا ڕاهێنانی خۆی بەو پلەبەندیە تەواو نەکات کە 2 ساڵ و 1 ساڵ و دواتر قەزا و نەحکانیش تێدایە. بۆیە ئێمە بە ڕێگەی سیستەمی خۆبەخشانە ئەوانەی تەواویان کردبی ڕێگەیان پێ دەدرێت لەیان سندیکاکانەوە. ئالوودەبوون بەڕێزان ئالوودەبوون ئێمە پرۆژەیەک بەڵێ پلانمان هەیە و پرۆژەیەکمان بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بە بڕی 8 میلیارد دینار نەخۆشخانە دروست بکرێت و ئەم پرۆژەیەمان بەرز کردوتەوە کە لە کاتی پێویست وەزارەتی دارایی بتوانین بودجەی بۆ دابینکە بۆی ڕاگرتوانی پێ دەڵێن لە چاکسازیەکان ئەوانەی کە تاوانبار نینە بە بازرگانیکردن بە مادە دۆژەکان بیاهێنین لەو نەخۆشخانە و لەو سنتەرە ڕاهێنانەوە و ئاسایی بوونەوەی بۆ بکرێ و عیلاجی بۆ بکرێ بۆی بگەڕێتەوە ناو ژیانێکی ئاسایی و ناو خێزانەکانیان. سوپاس لە بۆ کاگۆران باسی دەستخۆشی لە وەزارەت کرا و چاوەڕوانی دەستخۆشی زیاتر بووین سوپاسان دەکەین کە بە ئەرچی خۆمانی دەزانین و ئەرکە دەیکەین دەڤەری راپەڕین و مەغمور و ئەو شوێنانەی باسی کرد کە ئەجزەی بۆ دای بکەین ئینشاءڵڵا درێغی ناکەین و هەوڵ دەدەین کە زۆرترین ئامێر و پێداویستی بچێتە ئەو شوێنانە تاواکو ڕۆتینی حالەکردنی نەخۆشکەم بکرێتەوە. نردنی دکتۆر لۆ گەرمیان دەتوان بڵێم زۆربەی پسپۆڕی ئەساسیەکان لە گەرمیان هەیە بەڵام هەندێک پسپۆڕی ورد هەیە ڕەنگە تا ئێستاش لە ناو شارەکانەوە نەبێت بۆی بتوانین بۆ هەموو قەزا و نەحەک دابین بکەین. گرێبەستەکانی دۆک باسمان کرد فعلەن با نەبێتە نەمانی باوەڕی ئەوەی بەڕێز ڕۆژانخان باسی کرد. سنتەری چارەسەری مادە هۆشبەرەکان باسم کرد بەڕێز دکتۆرە گەلایەش پاشماوەی پزیشکیەکان بەڕێزان پرۆژە هەیە ڕەزامەندی هاتۆتەوە کە ئەم پرۆژانە بێتە شێوازێکی مرکزی لە کەرتی گشتی و تایبەت کە پاشماوە پزیشکیەکان کۆ بکرێتەوە بەڵام ئێمە بەدەر لەوەش لە ماوەی ساڵانی ڕابردوو سیستەمێکمان داناوە بۆ نەخۆشخانە تایبەتەکان و سنتەرەکان کە پاشماوەکانیان بێنن بۆ نەخۆشخانە حکومیەکان بە ڕێگای و بە ئامێری تایبەتی شرێدەری پێدەرێن بتوانین ئەم شێوازە بەکاربێنن و ئێستا لە ئێواران و شەوانیش کار دەکەن بۆی بتوانین زۆربەی پاشماوە پزیشکیەکان چارەسەر بکەین. بۆچی نەشیاو هەیە لە 18 قوتاب بڵێ ئەمە دۆزینەوەیە ئاو بەڕێزان لە هەموو گەڕەکەکان لە قوتابخانەکان شیاوە بۆ خواردن یان شیاو نییە بۆ خواردن ئێمە ڕێژەکان دەدەینە لایانی پەیوەندە لە دائیرەی ئاو لە پارێزگاکان بۆی کلۆری پێویست و پشکنینی زیاتر بکرێت و شیاو بێ بۆ خواردن بۆیە ئەمە تەشخیص کراوە و ئاگدار دەکرێتەوە ئەم شوێنەکەم ئەوە نابێت شیاو نییە بۆ خواردنەوە چونکە نەخۆشیەکانی سکچوونی لێ پەیدا دەبێت. ڕێژەی مردن بەڵێ لە کەمبوونەوەدایە لە بەرەوەی ڕەوشی خودەت زیاتر بووە خزمەتگوزارەکانی خودەت و منداڵانی ساواک زیاتر بۆ بۆی ڕێژەی مردن کەم بۆتەوە کەمتر دەبێتەوەش چونکە ئێستاکە زیاترین و ئامێری نوێ دەرچووە لە خودەتەکان بۆی منداڵی ساوا ڕێژەی مردنیان کەم بکرێتەوە. مافی نەخۆش باسم کرد ئەوەی بەڕێز دکتۆرە شایان باسی کرد پەیڕە و ڕێنمایەکانی دەرچوە و دەخرێتە وەقایعی کوردستان بڵاو دەکرێتەوە و بە جێرێ و ڕێنمایانە مافی نەخۆش لەسەر هەموو نەخۆشخانەکان هەڵدەواسێ بۆی نەخۆش بە یاسا دەتوانانی مافی خۆی وەربگرێت. پێداچوونەوە چییە بە لیستی فەرمانبەران ئەوم باس کرد ئەو پرۆژەیە کە گوتم تەحلیلێکمان کردێ چەند کەس فەسڵ بۆ چەند کەسیش دابڕایە و لە بەرامبەردا ئێمە داوامان کردووە لە شوێنیان دامەزرانی دیکە بکرێت. سنتەری دڵ بەڕێزان کێشەی سنتەری دڵ کە بەڕێز دکتۆرە شایان باسی کرد سنتەری دڵ هەر سنتەرێکی دڵ سیستەمێکی خۆی هەبوو ئێمە چاکسازیەکمان لە سنتەرەکانی دڵ کردوش ڕێکارێک دانراوە بەڵام لەبەرەوەی زۆر جیاوازە لە ڕێکاری پێشوو پێویستی بۆ هەیە کە ئێستا ئێمەش متابعە دەکەین و بەڵێ ئێمەش ئەو ڕاستپاردانەمان بە هەند وەرگرتووە و چەند کۆبنەوەیەکمان کردووە کە گەڕانەوەی دەسەڵاتەکان و داهاتەکان و دانانی نرخ و تعاملکردن لەگەڵ کۆمپانیەکان لە دیوانی ئەنجومەنی وەزیران لە هەفتەی ڕابردووش کۆبنەوەمان کرد ئەوانە هەمووی بە ڕێکاری یاسایی دەچێتە بواری جێبەجێکردن و دڵنیاتان دەکەین هیچ ڕێکارێکی یاسایی پشتگیری هیچ ڕێکارێکی نایاسایی ناکەین. ئێمە سەبارەت بە KMCS
هەندێکیان پشکنینیان بۆ ناکرێت ئەمە ڕێکاری خۆی هەیە لەسەر ئەوراق دەڕۆن کۆمەڵێک بابەت هەیە کە پشکنینی بۆ ناکرێت و لەسەر ڕفرەنس دەڕۆن. نرخی دەرمان و ئیمتیازی تورکی ئێمە ناتوانین نرخی دەرمان لە کوردستان لەگەڵ تورکیا بەراورد بکەین چونکە تورکیا بە سیستەمی بیمەی تەندروستی و بە سیستەمی دیکە دعمی مەدعومە ئەسڵەن دەرمانەکانی کە دەیکڕی مەدعومە لۆیە ناکرێت بەراوردەکان لە بینی دوو وڵاتدا بکرێ. فەحسەکان لە تاقیەکان بە هەمان شێوە و باسم کرد 800 ئایتم تەسعیری لۆ دانرایە و بڵاوی دەکەینەوە ڕەچاوی ئەو کرایە کە هەموو پشکنینەکان ئایتم بە ئایتم نرخەکانی چەند بێ و ڕەچاوی ڕەوشی ئابووری و هاوڵاتیانیش کرایە. باسم کرد نرخی هەقدەرسی دکتۆر کامە جەخت دەکەنەوە لە نەقابە پێداچنەوە بکە. ئەو دوو بابەتە باسم کرد وەکو دوو بابەت هەیە بەڵێ ئێستا لە پرۆسەنە بۆی دابینی بکەن کیترۆدا و پێرجێکتا سەرفکردنی پارەی دەرمانی شەریکەکان باسم کرد. آخر شت کاک بەختیار باسی کرد متابعە و بە دوواداچوون زیاتر دەکەین و نەقابەکان و یاساکان و دەوریان چیە بەڕاستی هەماهەنگیمان لەگەڵ هەمویان هەیە بەڵام لەوانەیە هەندێک پێکدادانی یاسایی و بورگە هەبێت کامە دەکرێت دواتر بەڕێستان لە ڕووی یاساییەوە دانیشتنی زیاتری پێ بکەین. وەبزانم آخر بابەت وڵاندێک مایە ئەگەر بەعجەلێتم شێکم ئەوەنەمان باس کردیا بەپێی دەستوری عێراق نەخۆش بە زۆری ڕەوان بکرێ بۆ نەخۆشخانەی تایبەت نابێ بە زۆری ڕەوان بکرێ. سەرپێچکارەکان چەند بوونەوە چێ بوونەوە خاڵی سێم راپۆرتی لە حکوومەت کە سەبەبی گران بوون بووە من نازانم مەبەستەکە چۆنە لە 2015 تا 2010 سەبەبی گران بوون بووە بەڵام ئێستا ئێمە دیسان دەیڵینەوە لە کوالیتی کۆنتڕۆل پرۆسەیەکی باشی هەرزانکردنی نرخی دەرمان هەیە و ئێمە ڕای دەگەێنین کە لە ستا هەفتای زیاتری تەواو بووە 9700 ئایتمە نرخەکان بە ئاراستەی کەمکردنەوەی نرخە لە بازار بەوەی بە مقارنەی ئەوەی ئێستا. تەلاعب بەداهات ئەومان باس کرد. ئاخرش دۆبزان بەڕێز حەسیبەخان بوو کە باسی سنتەرەکانی جوانکاری کرد. موادەکان جۆری موادەکان دەوەستێتە سەر ئالێت و میکانیزمی کوالیتی کۆنتڕۆل دەرمانە بابەتی جوانکاریە چ بابەتێکە ئەوەی پشکنی دەکرێت و ئەوراقی لێ داوا دەکرێت ئەمە کوالیتی کۆنتڕۆل کۆنتڕۆلی ئەم بابەتە دەکات. یاسا و مافی ئەرکی نەخۆش باسمان کرد وێنە نابێ بڵاو بکرێتەوە. ئەوەی کە باس دەکات ئیجازە بەکرێ دەدەن هیچ سنتەرێکی جوانکاری نابێت پزیشکی جوانکاری موجود نەبێت. ئەمە یاسایەوە ڕۆژانە ئێستش هەڵمەتی باش دەست پێکرایە لەناو بازار سنتەرێک پزیشکەکە ئەسڵەن بە کە ڕێگەی پێدرایە مۆڵەتی پێدرایە لەسەر ئیجازەکەی نووسراوە دەبێ عیادەکەشی لەناو هەمان سنتەر بێ دەبێ عیادەکەی ناو هەمان سنتەر بێ بۆیە نییە سنتەرێک بە ناوی پزیشکێک بێ و لە شوێنێککە عیادەی هەبێ ئەوە بۆ پزیشکی جوانکاری بازەکەم بەڕێزان زۆر سپاسان دەکەم هەوڵم دابیت جوابم دابتەوە ئەوەی کە ئیمکان بی بابەتی دیکە زۆرە بەڕێزان من ئینجازاتم ئەوەندە هینایە ئەوەندە زۆرە بەڵام ڕەنگە کات نەبێت باوەڕکەن ڕەنگە ئێستاندێک بخینەوە خۆتان بڵێن ئەوە چۆن ئەو هەمووی شەکرایە چۆن هەموو ئینجازە هەیە بەڵام بەداخەوە کات نییە هەوڵ دەدەم بۆتان زۆر سپاس بەڕێز وەزیری تەندروستی سپاس بۆ وەڵامەکانت سپاس بۆ پشودرێژی ئەندامانی پەرلەمان بەڕێز وەزیری تەندروستی بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئاماژە بە مادەی 67 بڕگەی سێم پاش خستنە ڕووی راپۆرتی لیژنەی تایبەتمەند و پرسیاری ئەندامانی بەڕێز و وەڵامەکانی بەڕێز وەزیری تەندروستی فەرمونون بە دەربڕینی ڕەزامەندیتان بە ڕاستپاردنی لیژنەی تەندروستی بۆ دەوڵەمەندترکردنی راپۆرت و ڕاستپاردەکانیان تاوەکو دواتر وەکو پەرلەمان ئاراستی حکوومەتی هەرێمی کوردستان بکرێ و بە دوواداچوون بە پێی ڕێکاری پەیڕەوی بکرێ. هەر بەڕێزێکی لەگەڵە بەڵێ ناوێ هەموویەتی بە کۆی دەنگ بەڕێزان پەسەند کرا بەم شێوە کۆتایی بە دانیشتەکەمانەیەنین زۆر سپاس.